ئەیسڵاو بەڕێزان بەخێر بێن بۆ بەرنامەی ئەمڕۆمان. شاسوار دەکا نوکە نوکە، تەڵەکە بازی دەکا هەر هەنووکە. هەموو لایەکتان بەخێر بێن لەگەڵ بەرنامەی ئەمڕۆمان بۆ گاڵتەجاری میدیای کوردی کە چۆن هاتوون گاڵتە بە عەقڵی مرۆڤ دەکەن. من کاتخۆی کاتێک شاسوار بستنەوەکەی پێکینا پێش هەموو کەسێک قسەم لەسەری کرد، گوتم بە عەقڵی کۆمەلگای کوردی ڕادەبوێری. ئەم بەرنامەیە هیوادارم لەگەڵمان بن کە چۆن شاسوار کوڕی مام جاکێشەی ملەتی کورد ئەوەیە لێمان قەوماوە. بەڕێزان هەموو لایەکتان بەخێر بێن. لێمان قەوماوە لەگەڵ هەموو عەبەیەکەکان یا کوڕی عەبەیەکەکان. عەبەیەکێکمان لێ قەوماوە لە کۆمەلگای مرۆڤایەتی کاتە خەڵک بۆ نمونە دەبێ بە دکتۆر، دەبێ بە خاوەنی عەقڵ و مەعریفە. باوکی شاسوار ناوی عەبدولواحێدە. شاسواری لۆمان بەرهەم هێناوە کە دووبارە میلەتی کورد دەبەنگ دەکا و دەگەوجێنێ. ئەمە کێشەی میلەتی کوردە و لە کوردستان کەس بە کەسە، هیچ کەس بە کەس هیچ کەس نییە. هەر کەس بە کەیفی گونی خۆی باراژ لێ دەکا، هەیە دەیکا بە پیرخەنی، هەیە دەیکا بە کەپەک، هەیە دەیکا بە ساوار، هەیە دەیکا بە گەنمە کوتە، ئیتر هەمووشی بۆ گەوجاندنی میلەتی کورد. وەزارەتێک هەیە بە ناوی وەزارەتی ڕۆشنبیری، تەنها خەریکی گەوجاندنی میلەتە. بە کامە پێوەر بە کامە عەقڵ پێش هەموو هەڵبژارنێک شاسواری عەبەیەک تۆدەی مەلاکرێکار دەیهێنی بۆ سەر کەناڵەکانی تەلەڤیزیۆن بۆ گەوجاندنی خەڵک و بۆی بتوانی چەند دەنگێکی زیاتر بەدەست بێنی. بەڕاستی ئیسلام خودی خۆی گاڵتەجاڕیە. لە کاتێکدا مەلاکان بە خەڵک دەڵێن هەر کەسێک 3 ڕۆژ نوێژ نەکا شمشێری لەسەر ملدا دەنرێ، پێی دەڵێن بۆ نوێژ ناکەی، و ئەگەر هات و نوێژ نەکرد ئەوە لە ملی دەدرێ. شاسوار مەلاکانی کۆ کردەوە لە سلێمانی لە یەکەم کۆبوونەوەیدا و گوتی من موسڵمانم بەڵام نوێژ ناکەم. سەیری ئەو کارە ساتە بکە. و مەلاکان نەنەفرەتیان لی کردو نە هیچ، لە کۆتایی کۆبوونەوەکەشی چەپڵەیان بۆ شاسوار لێدا، بژی شاسوار. بەڵام ئەگەر مناڵێکی فەقیر بیبینن بڵێ نوێژ ناکەم، ئەگەر هات و نەتوان لە ملیشی بدەن حکمی ئیلاهی بەسەردا جێبەجێ بکەن، ئەڵبەتە نەفرەتی لێ دەکەن و سوکایەتی پێ دەکەن. ئەوە بارودۆخی میلەتی کوردە. بەڵێ خۆی لە کۆبوونەوەی یەکەم کە هەمیشە کاتێک سیاسەتمەدارێک حیزبێکی نوێ لە کوردستان دروست دەبی، مەلاکان دێنن کۆ دەکەنەوە و مەلاکان لە ڕیزی پێشەوە دادەنێن، چکە دەزان لە ڕێگای مەلاکان دەتوان خەڵک بگەوجێنن، زۆرترین دەنگ بەدەست بێنن. وێرای ئەوەی کەوا شاسوار هەروەک عەبدجنس لەتیف، لێمان قەوما بەرامبەر بە ئەم و عەبدەکان دەبی ناویان بۆ بدۆزینەوە. عەبدجنس لەتیف گوتی پارەی تەلەڤیزیۆنمان نەما بوو، شاسوار خودا پاداشتی بداتەوە، پارەکەی بۆمان دابین کرد. شاسوار ئیتر ئەویش هاتووە بستنەوەیەکی ئیخوانی دروست کردیە لە ژێرناوی نەوەی نوێی ئیخوانی ئیسلامی. هەروەک چۆن بستنەوەی گۆڕانی ئیخوانی ئیسلامی دروست کرد، شاسوار بە هەمان پێوەر هاتووە نەوەی نوێی ئیخوانی ئیسلامی دروست کردیە. ئەوەی جێگای سەیر و سەمەرەیە کە لە کوردستان هەروەک گوتم کەس بە کەس نییە، هەر کەس بە کەیفی خۆی دێ جۆ دەهێنی لە جیاتی گەنم لە باراژ لێ دەکا، جا پاشماوەکەی کەپەک بی دەیدا بە گەلحە و دەبەنگەکان، یا گەنمە کوتابیتن گەنمە کوتای جۆ، من نازانم تاقیم نەکردوتەوە جۆ چۆنە، دەیدەن بە خەڵک بەو بەشەی کەوا کەر بووە و هەروەها بەشێکی ڕەنگ بێ بە ساواری جۆ بیکەن بە کفتەی بە درۆ و بەشێکیشی دەکەن بە پیرخەنی، پیرێژنان پێی دەبن خەنی. ئەوەی لە کوردستانە دەبینی تەنها گەوجاندنی میلەتی کوردە و شتێکتر نییە. شاسوار بەر لە هەڵبژاردننی ڕابردوو هەستا مەلاکرێکاری هێنا بۆ قەناتە عەرەبیەکەی. و هەروە لەو پێش ئەو هەڵبژاردنەی مەلاکرێکاری هێناوە بۆ ئەنئارتی کوردی. و ئەگەر هەڵە نەبم کاتی خۆی بزنەوەی گۆڕانیش هەمان شتی کرد، بەڵام دڵنیا نەبووم ئایا لە تەلەڤیزیۆنی ئەنئارتی بوو یا کە ئێن بوو. سەیری کە چ کارە ساتێک لەناو میلەتی ئێمە سەری هەڵداوە. ئەوە هیچ کە قسەکانی مەلاکرێکار هەموو قسەی قۆڕ و بێبنەما بوون،
چکە مەلاکرێکار بە تەواوی لە ئیسلام دابڕابوو وەکو سیاسەتمەدارێکی نەزان نایف قسەی دەکرد کە فڕی بە سیاسەتەوە نەبوو، چکە لە قسە و باسەکانی هیچ ڕەبتی بە ئیسلام نەبوو، بە تایبەتی بە تەواوی لە ئیسلام دابڕابوو. جیاوازی نێوان مەلاکرێکار لەگەڵ ئیسلام ئەو عەقیدەی بڕوای پێیەتی دیواری سین بوونی هەبوو، لێکدانەوەکانی لە ڕوانگەی ئیسلامەوە لێک نەدایەوە، بەڵکو وەکو کەسێکی لیبرال هاتبوو قسەی دەکرد سەبارەت بە چێشەکان. بەڵێ وەکو کەسێکی لیبرال هاتبوو قسەی دەکرد سەبارەت بە چێشەکان نەک لە ڕوانگەی ئیسلامەوە. وەقسەکانیشی زۆر بێبنەما بوون، ڕێگا چارەی پێ نەبوو. هەردێک ڕێگا چارە، بەڵام ڕێگای چارەشی پێ نەبوو. ڕێگا چارە ناکرێ لای کەسێکی تیرۆریست بدۆزرێتەوە کە بڕوای بە ئازادی بیرروڕا نەبوو بێ و ملی خەڵکی بڕی بێ بەتەنەکەی ڕۆنی ڕاعی. واروها لای کەسێک نادۆزرێتەوە کە بڕوای بە ملکل یەمین وە کەنیزەکە بێ. لای کەسێک نادۆزرێتەوە کە بڕوای وابێ نیوەی کۆمەڵ دەبەنگ و بێعەقڵن. نەخێر. بەڵام دیارە ئەو کەسانە دەهێنن بۆ سەر کەناڵەکانی تەلەڤیزیۆنیان بۆ گەوجاندنی خەڵک. ئەگەر هاتوو دەسەڵاتی کوردی خوێڕی و سەرسەری و بێ ئەخلاقە و من ئامادە نیم دەستبەرداری ئەو قسەیان بم بەرامبەر بە دەسەڵاتی کوردی. بەڵام ئەگەر لایەنی کەم وەزارەتی ڕۆشنبیری وەزیرێکی شەریفی تێدابی سزای کەناڵی NRT دەدا و تەلەڤیزیۆنەکەیان دادەخا بۆ ماوەیەکی دیاریکراو، چکە کەسێکی تیرۆریستیان هێنا سەر تەلەڤیزیۆنەکەیان چاوپێکەوتنیان لەگەڵدا کرد. ئەوەش لە هەموو شوێنێکدا ڕاستیەکەی قەدەغەیە. کەسێکی تیرۆریستیان هێنا چاوپێکەوتیان لەگەڵیدا کرد. وەزارەتی ڕۆشنبیری دەبێ لە ڕێگای ئەو پۆستەی پێی دراوە دەست بەجێ ڕێگا و شوێنی یاسایی بگرێتە بەر. لە کۆمەلگای کوردستان هیچ کەسێک نەبوو کە لێکدانەوەی هەبێ، مەلاکرێکار بوو. ئەڵبەتە مەلاکرێکار دەبێ، چکە کۆمەلگای کوردەواری موسڵمانە و شاسوار دەوێت دەنجی زیاتر بۆ لای خۆی ڕابچێشێ. من نامێ زۆر ئەوەی جێگای گاڵتەجاری بوو، دوا پرسیاری پێشکەشکەری بەرنامەی NRT بوو. مامۆستا مەلاکرێکار لەو دوایانەدا هەندێک ڕوودا و لە کوردستان ڕوویان داوە. هەر وەک دەبینی کۆمەڵێک لە ژێرناوی تیرۆر واروها تیرۆریست هێرشیان کردە سەر پارێزگا، واروها مەلایەکیان گرتووە لە ژێرناوی تیرۆر و یاسای دژە تیرۆر لە کوردستاندا هەیە. تۆ چ ڕێگا چارەیەکت پێیە بۆ کاڵکردنەوەی توندڕەوەکان لە کوردستان؟ مامۆستا مەلاکرێکار تۆ چ ڕێگا چارەیەکت پێیە بابی بابم بۆ ئەوەی لە کۆمەلگای کوردەواری تیرۆر نەمینێ، داعش نەمینێ، ئیسلامی توندڕە و نەمینێ، تەکفیری نەمینێ، جیادی نەمینێ، چ ڕێگا چارەیەکت پێیە؟ سەیری گاڵتەجاری میدیای کوردی بکە. سەیری گاڵتەجاری میدیای کوردی بکە. وەک ئەوەی تۆبەی کەسێک کەوا مێژوویەکی هەبووە لە دەست درێژی سێکسی بڵێ بابی بابم لە ڕوانگەی تۆ پێ دوایە چی بکەین کەوا تحڕۆشی سێکسی لە کۆمەلگا کەم بێتەوە و دەست درێژی بۆ سەر ژنان کەم بێتەوە. تۆ ڕێگا چارە لای تۆیە، دەکرێت ڕێگا چارەمان پێ بڵێ. ئەمە جگە لە گاڵتەجاری، گاڵتەکردن بە کۆمەلگا شتێکی تر نییە بەڕێزان. جگە لە گاڵتەجاری گاڵتەکردن بە عەقڵی کۆمەلگا شتێکی تر نییە. مامۆستا کرێکاران وەک دەزانی بۆ نمونە دژە تیرۆر و مەوزوعی تیرۆر و توندڕەوی لە کوردستان زۆر بووە. تۆ چ ڕێگا چارەیەکت پێیە بۆ ئەوەی مەوزوعی توندڕەوی لە کوردستان کاڵ بێتەوە؟ بارەکەڵڵا. پرسیارەکە لە جێی خۆیەتی، پرسیارەکە لە جێی خۆیەتی. بەڵێ ئێستا کە دەین بەشێک لە چاوپێکردنەکەی دەبینن اینجا مەلاکرێکاریش چۆن ئێمە دەڵێن لە بڕۆدەی اینجا چۆن من دەمێکە بە محەممەدی کوڕی ئامینە دەڵێم حەمەی ئاما، مەلاکرێکاریش هاتۆتە سەر ڕێگاکەی پشتیوان عەبدوڵڵا بە محەممەد دەڵێ حەمە، بە محەممەد دەڵێ حەمە، باشە، بە محەممەد دەڵێ حەمە، باشە، بە محەممەد دەڵێ حەمە. سەیریکەن ئێستاکە خۆتان جێ بگرن. لەبەر ئەوە موسڵمانان گازاندە و گلەی لە من مەکەن کاتێک بە محەممەد دەڵێم حەمە، چکە مەلاکرێکار بە محەممەد دەڵێ حەمە، دەڵێ حەمەی سەلمان. ئێستاکە ناوەکەتان بۆ دەین سەیریکەن، سەیری بەرنامەکە بکەن.
پارتی دەڵێن ئێستا ئێمە خاوەنی مەشروعێکی هاوبەشین و هەتا پێش ینی دەڵێن دەرگامان کراوەیە بۆ هێزەکانی دیکەش کە منیش دەرگام کراوەیە مەشروعەکەم داناوە مەلاکەکان مەشروعیە بزانین مەشروعی چییە بزانین مەشروعەکەت بزانین چییە نێتی ڕۆم بارزانانی بڵێ وەڵام مەشروعی مەلاکەکانمان قبول فەرم خۆمیش مەشروعەکەم لەسەر فەیسبوک بڵاو ئەو مەشروعی فەیسبوکت هەیە گیان وەڵای میمی مەلاکەکە مەشروعێکت دابەزاندووە لەسەر فەیسبوک بزان مەشروعەکەت بزانین چی تێدایە یعنی دەوڵەتی خلافەیە خلافەتی ئیسلامیە چۆن دەستی بڕێ چۆن ملک اليەمین بیتن یا چۆن مرتد بکوژرێ یا چۆن بزانین مەشروعەکە چی ئەلبەتە دەبی مەشروعەکە شتێکی لەو بابەتە بێتن دەبی لە ڕوانگەی فەقی ئیسلامی و شەریعەتی ئیسلامی و قورئان و سنەتی نەبەوی بێ بزانین مەشروعەکە چییە باسی مؤسساتەکەم و باسی مؤسسات بزانم دقیقی قورئان هەیە کە باسی مؤسسات بکە بزانم أعوذ بالشيطان من الإله الرجيم بسم الهبل العظيم دولتي مؤسسات بنياد بنين صدق الشيطان العظيم ويا لا صورتي دولة دقيقة آيات معناها كده دولتي مؤسسات بنياد بنين هر بجي ملاك ركار لو دا لقل الدابم هر بجي دولتي مؤسسات أو يك شي تريد خاباتكم باسي برلمانكم وحكومة أو برلمان إيش دقيقة شمانية بزاني بو بيكهناني دولتي ياسا برلمان بنياد بنين صدق الشيطان العظيم بەڵێ ئەوەش دەقی دوو بوو لە سوڕەتی دەوڵەت چی تریش بزانین وەزارات و باسی زراعەوبات باسی زراعەش دەکەی وادی زی زەرعین وایە ئەوەی تێدایە باش مافی ئینسان و زیندان مافی ئینسان مەلاکرێکار مافی ئینسان وایە ئیلهامەکە لەو گۆرانەی وەرگرتیە نامەوێ وەک دیل بژم من ژنی ئینسانم دەوێ وەک حامەی کوڕی ئامە من پەڕاندێنم دەوێ نامەوێ وەک دیل بژم من ژنی ئینسانم دەوێ وەک حەمەی کوڕی ئامە من پەڕاندێنم دەوێ بەڵێ ئەوە هاوخۆیەتی چی تریش بزانین چی تریش چۆنێتی محاکەمە کرد چۆنێکی محامە زۆر میوە کردە بەس کاکە خۆ نابێ ئاوار نابی چۆن دەبی ئەلبەتەوە نابێ چکە ئەوانە لە ڕوانگەی شەریعەتی ئیسلامیەوە نیە ئێرەی بزانین چیت ئەوەی پارتی شەروایە من نازانم یعنی من ئەوەی تەسەووریەکەم ئەبێ سیاسەتمەداران هەڵبەتە من ئەسەر بۆ شتێکی ترە خۆم لەناو عەرەبا دیکتاتۆر چەند زۆر بێ یەک طبقە بیرمەندی گەورە هەیە مفەکری سیاسی مفەکری اقتصادی شخصياتي كملايتين مثلا ملايا مفتية يعني شونك وكو سعودية حماي سلمان خوي دڵێ حەمەی سلمان من نیمە جێ بگرنەوە بەڕێزان بە محەممەد دەڵێ حەما بە محەممەد دەڵێ حەما جێ بگرن جارێشتر سعودية حماي سلمان چەند دیکتاتۆر بێ بە محەممەد دەڵێ حەما قسەی من نییە لەبەر ئەوە ناوی محەممەدمان گۆڕی بە حەما مەلاکرێکار فەتوایدا دەکرێت بۆ محەممەد حەمە بەکار بهێنرێ ناوی محەممەدمان گۆڕی بۆ حەما باشە بیرمەندانێکی وەکو سلمان عۆدە یا سەفەر الحەوالیە ئەوانەی تر عەبدوڵڵا الجیلانی و ناصر العومەر و ئەمانە هەمووی هەن قاسم سولەیمانی هاتووە گوربێنەیەکی لەسەر قەبری جلال طالبانی داناوە ئەڵێ ئەشهەدو بالله زەعیمێکی گەورە مام جەلال مجاهیدی بزرگی ئومەت فەرقی نەکردە لە نێوانی شیعەت باشە تۆ پێت ناخۆشە مام جەلال فەرقی نەکردیە من دیفاع لە جەلال تاڵەبانی ناکەم بەڵام پێت ناخۆشە مام جەلال فەرقی نەکردیە لە نێوان شیعە و سوننە و تورکمان و کورد و عەرەب ئێوە ئاەتێکتان هەیە لێتان بووە بە بنیشتە خۆشکە ڕۆژانە دەیڵێنەوە لە ئیسلامدا جیاوازی نییە وەجەعەلناکم شعوبا وقەبائیل لتتعارفوا إن أكرمكم عند الله أتقاكم قورئانتان لێ کردووە بە پەرتووچی نادی تعارف بەڵام کاتێک جەڵات تاڵەبانی جیاوازی نەکردی هاتی ڕخنەی لێ دەگری من بەڕاستەکەی هەر وەک تۆ ئەو ڕۆکە وەکو موسڵمان بە دیار ناکەوی تۆ وەکو لیبرالیەکی قەومی هاتووی سوکایەتی دەکەی باشە باش نییە
وەکو لیبرالیەکی قەومی سنی عرب کورد تورکمان ئێوەڵە هەر بۆ ئێوە باش هیچی بۆ ئیسلام ناشێ نا مامۆستا بابەتێکی جێ لەوە بگرن جێ لەو پرسیارە ئەو پرسیارە میمەکەیە دەستەیری دەبەنجی NRD بکە دەبەنجی NRD بکە سەبارەت بە تیرۆر ینی کە زۆر مناقەشە دەکرێەوەیە کە بیری چونتڕەوی لە هەرێمی کوردستاندا خەریکە تەشەنە دەسەنێ مامەستا کرێکار خەریکە بیری تونڕەوی لە کوردستان تەشەنە دەسێنێ لە ماوەی ڕابردوودا کردەوەیەکمان بینی لەسەر بینای پارێزگاری هەولێر چەند کەسێک حتمما بەو تۆمەتە دەستگیر کران و دواتر خۆیان دانیان بە تاوانەکانانە کە یەکیان مامۆستایەکی ئاینی بوو و لە پاڵەمەشدا حتمما یاسای تیرۆر وەکو ضرورەتێک لە پەرلەمان درێژ کرایەوە بۆ ئەم دۆخەی کە ئێستا هەیە بەرمەبنای و مەترسی کە فکری داعش لەم ناوچەیەدا ئێستا لێ دەپرسێت دڵی چی بکەین بۆی فکری تونڕەوی کاڵ بێتەوە وەگەڵی وایە بەڕێزان تۆ کەسێک بینی کە مێژووی هەبێ لە دەست درێژی سێکسی بۆ سەر مناڵ و ژنان لی پرسی بابی بابم چ ڕێگا چارێکت پێ بۆ ئەوەی مەوزۆی دەست درێژی سێکسی بۆ سەر مناڵان و ژنان کەم بێتەوە باشە هەمان پرسیار لە مەلاکرێ کار دەکات هێشتا ماوە دەمەوێت تێبینی تۆ بزانم ینی چۆن دەتوانرێ ئەگەر ئەم بیرە لە هەرێمی کوردستاندا هەیە بیری تونڕەوی چی بکرێ بۆ کاڵکردنەوەی زۆر خۆشە ئەو پرسیارە مامەستا مەلاکرێکار بیری تونڕەوی لە کوردستان چی بکرێ بۆی کاڵ بێتەوە لە کابرایەکی تیرۆریست دەپرسی کە یەکێکە لەو کەسانەی بیرۆکەی هێناوەتەوە کوردستان لە ناو گەنجان بڵاوی کردوتەوە تونڕەوی دەڵێ چی بکەین بۆی بیرۆکەکە کاڵ بێتەوە وەگەڵ وایە جارێکی تر کەسێک بینی مێژووی هەبی لە دەستدرێژی سێکسی بڵێ چی بکەین بۆی دەستدرێژی سێکسی لە کۆمەلگا نەمینێت سەیریکە ئێستا من مشکلە نیە ئەمڕۆ چۆن وەڵامت داتەوە نە من وەڵامێکی تری مەلاکرێکارت بۆ دەینم کەشکەری بەرنامەی KNN شاسوار کە پڕ ڕەگ یعنی وەڵامی ئەو پرسیارەیە سەیریکە من گەنجە تەلەفۆنم بۆ کاڵە مامۆستا جیهاد فی سەبیل الله بڕۆ خۆم بتەقن مەڵم بڕۆ خوا حەفیظ بێ ئینشاءڵڵا لە قیامەتێکە بینین بەخوا دوای تەلەفۆنەکەی بۆ کردن دوایی لە مووسڵ خۆی تەقاندم چ پێویستەوەکە من جەستەم لەوێ بێ ناوچەوانی ماچکەم هەر لە ماڵی خۆشمان بۆ لە محاسەڕەی خۆشمان ناتوانم نانە درۆ دەکەی محاسەڕە نیوەکەی خۆ جرت و فرد دەکەی قسەکەکەم بۆچی ئێمە کە بتوانین ئەو تەوجیهە بدەین ڕۆحی کابرا بخینە ئەو خورتوڕەتە بەس ڕۆحی خۆت نا بخینە ئەو شوێنەوە وزەی ئاوا بەگەڕ بخەین باشە من تەسیراتمان لەسەر حدا بابینەوە سەر پرسیارەکە دووبارە گوێ لێ بگرنەوە باش مەڵم بڕۆخوا یەک دقە بابینەوە سەر پرسیارەکە حتمما یاسای تیرۆر وەکو ضرورەتێک لە پەرلەمان درێژ کرایەوە بۆ ئەم دۆخەی کە ئێستا هەیە بەرمەبنای و مەترسی کە فکری داعش لەم ناوچەیەدا هێشتا ماوە دەمەوێت تێبینی تۆ بزانم ینی چۆن دەتوانرێ ئەگەر ئەم بیرە لە هەرێمی کوردستاندا هەیە چی بکرێ بۆ کاڵکردنەوەی پێشکەشکەری تەلەڤیزیۆنی KNN لە مەلاکرێکاری تیرۆریست دەپرسی ئەگەر بیرۆکەی فکرەی تونڕەوی لە کوردستان هەبێ چی بکەین بۆەوەی ئەو بیرۆکەی تونڕەوی و ئیرهاب لە کوردستان کاڵ بێتەوە سەیری گاڵتەجاری پێشکەشکەری بەرنامەی KNN و گاڵتەجاری نەوەی نوێ و گاڵتەجاری شاسوار بکەن لە کەسێکی تیرۆریست دەپرسی کە بیرۆکەی تیرۆریستی لە کوردستان بڵاو کردوتەوە چی بکەین بۆ ئەوەی فکرەی تونڕەوی و تیرۆر لە کوردستان کاڵ بێتەوە سیر و سەمەرێ پرسیارێک سیر و سەمەرێ من لە شوێنێشتر مەلاکرێکار وەڵامت داتەوە سیرکەن من گەنجە تەلەفۆنم بۆ کاڵە مامۆستا جیهاد فی سەبیل الله بڕۆ خۆم بتەقن مەڵم بڕۆ خوا حەفیظ بێ ئینشاءڵڵا لە قیامەتێکە بینین بەخوا دوای تەلەفۆنەکەی بۆ لە قیامەت یەک دەبینینەوە بۆچی لە قیامەت یەک دەبینینەوە یەک دقة ئەوانەی جوێندن یەکسەر بانجیان دەکەن لە قیامەت یەک دەبرینەوە کەواعیب ئەترابا و لەم یەتمثهن و جعلناهن ئەبکارا و ئینشأناهن ئینشاء بەڵێ لە قیامەت یەک دەبینەوە بەڵێ بۆکردن دوایی لە مووسڵ خۆی تەقاندم دوای لە مووسڵ خۆی تەقاندەوە چ پێویستەوەکە من جەستەم لەوێ بێ ناوچەوانی ماچکەم پێویست ناکە هەر لە ماڵی خۆشمان بۆ لە محاسەڕەی خۆشمان ناتوانم قسەکەکەم بۆچی باشە مەلاکرێکار بۆچی کچەکان نانێری بۆ جیهادی مناکەحە جیهادی نیکاح ینی من بەڕاستی بەلامەوە پرسیارە زۆر کەس لە ئەوروپا ڕۆیشتن تۆ بۆچی کچەکانی خۆت نانێری بۆ جیهادی نیکاح من خێرەکەی گەلە زۆریشە لە سەردەمی محەممەدی شەبووە
ئێمە کە بتوانین ئەو تەوجیهە بدەین ڕۆحی کابرا بخەینە ئەو خورتوڕەتەوە بیخەینە ئەو شوێنەوە وزەی ئاوا بەگەڕ بخەین وایە دەڵێ بەبوونمەوە دواتر ئەنی کەی مشکلەیە ئێ باشە من تەسیراتمان لەسەر ئەی چۆن تەسیرات ئەمە نقطەیە جەوهەریەکە زۆر جەوهەریە. ئێستا پرسیارێکی کە ئێستا زیاتر ئیسارەت کردووە لەوەی کە ئایا مناسەڕەی دەولە لەم کاتەیە چکە پرسیارەکەی سەبارەت بە توندڕەوی و داعش بوو. گوتی مامەستاکرێکە ڕێگا چارەچێ بۆ ئەوەی داعش و توندڕەوی لە کوردستان کاڵ بێتەوە. ئەوە سەبارەت بە داعشیش وەڵامت داتەوە بەش زانی بەڵێ بە تاکید بە فەرزێ زانم وەڵامیشمدا و لەم چەند ڕۆژانە برای تریش طبعا زۆریان پرسی وەڵامەکەشم ئەمەیە. یەک دقەدار الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. آية مناصرة الدولة لم كاتيا بفرز زاني پرسیارەکە ئەوەیە ئایا پشتیوانی کردنی داعش دەوڵەتی ئیسلامی لە عێراق و شام فەرزە واجبە لەسەر موسڵمانان لە مەلاکرێکاریان کردی بزانین چی دەڵێ. بەڵێ بە تاکید بە فەرزێ زانم بەڵێ بە تاکید بە فەرزی دەزانی لەسەر هەموو موسڵمانێک فەرزە کە پشتیوانی لە داعش بکە. وەڵامیشمدا و لەم چەند ڕۆژانە برای تریش طبعا زۆریان پرسی وەڵامەکەشم ئەمەیە. بسم الله الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. لم كاتيك كومرك مسلماني مجاهدي خواناس إمارتي إسلاميان دروس كردوا لا سوريا والعراق كبناوي الدولة الإسلامية ومشهورة خوشان ناوي خلافان ليناوا وجماعتي إسلامي مناسيون وناساندون اینجا سمێڵ قوتان ئێوە گوو بخۆن جارشتر من بڵێن داعش دەوڵەتی ئیسلام نییە دەڵێ جەماعاتێکی ئیسلامین باشە ئیسلامین بە قسەی ئێوە ناوی بجماعتي جهادي مناسين جەماعاتێکی ئیسلامین جیهادین وناساندون وتومە کە بەیعەتیان لە گەردنی ئەتباعەکانیان ئایا دیفاعکردن لێیان بەم شێوەیە بینم کە فەرزی عینە لەسەر هەموو ئەو مسلمانانەی کە لە دیفاعکردن لێیان فەرزی عینە لەسەر هەموو ئەو مسلمانانەی لە عێراق و لە سووریا دەژین. ئێستا وە دەڵێ خۆشی دەسەڵاتیانان پاشان ئەو مسلمانانەی کە لە دەوروبەریانن هەر لەو دوو وڵاتە واتە لە عێراق دەستیان هەیانگاتێ بە تایبەتی جەماعەتە جیهادیەکان ئەمانە بازنەی یەکەمی سەرخستنی ئەهلی جیهادن لە ڕووی ئەهلی کوفرە بەرامبەرەکان لەبەرەوەی سەلیبین چجێشی حڕ بن یان ئەوانەی لە پشتیانەوەن یان مرتەدە کوردەکانی ئێزان چێ سووریا بن یعنی یەپەگە یەپەژە تورکیا بن یاهی عێراق پەکەکە ئەوانی خۆمان مرتدن یان مشریکانی حەشدی شیعە بن ئێران لە پشتیانەوە بێ یان ڕاستەوخۆی عێراق و لوبنان و پاکستان و ئەفغانستان و یەمەن بن. ئێستا لە شوێنێکی تر دووبارە سیرکە چاوپێکەوتنێکی تر لەگەڵ مەلاکرێ کار دەکەم بزان چی دەڵێ. ئەوە ساڵی ڕابردوو لە کەناڵی NRT دووبارە ئەنجا دوایی دێمە سەر ئەوەی کە یەک دقە مطلقاً هەموویان مرتەد و کافرن. ئەنتی تیرۆر هەمویان مرتەد و کافرن. ئەنتی تیرۆری کوردستان سەیریکەن بزان چی دەڵێ. ژنیان حرامە لەگەڵیانە بێ وا بزانە ژنەکانیان حرامە واتە ژنەکانیان قەحپەن بە قەحپەیی لەگەڵیان ماونەتەوە. ئەی بزای مناڵەکانیان چین؟ مناڵەکانیان زۆڵ مناڵەکانتان زۆڵە. ئەنتی تیرۆر پاراستن شورتە پۆلیس ئێوە ژنەکانتان بە زینا لەگەڵتان ماوەتەوە واتە قەحپەن مەلاکرێ کاروا دەڵێ. مناڵەکانتان زۆڵم پێشمەرگەش بە عمومیان پێشمەرگەش بە گشتیان هەرچی پێشمەرگە بەگشت بەگشتیان مرتەدن کافرن مرتەد و کافرن واتە ژنەکانیان دووبارە بە زینا لەگەڵیان ماونەتەوە هاوسەرگیریەکە شەرعی نییە. لە خەتی مەسعود بەرزانی بن یا لە خەتی جەلال تاغەبانی و ئەلبانیەکی تر حکمی ئەوە چونکە خوای گەورە فەرمێ ئین فیرعون وهامان وجنودهما كانوا خاطئين. وخوای پەروەردگاریش کە عقوبەی لە قیامەت و لە دنیا شاداون عقوبەی هەموویانی وەکو یەکدا ئینەهم جند مغرقون کە بڕیاری غەرقکردنی فرعون و هامانیدا جندەکانیشی هەمووی لەگەڵا وەکو یەک غەرق بوو. فرعونیش غەرق بوو. ئێستا ئەوە بەرنامەیەکی ترە ساڵی ڕابردوو پێش هەڵبژاردننی دووبارە NRT لە عەرەبیەکەی مەلاکرێکار تەئەکید دەکاتەوە داعش ئیسلامی.
اهلا ومرحبا بكم مشاهدينا الكرام وحلقه جديده من ساعه حوار. ضيفي لهذه الليله زعيم جماعه انصار الاسلام سابقا الشيخ كريكر. اهلا ومرحبا بك ضيفا عزيزا من خلال NRT عربيه ئەوە یەکەم بەخیراتنی دەکا و دەڵێ مەلا کرێکارە و کە پێشووتر سەرۆکی ئەنساری ئیسلام بوو هەتاوەکو دوایی. برنامج ساعة حوار. البداية طبعا سنبدأ من الحرب ضد تنظيم داعش، والبداية كباحث ومطلع وقيادي في الجماعات الإسلامية، ما هي توقعاتك بمصير المعركة القائمة بين التحالف الدولي والحكومة العراقية من جهة وما يسمى بالدولة الإسلامية داعش من جهة أخرى؟ بسم الله الرحمن الرحيم، الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. هذه الحرب ستستمر لأنها حرب مجرد حرب تكنولوجيا، والأفكار التي يتبناها أهل هذه الحرب من الطرفين أيديولوجية دينية. بالنسبة لتنظيم الدولة ئەوە باسی تەنظیمی دەوڵەت دەکا، بزانین لە ڕوانگەی مەلا کرێکارەوە چییە. دەڵێ تەنظیمی دەولە واتە داعش ئیسلامی بەخۆیەوە گرتووە وەک منهج، وەک فکر، وەک عەقیدە، وەک فەلسەفە، وەک سیاسەت، وەک ئاین ووەک دەوڵەت جێبگرن. يتبنى الإسلام منهجا فكرا وعقيدة وفلسفة وسياسة ودينا ودولة. سمێڵ قوتەکان چ قسەیەکتان هەیە؟ ئەوانەی ڕۆژانە دێن لە تڕی ئیسلامیش نازان هیچ نازان داعش ئیسلام نییە، یعنی تۆ باشترە زانی یا مەلا کرێکار؟ باشە. والجماعة تدافع عن معتقداتها بكل ما أوتي من قوة، وكل قوى الأرض لا أتخيل لا أتصور أنها ستغلب هذه الأفكار. ئێستا تۆ چەری بزانە باوکت کێیە دوایی ڕەخنە لە باوکم دەزانی چۆنە ڕائت ئەمیت بحکمی باوکم ئیسلام بوو من زۆڵ نیم، بەڵام هەمەی کوڕی ئامە زۆڵە چکە باوکی مسلمان نەبوو، پێغەمبەرەکەتان زۆڵە چکە باوکی مسلمان نەبوو. باشە وەڵامی خۆت وەرگرتەوە؟ یاخۆ بەخێر بێی، زۆر بەخێر بێیت. باشە چکە من باوکم مسلمانە من زۆڵ نیم، بەڵام بە حکمیەوەی باوکی پێغەمبەرەکەت مسلمان نەبوو پێغەمبەرەکەت زۆڵە. تێگەیشتی؟ ئەها تێگەیشتی. فەرموو چ بەڕێزێک دەوێتن قسە بکاتن لە هاوڕێیانی خۆمان. خاڵە سەفوان فەرموو ئازیزم لەسەر فەرموو. دکتۆر سڵاو لێبێ سەرچاو بابی بابم پێویست ناکە یەک دەقیقە کاک سەفوان پێویست ناکە هەموو بەرنامەکەی لێ بدەم. لێرە ئەوەندەی پێویست دەکات تێڕوانینی سەبارەت بە داعش چییە قسەی خۆی لەسەری کرد. باشە وە گۆتی لێرەش بەدوایان کەون گۆتی لە مووسڵ دەمینێتن، لە مووسڵیش لە جێتی غەربی دەمینێت، لەوێش نەمینێت دەچی بۆ سووریا، لە سووریاش نەمینێت دەچی بۆ ئەفغانستان. یعنی چییە پێتان وایە ئەگەر هاتو ئەوی تر لێ بدەم هیچ لە ناوەڕۆکی بابەتەکە دەگۆڕین؟ نە هیچ لە بابەتی ناوەڕۆکی بابەتەکە ناگۆڕی. فەرموو کاک سەفوان فەرموو. دکتۆر بەڕاستی چەند شتی نوێ هەیە عەزم کرد ئاگات لێبێ هەموو برادرانیش ئاگایان لێبێ شۆرشەکەی ئەوەی ئێمە دەستمان دایتێ چۆتە قۆناغێکی تر ئەو قۆناغەش جێم لێ بوو دەستان خۆش بیکارێکی باشتان کردبوو دوێنێ. فەرموو بەردەوام بە. بەڵێ بۆ یەکەمین جار ئەزەکەم هەموو برادران بزانن بۆ یەکەمین جار لە ناو عێراق ئێمەی ئاتایستانیان ئێمەی لادینیان وەکو کۆمەڵ وەکو دینێک دابنیشین کورسیمان هەبێ و کورسەکەشمان لەسەروی هەر هەمویانەوە بێتن دابنیشین دانمان پێدا بنێن پەنجەشمان خستە چاوی هەر هەمویانەوە ئێمە هەینە بە ئامادەبوونی نوێنەری ئەوقاف دانی پیانە بە قسەی من دانی پیانە وتی ئێوە زۆرینەن لە عێراق بۆشی سەلماندین چۆن دکتۆر بۆی سەلماندین ئێمە زۆرینەین لە عێراق لەبەرەوەی وتی ئێمە 5,000 مزگەفتمان هەیە یان لەو 5,000 مزگەفتە هەموو ئیسلامێک واجی بە ڕۆژی
هەینی بچێتە خوتبە گریمان بەشێکیان لەو کەسانە پیرن ناتوانن کە بچنە خوتبە بەڵام ئەوانەی ئەچن 120 ئیسلام نییە یعنی لە 120 ڕێژەکەیە کەواتە 180 پێی دەرێن ئەغلبیە سامیتەیە لە ئێوەیە بەڵام لەبەر چەند هۆکارێکی ئەمنی کۆمەڵایەتی سیاسی بە هەموو شوێنێکەوە دەرناخن کەواتە ئێمە سلماندمان لە خاڵی یەکەم ئێمە زۆرینەی دوو دکتۆر وتی بۆ یەکەمین جارە ئەوە قسەی نوێنەری ئەوقافە مامۆستا مەریوان نەقشبەندی بەڵێ وتی بۆ یەکەمین جارە ئێمە کۆبوونەوەمان لەگەر 5,000 مەلا کردووە یەکەمین جارە لە بەیانی یەکەم هاتووە ئەڵێ ئێبێ بربەستێک بۆ ئیلحاد دابنین یەکەمین جارە مەلایەکان ئەو داواکەن کەواتە بەڵێ یعنی هەموو شوێنێ ئێستا ئێمە زۆرینەی تەنیا ئەوە ماوە دکتۆر کاک ئازادی قەلاش زۆر بە جوانی وتی ئێمە 5,000 مزگەفتمان هەیە طبعاً بە ئامادەبوونی زەردەشتی کلدانی ئاشووری کاکەیی یعنی هەموو تائیفەکان وتی ئێمە 5,000 مزگەفتمان هەیە ئەگەر هەر مزگەفتی یەک داعش بەرهەم بێنی ئێوە ساڵانە 5,000 داعشتان بەرهەمێناوە بەڵێ دکتۆر ئێمەش لەوێ سلمان بمان کەوا ئیسلام داعشە درۆیە ئیسلامی میانڕە و نییە ئەمە تەنیا درۆی تەقیەیە من باسی ئەو مسلمانانە ناکەم کە لێی نازانن ئەوە هیچ مەبەستم ئەو مسلمانە نییە کەەوە گەر جەماعەتی کردووە اینجا دکتۆر ئەگەر جێب دێ مەلاکرێکار ئێستا ئەگە بکەمە تۆزە پێکەنی ناوی لەبەرەوەی هەیە برادرانی کورد لە هەولێر ئەڵێن ئەوانەی جەماعەتی دەستپەرچیەکان ئەڵێن دکتۆر ببوورە ئەو مەلاکرێکار دەستپەڕی حەلال کردووە ئاگات لەو ئاخیر ئەوەی هەیە بەڵێ تەنانەت خواردنەوەی شەرابیشی حەلال کردووە چکە لە شوێنێکدا پرسیاری لێ دەکەن دەڵێن خالیدی برات مەشروب دەخواتەوە دەڵێ مەشروب خواردنەوە گوناحێکی گەورە نییە دەڵێ زۆرێک خەلیفەکان و یاوەرەکان مەشروبیان خواردۆتەوە ئەوە کێشەیەک نییە خۆی وە دەڵێ مەشروب خواردنەوەش تەبیعیە لە ڕوانگەی مەلاکرێکار و هەروە حجابیش ئەگەر نەپۆشی لە ڕوانگەی عەلی باپیرەوە تەبیعیە ئیتر ئیسلامە و ئێمە دەزانین چۆنە کاک سەفوان سەدە لە دوای سەدا زانست و عەقڵ و مەنتیق ئیسلامی وەکو کەرێک لە دوای خۆی ڕادەکێشی کەرەکە هەمیشە بە شوێنێک دادێ سبوغێکی لێ دەن ڕەنجی دەگۆڕن بۆی بتوانی لەگەر سەردەمدا بێتەوە ئیسلام وەکو ئەو یەکورە وایە باشە سەدە لە دوای سەدە دەبی بێ خۆی تەجدید بکاتەوە خۆی نوێ بکاتەوە بۆی عەقڵی کۆمەلگا بتوانێت قبوڵی بکات ببوورە دکتۆر ئێمە بۆ یەکەمین جاریشە لە رادیۆ قسەمان کرد لە رادیۆی نەوا وەکو لە رادیۆ لە ناو جەرگەی هەولێر تۆ سەیری کە لەو وێنەیەدا هەردڵی خەریکی دەسپەڕە و تازە ڕەحەت بووە دەمی تۆ دەبوویتەوە سەیریکە سەیریکە فەرموو دکتۆر ئینجا ئەم مەلاکرێکارە وتی دەستپەڕ لێدان حەلالە لەبەرەوەی ئێستا زۆربەی جەماعەتەکانی دەستپەرچیەکانی هەولێر ئەرێن دەستپەڕیش تامی نەما لەبەرەوەی حەلال کرا حەلالیش بکرێت تامی نەما ئەویش تامی نەما تەرکیان کرد پێغەمبەرەکەیان دەستپەرچی بوو لە تەمەنی 54 و 55 و 56 یعنی بۆچی حرامی دەکەن من تێناگەم بەڕاستی دادەنایشە بەردەوام چەندەها فەرموودەی هەیە دەڵێ بەنینۆک تۆواوم لە جلی پێغەمبەر لا دەبەر یعنی من نازانم بەڕاستی بەلامەوە سەیرە بەڵێ فەرموو ئاخر قسەم ئەوەیە دکتۆر وتی شتێکی زۆر ئەوەی خەتەرناکی وت ئەگەر لەسەرت تێنەپەڕێ وتی فەرز العینە واتە فەرز الکفایە نییە فەرز العین لەسەر هەموو تاکێکە بەڵام فەرز الکفایە تەنیا ئەوانە پێویست بکرێت دەزانی مانای چییە کاتێک ڕەش بگیری گشتی دەبیت بۆ داکۆچکردن لە مەوزوعات یعنی ئەوی لەبەردەستە دەبی فڕی بدەیت ژنە مناڵە نازانم چییە دەبی فڕی بدەی پەیوەست بی پێوە تەسەوڕ بەو مانایەت دکتۆر ئێمە دوێنێ بە ئامادەبوونی هەموو حزبەکانی ئیسلامیش یەکگرتوو حزبی کۆمەڵا هەر هەمویان دانیشت بوون پەنجەمان خستنە ناو پەنجەی ئێمە هجووممانە کرد ئێمە لە هجووم بووین ئەوان دەیانگۆ ناوانیە و ناوانیە لە پارانەوە بوون بەڕاستی
ئەبێ ئێستانێکە برادەرانیش بە زیاتر و ئەکتیفتر هەر کەسێ لە لای خۆی بێتە مەیدانەوە چکە ئیسلاممان تڕۆ کردووە دەستان خۆش بێر بژین. من ئەمڕۆ بەیانی بیستم لە دووسێ هاوڕێ خۆم یەکەچیان نامێناوەکانیان بێنم تەفاسیلەکەم بیست کە دواتریش لە دوای قسەکانتان چەپڵەی زۆر گەرمتان بۆ لێدرا لەناو خۆ هەمووی چەپرە بەس لۆمە لێدراوە دکتۆر. بەڵێ بەڵێ دەستان خۆش هەر بژین سەرچاو هەر بژین سەرچاو. یوسف شێخانی فەرموو. ئەو بەڕێزە دیارە ناتوانانی وەربگرێ بەوازی لێبینین کاتەنا کاک عومەر ماوە کەستر دیارە ناوێت قسە بکە سەبارەت بەو بابەتە. دکتۆر جان یەک دقە کارەباکەم فویزی کرد یەک دقە. مشکلانێ کارەبات لۆ چێ کاکە دەبێت کارەبا خۆ ڕۆژان تۆمان بینیوە چاوی فەرموو. دەبێراوا بین حتاکو دایمە دەموچاومان دیار وێمان لە لێمان بترسن. شێر هات شێر. دکتۆر گیان بەڵێ فەرموو کاکە قسە چییە سەبارەت بە NRT ئەوە دووەم مقابلەیە سێمە چوارەمە پێنجەم مقابلەیە لەگەڵ تیرۆریستێکی وەکو مەلاکرێ کار دەکات. فەرموو. با خەڵک هەستێتەوە بزانن ئەزانن یعنی خەڵکەکە لە یعنی ئەوە ببینن بزانن چۆن چۆنی ئیسلام هەرچی خۆیان هەیە جێلن بەس خۆیان بتەقێنەوە کابراش بە کێرێەوە مەلاکرێکارش بە کێرێ وایەنە لە ئەوروپا دانیشتیوە ژنەکەشی بۆ زانیاریتان لە باخچەی مناڵانی ژەکە لەگەڵەوەش حرامەکەی لە باخچەی مناڵانی ژەکە. بەڵێ بە تاکیدی خۆیان خەڵک مەشقەکەن بۆ ژیانێکی خۆش لە نەرویج ئەوانەشی لە عێراقن مناڵی خۆیان بەجێ بێن و لەبان زبڵ بخۆن زبڵ لەناو دەڵێتن من پێویست ناکات لەوێ بوومنی و چێوانی ماشکەم ئەی بۆچی بۆ خۆت ناچی. حکوومەتی نەرویج مەلاکرێکار پێیان گوتیان مەلاکرێکار ئەگەر تەوێ نەرویج بەجێ بێلی ئێمە لە سنوورەکان هیچ قسە لەگەڵ ناکەین چاوی خۆمان دەنوقێنین بۆ خۆت ڕەت بە. گوتیان وە هیچ دەوڵەتێکی ئەوروپیش قسە لەگەڵ ناکەن تاوەکو نەگەیە ناو داعش. پێیان گوتی مەلاکرێکار خۆت جەبان و ترسنۆ بووی نەچووی بۆ ناو داعش. بەڵێ ئستخباراتی نەرویجی پێیان گوتی گوتیان ئەوە ڕێگات پێ نیشان دەدەین لە نەرویج بڕۆ وڵاتانی ئەسکەندە نافی قسە لەگەڵ ناکەن وڵاتانی ئەوروپیش قسە لەگەڵ ناکەن تاوەکو دەگەیت تورکیا و لە تورکیاش داخلی ناو داعش دەبی بەڵام جەبان و ترسنۆ بووی. فەرموو. بەس لە لایەکشەوە مان ئەو شۆڕش زیاترەکە لەبەرەوەی مولحەدێ شۆڕش بکات ئەو زیاتر پاچیان نەکاتەوە ئەو زیاتر ئەیانێرێ بۆ تەقانەوە خۆیان بتۆپێنن ڕەوانە نەمێن. ئەلبەتە وایە ئەم تون ڕەوانە ئەوەیان بۆ باشە ئەوەیان بۆ باش نییە تو لە خواردن و خۆراکە لە خۆت حرام کردو و دژێنت پێدەن هەر لەبەرەوەی خەڵک هەستێتەوە بەس ئەم میلەتە کوردی ئێمە خۆمان ئیمڕۆ میلەتی کوردی خۆمان ئەوەنە ئیحماقن مەلاکرێکارێکەڵە بژێرن کە کابرا ڕوا خۆی تەقێنێت و مناڵەکەیەوە تانێ بەرمیلی زبلەکە کە ئەیڕشێنێ لە هەولێر ئەو حەمکە مناڵە نییە ڤایرۆزی هەڵگرتووە. سەبەبی چییە؟ لەبەرەوەی باوکەکە لای ئیلاهی لەڵاکە و مناڵەکەشی زبلە خوا باوکێ نییە ئەوە مناڵەکەی پەروەردە بکات لەبەرەوەی ئەم دینەوە ئەکات دەبێت دایمە دەبێ نییە نەک مەسیناڵگربی دایمە دەبێ قوڕی ئیسلام بەسەرتەوە بێت لەبەرەوەی لە ئیحماقی باوکیانەوە هاتووە لە باو باپیرە کۆنەکەیانەوە هاتوودا. بەڵێ دەباشە کاکە برای قسەی شترت نییە قسەمەوەیە حەزەکەم ملاکرێکار چوار ئەوەی ترشیان بنێرێ با لە مووسڵ و لە ناو کەرکووک و لە هەولێر خۆیان بتەقێنەوە
من بم لە حەز دەکەم چاک بزان باز زۆرترش بن یەک دقه من بم لە جیاتی هێزی پێشمەرگە یەک سکاڵا دژی NRT بڵاو دەکەینەوە تۆ کەسێک تێناو بۆ سەر تەلەڤیزیۆنەکەت کە ئیهانە و سوکایەتی بە ئێمە و بە خێزانەکانمان و بە مناڵەکانمان کردووە بە ئێمەی گوتیە کافر وە ژنەکانمان ناڕاستە و خۆ قەحبە چکە ژنەکانیان حرامە واتە قەحبەن یا زیناکەرن و مناڵەکانمان زۆڵ پێویستە کۆ ببنەوە تەلەڤیزیۆنی NRT بدەن بە دادگا و تەلەڤیزیۆنەکە دابخرێ بۆ هەمیشە باشە کاکە برا چی قسە یەک نەما نا ئاخر ئەم میلەتە خۆی حەزەکەوە پێی بڵێ قەحبە دکتۆر ئەگەر میلەت خۆی خۆ هیچ جەوە دەزانم چەندا پێشمەرگە هاتینە جوێنیان بە منداوە لەسەر مەوزوعی ئیسلام چەندا پێشمەرگە هاتوون حەزەکە چڵکاوخۆرێکی ئیسلام ڕۆژانە 9 ساڵیان بنەنە شوو بەس حەز ناکات دکتۆرێکی کادمی بڵێ مناڵەکەتان لە 21 ساڵ لە 18 ساڵ بتوانێت شوو بکات بەرەوەی ئەم کووردە هەتا دێ ئیحماقە بێت هەتا دێ ماڵی خۆیە با بۆ سعودیا میلەتەکەی خۆشی لە برسا مردووە من نەزای چی ئەگەر بێتە سەر حەقانەت حەقەتی ئەگەر بێتە سەر حەقانەت حەچی حاچەیە مەمنوعی کە حاجەکان بگری ڕوتیان کێتەوە کاکە جان تۆ لە مەوزوع دەرەچی بابەتی ئێمە میدیا و مەلاکرێکارە من نامێ زۆر لە مەوزوع ئەزان میدیا و مەلاکرێکارە بەس ئەم میدیا و کەلەکارە ئەزانی ئەگەر ئێمە بمانەوێ یعنی ئەگەر بمانەوێت داعش بگرین لە حەجۆ ئەیگرین یان لە مزگەوتەوە ئەیگرین بەس با بمێنن با بڕۆن خۆیان بتەقێنەوە بزانەگەنە چوو وایە دەی هەر بژیت کاکە جیان دەی هەر بژیت زۆر سپاس بۆ بەشداری زۆر سپاس جاوە ناوی باوکی وەش فەرەجە فەرج باوکە ڕۆ نەجمەدین فەرج نەجمەدین فەرج اینجا مسلمانان ئێوە مناڵێن ماسۆنی و ئیتر لەگەڵ مۆسادی ژێکی محتەرەم بۆ مۆساد نووسی ساڵی ڕابردوو یەک تەقریری محتەرەم گوتم ئێوە ئێستاکە لە ڕوانگەی توراسی ئیسلامی و دەقەکانی قورئان توراسی ئیسلامی دەقەکانی قورئان فەرمودەکانی بوخاری و موسلیم وەسیرەی نەبەوی محەممەد بەنی نەظیری ئاوەرە و دەربەدەر کرد دەستی بەسەر مڵک و ماڵیان کرد بەنی قونەیقاعی دەرکرد بەنی قوڕەیدەی کوشت خەیبەریان داگیر کرد بۆتان هەیە بیاندن بە دادگای نێودەوڵەتی و بالفعل ئەو کارەیان کرد ئێستاکە دەڵێن سعودیە دەبی 100 ملیارد دۆلارمان پێ بدەی بزانە مۆسادیش بیرۆکەی پشتیوان عەبدوڵڵا بەهەند وەردەگرێ بزانە باشە سەیریکەن مۆساد بیرۆکەی پشتیوان عەبدوڵڵا بەهەند وەردەگرێ دراسەیان کرد و لێکۆڵینە لێکرد ئێستا لەسەر سعودیە بووە بە ماڵ باشە ئێستا لەسەر سعودیە بووە بە ماڵ باشە ئەنجا سعودیش دایانگۆ زۆر ئەو گۆرانی دەگۆ نییە لە ماڵ وەی نییە لە ماڵ حەمەدیان نییە لە ماڵ لە ژێرگۆڕیدا یەعفور خەوی وا لێ کەوتووە شتێکمان نەبووە بە ناوی حەمە بەخوای وەی بەخوای نییە لە ماڵ وەی نییە لە ماڵ لەسەر سعودیە بووە بە ماڵ 100 ملیارد دۆلار دەی بدەن بە ئیسرائیل باشە بزانە ئەی چۆن بابە پێت وایە یعنی مۆساد بە خۆڕایی پارەمان پێددا ماسۆنیەت بە خۆڕایی پارەمان پێددا ئەی بابە ئێوە پێتان وایە من ئەندامێکی بەسیتم کورە خۆ من وەکو ئێوە نیمە ببم بە جاشی سعودیە بەسیت بم کورە سەرەوە بۆ نمونە جاروەیە ئێوە پێتان وایە من یعنی بە سعوبەت یعنی پێتان وایە بە گاڵتا من بانگەواز دەرەکەم کاتێک بانگەواز دەرەکەم ئێوە بە گاڵتەی تێدەگەن بەڵام ئەوە شتی بە دووادادێ بۆ نمونە فترەیەک بە لە ئێستا بانگەوازم کرد دەستگای پاراستنی پارتی دیموکراتی کوردستان لی تێگەیشت گوتم زەماوەند بەڕێوەیە لە خلالی 24 کاتژمێر هێرش بۆ سەر پارێزگای هەولێر کرا من دەمزانی ئەی چۆن کاکە جان تۆ پێتان وایە من کاتێک دەڵێم بروسکە ئەم شەوی پێشمەرگەیە لە هەڵۆکانی چیاوە بۆ قەڵاتی ئازادی هەولێرەوە
ئەم شەو شەوی سەرما و سۆڵە زەماوەند دەگرین خۆم سەرچۆپی و ئازاد گاوانی. مۆزوعەکە ئەوە خۆی ئاگدار بن، یعنی پیاوەکانی یەهودیەکانی کوردستان ئەمە هەروە بۆ گاڵتە بوو ئەمەیان، بەڵام ئەوانی تر هەمووی ئەسڵی هەیە. خۆی من لە خۆڕایی قسە ناکەین، کاتێک بانگەواز دەدەین ئەوە مانای هەیە بڕۆم بۆ خۆتان لێشی بدەنەوە بزانن مانای قسەکان چییە. ئەی چۆن خۆ قابلە پێتان وایە فشەیە؟ فشە نییە، بە یەهوەی فشە نییە، هەر زۆر بەجددیە. باشە بە یەهوەی ئەی چۆن باسی سەرچاو کاک بێستون باسی مەلاکرێ کارمان کرد و گاڵتەجاری کەیەن ئێن و شاسوار. کاک بێستون خۆشترین پرسیاری ئاخیر بوو. جا مەلاکرێکارژن فێر کردی ئێستا لە جیاتی محەممەد دەڵێ حەما. کاک بێستون لە جیاتی محەممەد دەڵێ حەما، ئەویش فێر بوو لێم. دوا پرسیاری زۆر خۆش بوو. کاک بێستون سەیرگا دەڵێتن مامۆستا مەلاکرێکار هەر وەک دەزانی بیرۆکەی فکری تونڕەوی لە کوردستان سەری هەڵداوە. چ ڕێگا چارەیەکت پێ بۆی ئەم بیرۆکەیە، ئەم فکرەیە، ئەم تونڕەویە کاڵ بێتەوە؟ دەزانی وەکو چی وایە کاک بێستون؟ بچی لە ڕێیپستەکان بپرسی، کۆمەڵێک ڕێیپست بینی ئەوەی دەستدرێژی سێکسی دەکەنە سەر مناڵ و ژن، بڵێ ڕاستیەکەی چ ڕێگا چارەیەکەیە بۆ ئەوەی دەستدرێژی سێکسی لە کۆمەلگا کەم بێتەوە؟ تۆ وەرە کابرا خۆی بیرۆکەی تونڕەوی لە کۆمەلگای کوردستان بڵاو کردوتەوە. ئەخسەیرکەم بەڕێزان تخوا ئەم پرسیارەی لێ ئەو پرسیارە زۆر میمە جارشتر سەیریکەم بۆ بەڕێزانە ئێستا هاتن ئەو پرسیاران سەیریکەم خۆی کەمە بەڵام جێ بۆی بابەتەکەمان خۆش بجارشتر فەرموو. خاوەنی مەشروعێکی هاوبەشین و هەتا پێش ینی دەڵێن دەرگامان کراوەیە بۆ هێزەکانی دیکەش کە منیش دەرگام کراوەیە مەشروعەکەم دانەوە بە نیەتی ڕێنبەر و مەلاکرێکارش مەشروعی هەیە زانی بڵێ بەڵام مەشروعی مەلاکرێکارمان قبوڵ زانی لەکوێ؟ خۆمنیش مەشروعەکەم لەسەر فەیسبوک بڵاو مەشروعی کرێکار لەسەر فەیسبوکە. مەشروعەکە چییە؟ چۆن کەنیزەکە دەستکەوێ، بازاری کۆیلە بکرێتەوە، دەستی دز ببڕێ، چۆن ژن جەلد بکرێ، سەنگەسار بکرێ، لە ملی خەڵک بدرێ، بزانین مەشروعەکەی چییە؟ مەشروع کردوەوە باسی مؤسساتەکەم و باسی انتخاباتەکەم بەڕاست وایە سوڕەتتان هەیە سوڕەتی دەولە. أعوذ بالشيطان من الإله الرجيم بسم الهبل العظيم دەتخوا ڕێکخراوی دەوڵەتی پێک بینن و بۆ هەڵبژاردنی پەرلەمان ئازادانە و بە پاچی ئەنجامی بدەن. صدق الشيطان العظيم. أولا صورة الدولة داهية لصورة الدولة إلهامي لو ورقت ملاك ركار لصورة الدولة أو دو دقيقتين داهية بزان جيتريش برلمانكم وحكومات ووزارات وباسي زراعة وباسي ما في إنسان وما في إنسان. الله ما في إنسان ناموي وقديل بجي من جني إنسان مدوي يا صيحة ميدين يانم سربرين من دوي أوه يا صيحة مدوي سربرين الدوي هاتبو كاك بيستوني عزيز نێوان مەلاکرێکار لەگەڵ ئیسلام دیواری سین هەبوو لەو چاپێکەوتنەکە هیچ ڕەبتی بە ئیسلامەوە نەبوو وەکو کەسێکی لیبرالی قەومی قسەی دەکرد وەفڕیشی بە سیاسەتەوە نەبوو هەموو قسەی پڕ و پیرێژنان و بندیوار و بنمزگەوتانی دەوتەوە پاشا هیچ فڕی بە ئیسلامەوە نەبوو قسەکانی بە کەیفی و گونی خۆی قسەی دەکرد باشە قسەی دەکەن دانەکان و چۆنێتی محاکەمە کرد واسیێنانە شمەمە کردە بەس بەڕاست نابێت لەبەرەوەی پارتی شەروایە من نازانم ناگوتی با لەبە خاتری وا نابێکەیت با گۆرانە بێت وانابێ ئای لا دەستم دەرچوو لە ڕێگەی کانی ئەو دێنێ بۆمان لەیلا ئەو دێنێ بۆمان
وانابێ ئای لە دەستم دەرچوو ئەوەش لە بە خاتری تۆ وانابێ خۆت وەڵامت داوە ئێ دواتر بزانین چییە يعني من ئەوەی تەسەوریەکەم ئەبێ سیاسەتمەداران هەڵبەتە من ئەسەر بۆ شتێکی ترەخم لەناو عەرەبا دیکتاتۆر چەند زۆر بێ یەک طەبەقە بیرمەندی گەورە بۆ لە ئیسلام دیکتاتۆر نییە خۆ پێت وایە سەرچاوی دیکتاتۆری لەکوێ هاتیە بۆ ئیسلام بڕوای بە هەڵبژاردن هەیە ئێرێ مفكري سياسي مفكري اقتصادي شخصياتي كومالايتين مثلا ملايا مفتية يعني شونك وكو السعودية حمەی سەلمان ناڵێ محەممەد بن سەلمان دەڵێ حەمەی سەلمان مەلاکرێکار لە من فێرە ئەوە بوو ناوی محەممەد بێنی بە حەما سەیرگەن دووبار جێ بگرن سعودية حمەی سەلمان چەند دیکتاتۆر بێ ناوی لەژێر فتوایی ئاگداری بۆ سمێڵ قوتان و ڕیش بزنەکانی کوردستان مەلاکرێکار فتوایدا گوتی هیچی تر پێویست ناکە ناوی محەممەد پێغەمبەری ئاخری زەمان وەک محەممەد بهێنین ئەوە دەکرێ ناوی کوردکراوەی هەمە لە شوێنی محەممەد بەکار بێنین تکایە ئاگدار بن بەڵێ ئەو حەممان بەکارێنە لەم و پاشە من دەمێک حەمم بەکارێنەوە مەلاکرێکار فتواقی من لە پێش فتوای تۆ بوو بیرمەندانێکی وەکو سلمان عودە یا سەفەر الحەوالیە ئەوانەی تر عەبدوڵڵا الجیلانی و ناصر العومەر و ئەمانە هەمووی هەن قاسم سلەیمانی هاتووە بڵبێنەیەکی لەسەر قەبری جلال طالبانی داناوە ئەڵێ ئەشهەد بالله زەعیمێکی گەورە مام جەلال مجاهیدی بزرگی ئومەت فەرقی نەکردە لە نێوانی شیعە سونی عەرەب کورد ئەنی کارێکی باشی کردی ڕاستەکەی چکە ئێوە بەردەوام دەقێکی قورئانتان هەیە دەڵێن لە ئیسلامدا جیاکاری نییە وەجعلناکم شعوبا وقبائل لتتعارفوا إن أكرمكم عند الله وأتقاكم ئێمە لە جەلال تاڵەبانی ئەو کاری کردیە ئێستا کە تۆ وەکو قەومیەک تووڕە بوو لە جەلال تاڵەبانی ئێستا پێم بڵێ تۆ ئەمڕۆکە مەلاکرێکاری لە ڕوانگەی عەقیدەی ئیسلامیەوە قسە دەکەی یا وەکو کەسێکی لیبرالی قەومی قسە دەکەی چکە وەکو کەسێکی لیبرالی قەومی متعەسیب تۆ قسە دەکەی ئێدەی با بەردەوام بیت زۆر باش مامۆستا بابەتێک ئەو پرسیار جێ بگرن مناقەشە دەکرێەوەیە کە بیری توندڕەوی لە هەرێمی کوردستاندا خەریکە تەشەنە دەسەنێ لە ماوەی ڕابردوودا کردەوەیەکمان بینی لەسەر بینای پارێزگاری هەولێر چەند کەسێک حتمەن بەو تۆمەتە دەستگیر کران و دواتر خۆیان دانیان بە تاوانەکانانە کە یەکێکیان مامۆستایەکی ئاینی بوو و لە پاڵەمەشدا حتمەن یاسای تیرۆر وەکو ضرورەتێک لە پەرلەمان درێژ کرایەوە بۆ ئەم دۆخی کە ئێستا هەیە بەرمەبنای ئەو مەترسی کە فکری داعش لەسەر مەبنای ئەو مەترسی کە فکری داعش وەگەوەی وایە مەلاکرێکار دژی داعش بێ بزانین لەم ناوچەیەدا هێشتا ماوە دەمەوێت تێبینی تۆ بزانم ینی چۆن دەتوانرێ ئەگەر ئەمە ئەم بیرە لە هەرێمی کوردستاندا هەیە بیری توندڕەوی چی بکرێ بۆ کاڵکردنەوە چی بکرێ بۆ کاڵکردنەوەی فکری توندڕەوی لە کوردستان مهمە زۆر پرسیارەی زۆر مهمە مەلاکرێکارێکی باشترین کەسە و پرسیارەی لێ بکرێ بزانین وەڵام من ئەو وەڵامی نوێت پێ ناڵێم وەڵامێکی کۆنی هەیە وەڵامت داتەوە من گەنجە تەلەفۆنم بۆ کاڵە مامۆستا جیهاد فی سەبیلی لای بڕۆ خۆم بتەکەن مەڵم بڕۆ خوا حەفیظ بێ ئینشاڵڵا لە قیامەتێکە بینین ئەیچی بەخوا دوای تەلەفۆنەکەی بۆ کردن و دوایی لە مووسڵ خۆی تەقاندم چ پێویستەوەکە من جەستەم لەوێ بێ ناوچەوانی ماچکەم هەر لە ماڵی خۆشمان بۆ لە محاسەڕەی خۆشمان نتوانم قسەکە درۆ دەکەی هەموو کەسێک محاسەڕە بیتۆ محاسەڕەنی درۆی شاغدار دەکەی بە کەیفی خۆت لە نەروی جدەیت و دەشی و دەسوڕیتەوە و دەشی مۆبزگەوت و ژنەکەشت ئیش دەکاتن ئەو درۆیانە مەکە و بینیشمانە کەباب لێداوە خەریکی لێدانی کەباب بوو یاری تۆپی پێ بووی ئەو درۆیانە چێ دەکەی بۆ خەڵک بۆچی ئێمە کە بتوانین ئەو تەوجیهە بدەین ڕۆحی کە بۆ ناخ بە خەڵک وەکوش بدەی بۆ بخەینە ئەو خرتوڕەتەوە بیخەینە ئەو شوێنەوە وزەی ئاوا بەگەڕ بخەین باشە مە تەسیراتمان لەسەر ئەحداسەکان هەیەکەوە ئەمە نوقتەیە جەوهەریەکە ئەی ئەوە بزانی سەبارەت بۆی وەڵامی داوە چۆن بیرۆکەی توندڕەوی لە کوردستان کەم بێتەوە ئەمە قسەی خۆی کرد چۆن کەمی کاتەوە ئەی بزانی سەبارەت بە داعش بۆی بیرۆکەی داعش لە کوردستان کەم بێتەوە پرسیارێکی کە ئێستا زیاتر ئیسارەت کردووە لەوەی کە ئایا مناسەرەی دەولە لەم کاتەیە بە فەرزە زانی مناسەرە یعنی پشتیوانی وەڵامیشم داوە لەم چەند ڕۆژانە برای تریش تەبعاً زۆریان پرسی وەڵامەکەشم ئەمەیە
بسم الله الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. لم كاتيك كومرك مسلماني مجاهدي خواناس إمارتي إسلامي أندرس كردوا لا سوريا وعراق كبناوي الدولة الإسلامية ومشهورة خوشان ناوي خلافان ليناوا بجماعتي إسلامي مناسين وناساندون بجماعتي جهادي مناسين وناساندون وتوما كبيعتيان لقردني أتباع كانيان آيا دفاع كردن ليان بمشوي أبينم كفرزي عينا لسر همو أو مسلمانان دەزانن فەرزی عینمانە چییە؟ یعنی تۆ دەبی دەستبەرداری هەموو شتێک بی دەست بەجێ بچی جیهاد بکەی لەگەڵیان کە لەژێر دەسەڵاتیانان پاشان ئەو مسلمانانەی کە لە دەوروبەریانن هەر لەو دوو وڵاتە کە دەستیان واتە لە عێراق و لە چێ لە سووریا نەیانگاتێ بە تایبەتی جەماعەتە جیهادیەکان ئەمانە بازنەی یەکەمی سەرخستنی ئەهلی جیهادن لە ڕووی ئەهلی کوفرە واتە بە ئەترافی مەلاکرێکار جەماعاتی جیهادی لە کوردستان و عێراق هەن لە دەرەوەی داعش دەڵێ بەگشتی و بە تایبەتی گروپە جیهادیەکان لەم دوو وڵاتە واتە گروپی جیهادی لە کوردستانیش بوونی هەیە بەرامبەرەکان لەبەرەوەی سەلیبین چ جێشی حوڕ بن یان ئەوانەی لە پشتیانەوەن یان مرتەدە کوردەکانی سووریا بن یاهی تورکیا بن یاهی عێراق یان مشریکانی حەشدی شیعە بن ئێران لە پشتیانەوە بێ یان ڕاستەوخۆی عێراق و لوبنان و پاکستان و ئەفغانستان و یەمەن بن ئەی مامۆستا کرێکار پرسیارێکی ترمان هەیە باشە هەروەک نیشانتدا کە تۆ لەگەڵ بڵاوکردنەوەی فکری توندڕەوی وهروە نیشاندا داعش ئیسلامیە لە ڕووی منهەجەوە پرسیارێک لە ڕوانگەی تۆوە ئەو کەسانەی لە ژێرناوی پێشمەرگە و خۆشەویستی نیشتیمان شەڕی داعش دەکەن تێڕواین تۆ چیە سەبارەت بەمە فەرموو مامۆستا کرێکار نانا ئێستا تخوا ئێستا دڵم مەشکێنە تخوا دڵم مەشکێنە ئێستا مطلقاً هەموویان مرتد و کافر تا وەڵامی داوەگوتی مطلقاً هەموویان مرتد و کافرن بزانین دواتر ژنیان حرامە لەگەڵیان وابزانە مسلمان و مناڵەکانیان زۆڵ حساب مادام مناڵ زۆڵ بی کەواتە دایکیان قەحپەیە وەژنەکانیان حرامن ژنی پێشمەرگە سەیرگەن پێشمەرگەش بە عمومیان مرتدن کافرن لە خەتی مەسعود بەرزانی بن یا لە خەتی جەلال تاڵەبانی و عەلمانیەکی تر حکمیان حکمی ئەوە چونکە خوای گەورە فەرمێ ئینە فیرعەون وهامان وجنودهما كانوا خاطئين وخواي فرمانگارش کە عقوبەی لە قیامەت و لە دنیاشا داون عقوبەی هەموویان وەکو یەکدا إنهم جند مغرقون بڕیاری غەرقکردنی فرعون و هامانیدا جندەکانیشی هەمووی لەگەڵا وەکو یەک غەرق بوو فرعونیش غەرق بوو ئێستا ئەوە NRT ئەوە ساڵی 2017 NRT هەمیشە ساڵان دەبی دووسێ جا مەلە کرێکار بێنێ اهلا ومرحبا بكم مشاهدينا الكرام وحلقه جديده من ساعه حوار. ضيفي لهذه الليله زعيم جماعه انصار الاسلام سابقا الشيخ كريكار. اهلا ومرحبا بك ضيفا عزيزا من خلال NRT عربيه وبرنامج ساعه حوار. البدايه طبعا سنبدا من الحرب ضد تنظيم داعش. كباحث ومطلع وقيادي في الجماعات الاسلاميه، ما هي توقعاتك بمصير المعركة القائمة بين دەڵێ پێشبینیەکان چیە سەبارەت بە چارەنووسی ئەو شەڕی ئێستا دژ بە داعش دەکرێت لەلایەن هاوپەیمانەکان و حکوومەتی عێراقی التحالف الدولي والحكومة العراقية من جهة وما يسمى بالدولة الإسلامية داعش من جهة أخرى؟ بسم الله الرحمن الرحيم، الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. هذه الحرب ستستمر لأنها حرب مجرد حرب تكنولوجيا. نازاني عربيش قصي بك لأنها ليس فقط حرب تكنولوجيا. من بلام بوم شاكر ديو مشكلة نية بلام لداتو توزك تركيز لسقسا كانت كباجنيا توزك تركيز بك لسقسا كانت فرمو. والأفكار التي يتبناها أهل هذه الحرب من الطرفين أيديولوجية دينية بالنسبة لتنظيم الدولة.
بزانین داعش سەبارە بە داعش چ دەڵێ فەرموون. يتبنى الإسلام منهجا دەڵێ داعش ئیسلامی بەخۆیەوە گرتووە و پیادە دەکا وەک منهەج وفکر وعقیدە وفەلسەفە وسیاست ودين ودولة. فەرموو خۆتان گوێ لێ بگرن. وعقيدة وفلسفة وسياسة ودينا ودولة. فالجماعة تدافع عن معتقداتها بكل ما أوتي من قوة، وكل قوى الأرض لا أتخيل لا أتصور أنها ستغلب هذه الأفكار. بارتي دڵێن ئێستا ئێمە خاوەنی مەشروعێکی هاوبەشین و هەتا پێش باشە بەڕێزان ئەوەی بینیتان چ بەڕێزێک دەیە قسە بکە. کاک بارزان فەرموو بەشداری خەمتم کاکە گیان لەو نەمدەزان چۆن پەیوەندیت پێ بکەم ڕاستەکەی لە گروپەکەش نووسیمەگە ژمارەی تەلەفۆنتان هەیە دیار بکە ژمارە تەلەفۆنی نەبوو. فەرموو. Osman Train. ئەوەش نەی وەربگری بە چاوان بۆت دەنێرم. فەرموو. بەڵێ بەڕێزان شاسوار بۆ بەدەستێنانی دەنگ شاسوار دەکا بەنووکە تەلەکە بازی دەکا هەر هەنووکە بۆ بەدەستێنانی دەنگ بەربووکە دەک داوەشەی کوڕم هەی ئەندی کۆکە دەک داوەشەی کوڕم بۆ خۆت بچنەوەکە. باشە هەڵێ بۆ بەدەستێنانی دەنگ پێش هەڵبژارنەکان دەچی مەلاکرێ کاردەینی بۆی چەند دەنگێکی زیاتر بەدەست بێنی. ئەوە ناویشی لە خۆی نایە سیاسەت مەدار. بەڵێ ئەوانە بەخۆیان دەڵێن سیاسەت مەدار. ئەوانە دەیانەوەی کۆمەلگا بگۆڕن دانەیەکیان لەژێر ناوی نازانم چی. ئەڵبەتە بەرنامەی ئێوە باشتر نابی لە بەرنامەی 27 ساڵی پارتی وێچێتی. هەمان شت دەبن. کاک بارزان فەرموو جارش لە ستەنیش دانێ کاکە برا. ئاوا لە ستەنیش دانێ کاکە. بەڵێ نەتوانی کاکە گیان وەربگری نازم بۆ ئەوە جاری شێمە نازانم جاری سێمە ناتوانی وەربگری. یەک دقە هەرێ باوانەکەی باوێم هێناوە کاک فەرموو. ئەو بۆ وەرناگری کاک بارزان فارس نازانم کاکە گیانەوە جاری چوارەمە بڕوا بکە بۆ دەنێرم نازانم کێشەیەکێ لە گۆڕێ. ئۆسمان ترین فەرموو. نازانم کێشە چییە وەرناگیرێ. شتا کامێرا هین وەدەکەم وەردەگرم بە چاوان ئێستا بۆت دەنێرم ئازیم.
ئەوەش نەیتوانی وەربگری فەرموو ئازیزم ئەوە کامیرەت نییە بەڕێزم داوین کامیرەت نییە ئەگەر تۆ دەتوانی کە تۆ خۆت کامیرەم بۆ بنێری زەحمە نەبێ ڕێزبەر فەرموو کاک ڕێزبەر بۆ تۆ تاوەکو ئەوان تر سڵاو دکتۆر عەزیز دەرچاو کاکە برا چۆنی باشی برام چاو ماچەکەم ڕێز و حورمەتم بۆ هاوڕیانەیە چیان ماچەکەم تەوەرەکە بەڕاستی مەسافەیەکی کەمی هات ئاگاداری پۆستن دەکەم چکە ساتمە لایڤەکە بەس وازم دەسەم ئیشە جوانی کاکە شاسوارە بەڵێ بەڵێ هەرچەند جارێک ساڵانە یەک دوو جار دەهێنی بۆ سەر تەلەڤیزیۆن ئەو تیرۆریستە لەگەڵ ئەوەش دەستی هەیە لە تیرۆریست بووە پشتیوانی داعشی کردووە بە ئەهلی سونە و جەماعەی ناسیوە و گوتێتی فەرزی عینە لەسەر هەموو موسڵمانێکی عێراق و سووریا کە بەیعەتیان پێ بدەن و هەروەها بۆ نمونە دەڵێتن پێشمەرگە ژنەکەی حرامە لەی واتە ژنەکەی زیناکەرە لەگەڵ هەموو ئەوانە جەنابی شاسوار دەیانهێنی بۆ سەر تەلەڤیزیۆن من پێم وایە دەبێت تەلەڤیزیۆنەکەی سزا بدرێت هەر بە جددیش ئەو قسە دەکەم ئەزای چۆنە دکتۆر جان باوەڕ بێ ئەم کەسە کەسێکی ئەوەنە سووکە ئەوەی خەڵکی سلێمانی بێ باوکی ئەزانێت چێ بووە ئەزانێ باوکی شاسوار چێ بووە معلوماتی زۆر زۆر هەیە لەسەر نانە ئاخر ئەزای لەگەڵ ڕێز ماڵێن کیا لەسەر بنجی خۆی ڕێتەوە دیارە ئەمی شعینە باوکێتی بەرحاڵ کابرایکی هەتا بڵێ سووکە ئەگەڵێن بە شێر و خەت کات خۆی دەوڵەمەند بۆ وایە دەیانگوت باوکی کەبابی دەفرۆشت بۆ نمونە بە ئانە و نیوێک ئەو پارەی دەماوە لە پێش دوکانی باوکی دۆستا دەیگوت چۆنە ئەوەی ماوەتەوە باوکم یعنی باقیەکەی داوەتەوە شێر و خەت بکەین خۆی دەیبردەوە دەیگوت شێر یا خەت دەیانگوت پارەی دەبردەوە دەخینێکی دانا و پڕی دەکرد دەوڵەمەند بوو لەبەرەوە کاتێک لە ناخۆ تەخەڕوجی کرد یەکسەر ملیۆنێر بوو بە شێر و خەت وایە دکتۆر جان ئەمە خەڵکەکە خۆی لێ غەشیمەکە ئینا هەموو کەس باش زانێ ئەمە ئایدی پاراستنە ئیش بۆ پارتیەکاتەوە شتێکین کاری لێ ناکرێت تەحەدا ئەەکەم بڵێشتیوانیە 50 ئەەکەم بە چاویە چکە بۆ ئەو پارە و سامانی ئەو هەیەی تۆ کاکە برا نەکتەنا کار بۆ پاراستن دەکات کار بۆ ئیسرائیلیش دەکات من ئاگادارم باشە ئەجایتە نازاو میلەتەکەی عەقڵە بێ تا کەی بیر ناکاتەوە کەسێک ئاوا دەنگی پێبەن ئەجا لە هەمووی خراپتر تۆ بچیت تیرۆریستێ بێنیت شانازی بە تیرۆریستێکەوە بکەیت جا خۆگە سەدام حوسێن مایە سەر شانازی بەیشەوە کرد ئەوی شەخصە سەر سەر تەلەڤیزیۆن و شانازی بەیشەوە کرد نەکەرەوە بە هەزارەها کەسی کەشیوالیە کرد ئەوەنی کە بڵێن دەستیان بە خوێنی گەنجانی کورد سوورە ئەو چێ شانازیان پێوە بکات وەڵی داوەشین بەڕاستیە بێ میلەتی کورد لە هەموو شتێ خۆش بێ لەوە خۆش دەبێت کاکە با زۆر لە کاتان نەگرم ئەزیزم هاوڕانی کە زۆر لە سەخت داوی کامێراکەن ڕێز و حورمەت چاو تەماچەکەم ئەو لەسەر کارم هەر بژیت سەرچاو فەرموو ئازیزم ژنێکە هاتووە شتێکی بۆ لوتی خۆی زیاد کردی و وێنەیەکی داناوە جوێنیش دەدا بەڕاستی سەیرە و ملەتە فەرموو ئازم لەسەر تەنیش دانەیە ئەگەر زەحمە دەبێت کامێراکات فەرموو سڵاو ڕێزم بۆ هەموو هاوڕێیان و بۆ بەڕاستی ئەوەی کە ئێستا باس کرد لە سەرتاوە گوێم لێ بوو کارە ساتە میدیاکارێکی کوردی تێرەروستێک بێنە بۆ سەر تەلەڤیزۆن کارە ساتە کە کەسێکی وا ئەهێنن باس جاو بە خۆڕایش بەزیە قەوس بە خۆڕایش چاوپێکەوتن ناکات ئەی پارەی پێ بدەن بۆ زانیاری بە پارە چاوپێکەوتن دەکات بەڵێ دکتۆر لە هەموو دنیاکە چاوپێکەوتنەکەی زۆربەی کاتە بێڕێکەوی لەسەر مەبلەغێکی پارە کە تێرۆریستێکی هێناوە باس لەگەڵ تێرۆریستێکە باسی ئەوە ئەکا تند و تیژی نەهێڵێ لە وڵاتەکە بەداخەوە مەلاکرەکان ڕۆژ تا ئێوارە با بە زمانەکەی خۆیان غوتبە ئەدا خوتبە ئەیە لەسەر تەلەڤیزۆن لەسەر فەیسبوک لە بەرەو ناوێری بێتە سەر تەلەڤیزۆن کەس ڕێگەی پێ نایە بێجگە لە کەناڵەکەی شاسوار عەبدولواحید نەبێت کەس ڕێگەی پێ نایە بچێتە سەر کەناڵەکەی ئەڵێ خەڵک بکوژێت وەکو ئەوەی کە خۆ پیشانە ڕۆژ تاوارە باسی کاری تێرۆریستیەکە دەی دکتۆر تۆ تێبینی زمانی ئەو بێژەرە و کرد کە ناتوانانی خۆی لە زمانی عەرەبی پاکاتەوە زۆربەی قسەکانی زۆربەی وشەکانی عەرەبین ئەوە بەلای منەوە مشکلە نییە ئەوە بەلای منەوە مشکلە نییە ئەڵبەتە
شکاندێکشت هەیە لە زمانی عەرەبی ئیسلامی کەوا سەختە وەرگێڕانی بۆ سەر زمانی کوردی وەکو نیکاح وەکو وەطء وەکو ڕکوب ڕەکەبەها یا نەسەبەها یا ئەو شتانە بەڕاستی سەختە چکە کەلتوری ئیسلامی کەلتورێکی زۆر سەخیف و قێزەوەنە ئەگەر هاتوو وەریگێڕین بۆ سەر زمانی کوردی کە من زۆر جارەوەی وا دەکەم خەڵک گوێنم پێدا وارەزان ئەو وەرگێڕانی خۆمە یا قسەی خۆمە لەبەرەوە زۆر شت هەیە تۆ ناکرێت ناتوانانی بۆ نمونە وەری بگێڕی بۆ سەر زمانی کوردی چکە زمانی کوردی پاک و خاوێن و جوانە کاتێک ئەم قێزەوەنانەی ئیسلام هاتووە هەندێک وشەی لەگەڵ خۆی هێناوە کە چارمان ناچارە تێکەڵ بوو و ناتوانین چۆن لێ ڕزگار بین. بەڵێ باشە دکتۆر واز لە زمانەوانەکان بێنە بە چ عەقڵیەتێک ینی بەچی بیر و باوەڕێک تێرۆریستێکی ناوتە سەر تەلەڤیزیۆن و پرسیاری ئەوەی لێکا کە توندوتیژی نەمێنێ لە کوردستانە ئایا ئەمانە ئاگان لێیە کە ڕۆژانە توندوتیژی لە ناو مزگەوتەکان و لە مەلاکان و لە چواری وەکو مەلاکرەکاری یەتە دەرەوە ئاگان لێ چی لە زمانی ئەوانەوە ئەگوزەرێ یاخود ئەمانیش پێویستیان بە مەلاکرێکارە بێت خوتبەی ئەوەیان بۆ با کە حیزبەکەی شاسوار عەبدولواحید هەڵبژێرن با بگەم نوێژە بە بارانیان بۆ هێناینەوە لە بەردەرکی سەرای سلێمانی لە شاری ڕۆشنبیریان نوێژە بە بارانیان بۆ هێناینەوە کاتێکە مرۆڤەکان خۆپیشاندانیان کرد بۆ گۆڕین بەڵام بەداخەوە دەسەڵاتی کوردی بەرەو دواوە ڕۆیشتەوە. من ئێستا شەڵێم ئەڵێم بەداخەوە ئەم چەند ساڵی ئەخیر کە خەڵک داوای گۆڕانێک کرد کە خەڵک داوای چاکردنی باری گوزەرانەکان بەداخەوە ئیسلامیەکانیان لە قوتکردینەوە ساڵانێک پەلاماریان ناحیزبە ئیسلامیەکانیان زۆر بێدەسەڵات کرد. یعنی یەکشت هەیە پێویستە بزانی ئەوەندەی من خەفەت لە سلێمانی دەخۆم هەولێر بەلامەوە زۆر خەفەتی لێ ناخۆم چونکە کەلتوری شاری هەولێر تا ڕادەیەک وا بووە بەڵام تۆ وەرە شاری ڕۆشنبیری بی شاری هونەر بی مؤسسینی بستنەوەی ئیسلامیەکان هەمووی خەڵکی منتیقی سلێمانی عەلی باپیر و یەکگرت و ئیسلامی و بستنەوەی ئیسلامی و سەلەفیزم و نازانم چی و چی و مەلاکرێکار و هەمووی خەڵکی منتیقی سلێمانی ئەوە کارە ساتە بەڕاستی ئیسلامیەکان زۆرترین دەنگ بێنن لە شوێ جارێشتر لە سلێمانی. بەداخەوە دکتۆر بەڕاستی ئەگەر من گلەیم هەبێ لە هەردوو حیزبەکە بەڵام ئەتوانم بڵێم بە شێوەیەک لە شێوەکان حیزبی دەسەڵات لە سلێمانیە ئیسلامیەکانی تۆزە سەرکوت کردبوو بەداخەوە ئێستا بەهۆی ئەوەی کە باری گوزەرانی مرۆڤەکان ئاوا تێپەڕێت داوای گۆڕانیان کرد بەڵام با من پێت بڵم دکتۆر وەسعەکە لەوە زۆر خراپتری بەسەریەت وای لێیە کە بێباوەڕەکانیش زۆر ئەبن مرۆڤی بێباوەڕ و خۆی زۆر پاکە کاتەوە لە جین زۆر ئەبن بەڵام لەوەوە ئەگۆڕێ بۆ مرۆڤێک کە تێرۆریستە کە ئایدۆلۆژیای تێرۆریستی هەڵەگرێ ینی چیمان لێ لەو بەینەیە ئەو ئیسلامی کە جاران هەبوو لە هیچی نازانیێرە برایی و تەبایی ئەوە نامێنێ ئەوەی یەکێکیان زۆر لە ئیسلام زانێ یەکێکیان بێبەریە بێ لە ئیسلام وای لێ کوشتنی مرۆڤ زۆر ئاسانە بێ فتوای کوشتنی مرۆڤ بە ئاسانی لە مزگەوتەکان و دەرەکرێ بەڕاستی ئەگەر گۆڕانکاری نەکرێ کارە سات سیر کە لەو ڕۆژانە گوێم لە وتارێکی مەلا سامان بوو مەلا سامان گوتی 5,000 مزگەوت خوتبەی لێ دەدرێت ساڵانە هەر مزگەوتی یەک تیرۆریست داعش بەرهەم بهێنی واتە لە کۆمەلگای کوردی 5,000 تیرۆریست بە 2 ساڵ دەکات 10,000 10,000 کاکە دەتوانن ئەمنیەتی وڵات بشێوێنن بەڕادەیەک نەبێتەوە. من دڵنیام ئێستاکە لە 10,000 زۆر زیاتریشێ لە ناو کۆمەلگای کوردی. بێگومان دکتۆر بەڕاستی کە داعشیش دروست بوو ئەو کات جۆم لێ بوو کە ئانوت کەسێک حزبێک دروست بووە بە وایە نەزانی حزبیان و کۆمەڵێک دروست بووە کە زۆر خۆشە بشیتە ناویان ئیسلامیشە هەم پارەشتێنی و هەم سێکسەکەشی هەمووی بەلاشە ینی پیاوەکان باسییانە کرد دێ ئەوە بوو ئەیانێش کوردی لای خۆمان ئەیانێش گەنجەکان بچنە ناوی حکومەت هێش گەنجەکان بچنە ناوی بەڕاستی خواری لێ گێژ نەکە بڵێن لە پڕەکە داعش سەری هەڵاو نەمانزانی من کە کەسێکی سیاسی نەبووم ئەمزانی گوێم لێ بوو کە باسییانە کرد چۆن حیزبەکان ئاگادار نین هەمووی ئیشی خۆیانە و کردەوەی خۆیانە جاهی وادارم ئەو گەنجانێکە لێرە و گویان لێە باوەڕ بەم جۆرە کەسانە نەکەن نەچنە پاڵ دەسەڵاتەکەی ئەمانە تەنها بۆ گەوجاندنی خەڵک هاتوون تەنها بۆ بەڵام یەک هەواڵی خۆش دوێنێ دوو نوێنەری ئێمە لە کۆبوونەوەیەکی گەورە
ئەی پێی دەوترێ حیوار الئەدیان قسەیان کرد و کاک ئازادی قەڵا و هەروە کاک سەفوان و زۆر بەگەرمی پێشوازیان لێکرا بوو لە کۆتایی قسەکانیان چەپڵیان بۆ لێدرا بوو و هەروەها بە گوێرەی بەڕێوەبەری وەبزانە مزگەوتەکانە چێ لە وەزارەتی ئەوقاف نەریوان نەقشبەندی تەنها 120 کۆمەلگای کوردەواری موسڵمانی ڕاستەقینەیە 180 موسڵمان نییە. بێگومان دکتۆر بێگومان لە سایە ئەتوانم بڵم نەوەی موسڵمانی ڕاستی نییە ئەگەر بەپێی دەستوری قورئان و حەدیث بڕۆین هیچ یان موسڵمانین بەڕاستی و کاتێکی خۆش و سەرنێژێنم بەڕاستی میدیای کوردی زۆر لە دواون زۆر لە دواون لە هەموو بابەتێکە کاتێکی خۆش کاتێکی خۆش سەرچاو هەر بژیت. کاک بارزان جارێشتر بۆ تۆ ئازیزم فەرموو. کاک بارزان ئەگە وەرنەگرەوە کێشە لە تۆی لە من نییە چکە بەڕێزانی تر وەریان گرت و کێشەیان نەبوو. فەرموو. نا دیکلاین دەکەی کاکە گیان من نازانم تۆ بۆچی دیکلاین دەکەی تۆ ڕەفز دەکەیتەوە لە جیاتەوەی کەوا وەری بگری. بەڵێ ڕەفزی دەکەیتەوە لە جیاتەوەی وەری بگری. ئۆسمان تارین. نا بەڵام یەکێک لەوانەی کەوا لە ئیسلام دەرد دەکا ئەوەیە کەوانەچی لە مزگەوت نوێژ نەکەی بە جۆرەی ئەو ئامارە 120 موسڵمانان لە مزگەوت نوێژ دەکەن مەبەستیشی پیاوانە 180 پیاوان لە مزگەوت نوێژ ناکەن واتە خەڵکانێکی زۆر هەن بەبێ دەنجی سەرچاو کاگەڵان تۆش بەخێر بێ بەبێ دەنجی کەوا موسڵمان نین و یەک شەقۆڵی ئیلحاد سەری هەڵداوە لە کوردستان و لە وڵاتانی عەرەبی نەبێتەوە و ئێستاکە نمونەتان بۆ دەینم ئەو باواز بالەوە بێنین کە وەرناگیرێ بەڕاستی دیارە کەس قسەی نییە سەبارە بە مۆزۆعی مەلاکرێکە بابەتێکی ترتان بۆ دەینم عەدنان ئیبراهیم پارادۆکسی عەدنان ئیبراهیم فەرموون ژمارەیەک عەدنان ئیبراهیم ينزف الإسلام الآن ژمارەیەک ئیسلام دەستبەرداری عەقڵە و لە ناوچوونە و عەدنان ئیبراهیم وە دەڵێ فەرموو جێبگرن بۆتان وەردەجێڕم والإسلام الآن ينزف الإسلام الآن تتراجع صدقية ئیسلام ئێستا لە حاڵەتی نەزیب بوونە لەبەری دەڕوا و مصداقیەتی بەرەو پاشەکشەیە ئافرین عەدنان ئافرین من نار لەبەر تۆ کات زۆر حەزم لە عەدنان و لینا بوو ئەوە کە بوو ئەفلام کارتۆن عەدنان و لینا وابزانم تۆ بووی دەنجی تۆ بوو دەرگۆ لینا عەدنان عەدنان تۆ لەکوێی بەڵێ بانگی دەکرد تۆ کسە لینا ئاگرم تێبەر بوو ئەتوو لەکوێی لە حاڵەتی نەسبە في العالمين ئیسلام لە حاڵەتی پاشەکشەیە لە ڕووی ڕازگۆیی مزداقیەت لە جیهاندا لأبنائه أولا و یەکەم جار لەناو خودی موسڵمانان ئیسلام لە پاشەکشەیە واتە خەڵکانێکی زۆر واز لە ئیسلام دێنن وەڵام هیمە عەدنان أمة لا تريد أن تسمع الحقيقة میلەتێکین نانانەوێ جێمان لە ڕاستیەکان بی لە حەقیقەت بێ ئیسلام لە پاشەکشەیە ئیسلام لە بەری دەڕوا ئیسلام تووشی سکچوون بووە لێ دێتە خوارێ نەزف یعنی خوێن لەبەر دەڕوا تووشی نەزف بووە تعد كل نخد جلدا نامەنێ جێمان لە حەقیقەت بێ هەموو ڕەخنەیەکمان لێ دەگیرێ بە ئیهانە و سوکایەتی تێدەگەین دەڵێ بازانین چی تری وتأبى إلا أن ترى نفسها كاملة تامة و هەمیشە خۆمان دەبینین کەوا کامل و تەواوین لەبەرەوە بۆ هیچ کەسێک ڕەخنەمان لێ بگرێ لەگەڵ ئەوەش لە تەراجعین لە پاشەکشەین و میزداقیەتمان لەدەست داوە لە ئاستی نێودەوڵەتی و پێشەوەی لە ئاستی نێودەوڵەتی لەدەست بدەین لە ناو خودی موسڵمانە لەبەرمان دەڕوا لە پاشەکشەین عەدنان ئیبراهیم هەموو تەنەبوئاتی پێغەمبەرەکەت حەمەی کوڕی ئامە هەروەکو مەلاکرێکار بووتی حەمە منیش حەمە بەکاردێنم حەمەی کوڕی ئامە دەڵێتن هەموو تەنەبوئاتەکانی درۆ دەرچووە تەنەبوئاتی پێغەمبەرایەتی یەک دانەی هەیە دەبی بەجێ بێ ئیشی ئێمەیە محەممەد حەمەی کوڕی ئامە گوتیەتی ڕۆژگارێک دە ئیسلام زۆر غەریب دەبی غەریبۆکە دەبی غەریب دەبی
وەکو مارێکی بریندار پاشەکشە دەکات دەگەڕێتەوە ناو کوونەکەی قال و ئەی پێغەمبەری ئەڵڵا کوونەکەی لەکوێیە گوتی نێوان مەکە و مەدینە تەبی ئەو کارە بکەین بۆی بەدی بێتن على أنها تتداعى والاستثناء في مشهد التداعي قليل. ئیسلام لە پاشەکشەیە لە حاڵەتی ئینهیزامە باشە سألوا أنفسكم أين هي الاستثناءات الفاقعة المبشرة المطمئنة في مشهد التداعي؟ هیچ ئاماژەیەک نیشانەیەک نییە کە ئیسلام لە پاشەکشەدان بێ هەموو شتەکان ئاماژە بەوەی دەکەن ئیسلام لە پاشەکشەیە تەنها لە عەقڵی موسڵمانی کورد نەبێ ئێدەی نتداعى أو لا نتداعى على جميع المستويات لە هەموو بوارەکان لە پاشەکشەین و لە پاشەکشەین گیان روحيا أخلاقي لە ڕووی ڕۆحی لە ڕووی ئەخلاقی لەو ڕۆژانە ڤیدیۆیەکم دانا کە لە وڵاتانی ئیسلامی و عەرەبی زینای مەحارم گەیشتۆتە لووتکە مسلكيا سياسيا أقواميا لە ڕووی ڕێبازەوە لە ڕووی سیاسیەوە لە ڕووی قەومیەتەوە بلدانيا عسكريا لە ڕووی وڵاتەکانەوە لە ڕووی سەربازیەوە هەل هەمووی پاشەکشەین سياسيا نتداعى دينيا لە ڕووی ئاینیەوە لە پاشەکشەداین كل شيء يتداعى هەموو شت لە هەموو شتێک لە پاشەکشەین عالم العرب الآن والمسلمين تقريبا والعرب هم هەمووکو عەرەب هەمووکو موسڵمانان للأسف الأوفر حظا من الكارثة و عەرەبەکان بەشی زیاتریان بەرکەوتێ لەو کاریسەیە الذي يحدث أننا نتأخر ولا نتقدم ئەوەی ڕوودەدا ئێمە بەرەو دواوە دەگەڕێنەوە بەرەو پێشەوە ناچین حەستان لە دوو برە و حەستان لە قوبڵ نییە یعنی پێغەمبەری ئەڵڵا زۆر حەزی لەو دوو شەی بووە یەک دەقە بەڕێزان پێغەمبەری ئەڵڵا زۆر حەزی لە پێش و پاش بووە جارێک ژنێکی بینیوە گوتی فلانە کچی فلانە بە پێشمدا ڕەت بوو ژنانتان بینی لە پێشەوە لە شەیتان دەچن لە سمتەوە لە دووبر لە شەیتان دەچن کاتێک ڕەت دەبن بەڵێ جا ئێوەش هەمان شت بە هەمان حاڵەت قبل زهاء 90 سنة شرع الإسلاميون يبشرون العالم الإسلامي بالذات طبعا دڵە پێش 90 ساڵ بەر لە ئێستا ئیسلامیەکان مژدەیان بە جیهان دەدا بزانین چ مژدەیە بوو چیتان دەوت ويحذرون ويتوعدون العالم الآخر وبەڵێنیان بە هەموو جیهانی تر دەدا کە مژدەبەخشن ڕزگارکەرن بزانین لماذا؟ بأفول الغرب واضمحلاله الغرب يأفول بە غەربیان دەگوت ئەوە 90 ساڵ بەر لە ئێستا ئیسلامیەکان غەرب لە ناو دەچێ ڕۆژ ئاوا لە ناو دەچێ ئیسلام دێ ئیتر شارستانیت و نازانم چی بڵاو دەکە بزانین چی لێ هات عەدنان گیان الغرب ينحط decline of the west حالة ديكلاين انحطاط تراجع الغرب سينتهي وڕۆژ ئاوا کۆتایی دێ كان هذا يشوقني ويلذ لي وانا طفل دەڵێ کاتێک جێم لەو قسەی دەبوو من دڵم پێی خۆش دەبوو لەزەتم لێی دەبینی کاتێک مناڵ بووم دەڵێ عەدنان طفل صغير مناڵێکی في ميعة الصبا كنت أقرأ الأشياء وأنتشي بها لماذا؟ لأن البديل هو الإسلام دەڵێ کاتێک جێم لێ دەبوو یا دەبخوێندەوە دڵم پێی خۆش دەبوو دەمگوت یەکدا دەمگوت چونکە بەدیل ئیسلامە بۆ جیهان بزانین چی لێ دێ بزانین چی لێ دێ المسلمون نحن البديل الغرب يزول نأتي نحن نقود ركب الحضارة ڕۆژ ئاوا بوونی نامینێ و ئێمە دێن شارستانیت دەبینە ڕابەر دەبین بە سەرۆکی شارستانیت بە میزی وشتر کوڕی باوکم یا بە دەرکردنی جنۆکە یا بە دەست بڕین یا ملپەڕاندن من تێناگەم یا بە ملک اليمين تائه أول خطبة ألقيتها على مسرح أيها الإخوة كنت ولدا صغيرا جدا قلت هذه الكلمات دەڵێ یەکەم خوتبە لە ژیانم داومە لەسەر شانۆدا مناڵێکی بچووک بووم سەوارت بۆ مۆزوعە والله البشرية التائهة الحيرة ونمد لها أيها الإخوة طوق الإنقاذ والنجاة ئێمە وەکو ملەتی ئیسلام دەست درێژ دەکەین بۆ ئەوروپا و غەرب دەستی ڕزگاری کردن ئەوە لە مناڵی عەدنان گوتوێتی ئەوە مهمە عەدنان والناس كانوا معجبين جدا بولد صغير ممتلئ يقينا بهذه النبوءة دەڵێ خەڵک زۆر معجب بوو بە من کاتێک لە مناڵی لەسەر شان و ئەو قسەیەم کردیان و چۆن مناڵێکە بۆ نمونە ئەو بەڵێنە دەدا ئەو پێشبینیە دەکا
والذي يحصل اليوم أمام أعيننا نعيش هذه الكارثة أن الذي يأفل الآن لن أقول الإسلام وأوي أمرك بتشاوي خومان دبينين أوانية كأوروبا لنا وبشو باشك شبكة أي بزين شيا عدنان إيه المسلمون وبلكم مسلمانانين پێم ناخۆش بوو ئەوەش بەدینە هات 90 ساڵ بەر لە ئێستا پێشبینیتان بۆی کردبوو پێشبینیەکەی تۆش ڕاست دەرنەچوو ئی محەممەدیش ڕاست دەرنەچوو حەق قڕم بەسەر ئەرە والله المسلمون هم الذين يأفلون مسلمانان لە پاشەکشەدان هم الذين يذوبون هم الذين يضمحلون حتى أن بعضهم وذكرت لكم هذا كتب مقالة عن انقراض الإسلام دەڵێت تەنانەت هەندێک لە خودی خۆمان مسلمانان وتارمان نووسیوە سەبارەت بە کۆتایی هاتنی ئیسلام انقراض لە ناوچوونی ئیسلام انقراض وەکو چۆن هەندی ئاژەڵ هەبوو دەیناسۆر کاتی خۆی لە ناوچوو ئاسەواری نەما دڵێت تەنانەت هەیە وتاری نووسیوە سەبارەت بە انقراضی ئیسلام ژمارە دوو بزانین چی دەڵێ ئەدنان ئیبراهیم وەک پیاوێکی خاوەن عەقڵ و لۆجیک و بەڵگا دەڵێ من پیاوی خاوەن عەقڵ و لۆجیک و بەڵگا ما الموجود العقل النقدي ئەوەی هەیە بریتە لە عەقڵی ڕەخنەگرانە ئەویتر هیچی تر قابلی قبوڵ نییە بەسیەتی الحس النقدي حجة تقرأ بحجة هەستی ڕەخنەگرانە بەڵگا بەرامبەر بە بەڵگا قسە دەکات یعنی دەرێ بڕوان بەو شتانە هەیە رأي يصارع برأي ڕائی بەرامبەر بە ڕائی هذا هو تەواو لن نسلم عقولنا لن نستلحق لن عەقڵەکانی خۆمان تەسلیم ناکەین پێیانەوە گرێ نادرێن نستعبد نابین عەقڵی خۆمان ناکەین بە کۆیلە عبودية العقل والعاطفة من ثم ڕێگا نادەین عەقڵمان و هەروەها ویجدانمان و هەروەها سۆزمان بکرێ بە کۆیلە للأسف الشديد بعد أن يجرفوا عقلك بعد أن يجرفوا في تجريف في عملية تجريف لا أدري ممنهجة غير ممنهجة لكن في تجريف للعقل المسلم بعد أن يجرف العقل أيها الإخوة دوای ئەوەی عەقڵت ڕادەماڵن عەقڵت ڕادەماڵن ئەی مەبەستی شێخ و مەلاکانە تستعبد العواطف پاشەوەی عەقڵت ڕادەماڵن یا داگیر دەکەن اینجا دێن کۆنتڕۆڵی عاتیفە و سۆزت دەکەن نصبح نتعرق بعواطف منفلتة مجنونة لا تدري اینجا ئەو کات ئێمە لەسەر عاتیفەی شێتانە کار دەکەین شيئا كما قلت تريد أن تحسن فتسيء کاتێک بە عاتیفەش ئیش دەکەی ئێمەی مسلمانان ئەو کاتە دەتەوێت باش بی بەڵام کاری خراپە دەکەی العواطف آليات هذا التجريف وآليات هذا الاستلحاق كثيرة منها هذا المنبر یەکێک لەوانەی بەکاری دێنن بۆ ڕاماڵینی عەقڵمان کۆنتڕۆلی عەقڵمان لەوێشەوە کۆنتڕۆلی سۆز و عاتیفەمان بریتێ لە مینبەری مزگەوتەکان گیان گەیشتە شوێنێکی زۆر باش الذي ذهب الناس من قرون على أن لغته وخطابه في الأصل فيض تضخم inflation دەڵێ کە بۆ چەندەها سەدەیە و دێ و خیتابەکانیان تەنها بریتێ لە زلکردنەوە و گەورەکردنەوە و زیادە ڕۆی عاطفي إنشائي کە بریتێ لە وتاری عاتفی و ئینشایی پەخشانی تسمع كل جمعة كلاما إنشائي هەموو ڕۆژانێکی جمعە دەبیسترێتەوە وتەی ئینشایی پەخشانی عاطفيا والروح المنطق فيه والروح النقد والروح المساءلة وەڕۆحیەتی ڕەخنەگرانە بوونی نییە و ڕێگای پێنادن وەڕۆحیەتی پرسیارکردن نییە و ڕێگای پێنادن والروح الموازنة المقارنة هاوسەنجی بەراوردکاری بوونی نییە لە ئیسلامدا تقريبا غياب كامل بەتەواوی بوونی نییە فائض في العاطفة والإنشاء زۆر لە عاتیفە و پەخشانمان زۆرە زیاد لە پێویست دم مقلق بل مزعج وبەڵام عەقڵیەتی بیرکردنەوەمان لە دەستداوە بوونی نییە في النقد والتحليل والمسائل الفكرية نەک لە شرۆڤەکاری و لێکدانەوە و مەسەلەی فکری بوونی نییە لە ئیسلامدا نەماوە فطلعت عنا أجيال من المخدرين المسرنمين چەندەها ئەجیال نەوە لە دوایەوەمان دروست کرد کە عەقڵیان تەقدیر کراوە شۆردراوەتەوە واتە نياما أيها الإخوة يقبلون تقريبا كل ما يلقى إليهم
هەموو شتێک قبول دەکەن کە مەلاکان لە مزگەوت پێیان دەڵێ وحين أميط عنهم اللثام وجد الكثيرون منهم أنفسهم مدعوين شبه دعوة اضطرار إلى أن يتركوا هذا الدين كله يغادروه. لەبەر ئەوە کاتێک گوێیان لە شتێک دەبی شتێک لە دەرەوەی مزگەوتەکە کە شتێکی عەقڵانی و لۆجیکیە زۆرێکیان واز لە ئیسلام دێنن کاتێک ڕاستی ئیسلامیان پێدەوترێ سأكون صريحا معكم أقول لكم دەڵێ من ڕاشکاوانە لەگەڵتان قسە دەکەم لو سمع أحدكم كل ما يثار من عجاجة على رسول الله ئەگەر شتێکتان بیست سەبارەت بە بەڵگە دژ بە پێغەمبەری ئەڵڵا من أفواه شانئي وكارهيه لە زمانی ئەو کەسانی کە ڕقیان لێی دەبێتەوە ڕقوقینیان هەیە بەرامبەر بە پێغەمبەری ئەڵڵا والضاغنين عليه وللأسف هم لن يأتوكم إلا بما تلته النقول وبداخەوە ئەوان لە خۆیانەوە شتێک ناهێنن بەڵکو لەو شتانە دێنن کە لە توڕاستەکەی خۆمان بوونی هەیە سەیریکەن عەدنان ئیبراهیم دان دەنێ ئەو قسەی پشتیوان عەبدوڵڵا دەینی و ئەوانی تر دەینن لە خودی توڕاستەکەی خۆتان بوونی هەیە رواه فلان وروى علان عنعنۆ چێ ڕەواه فلان بەڵێ روى هيان وروى بيان وبعض هذا المروي صحيح وهەندێک لەوانە ڕاستن فرمودەی صحيحا وبعضه ليس صحيحا وهەندێکیان ڕاست نین بعضه أنا أقول الكثير منه لكن بعضه صحيح أنا أقول لكم في نهاية المطاف هەندێک لەوانە ڕاستن من پێتان دەڵێم إذا لم تكن لديكم المنهجية الصحيحة من پێتان دەڵێم لە کۆتاییدا ئەگەر هاتوو منهەجێکی ڕاستان نەبێ وبدأتم تستخدمون عقولكم وأجر عقلي خوتان بكارنين وتتخففون من العواطف غير العاقلة وعاطفي خوتان كم كانوا ستبدأون تشكون في نبيكم دزدا كان بشكو جمان لبيغمبر كتان يعني عقل بكار وين يشكو جمان دكاي هل كان نبيا حقا ضلي برسيار دكاي لخود براستي محمد بيغمبر بوا سيدك ممكن يكون مخدوعين يا أخي دەڵێتن براکەم ڕەنگ بێ ئێمە فێڵمان لێکرابی پێغەمبەر نەبوو بێ کەسێکی درۆزن بوو بێ لماذا نحن نفترض أن كل العالم مخدوع لەبەرچی ئێمە بەفەرز وەربگرین هەموو دنیا فێڵیان لێکراوە تەنها ئێمە لەسەر حەقیقەت و ڕاستین وەکو موسڵمان ونحن غير مخدوعين وئێمە فرت فێڵمان لێ نەکراوە بۆچی يعني النصارى مخدوعون مەسیحیەکان فرت فێڵیان لێکراوە بەلا ڕێدا ڕۆیشتن قطعا مخدوعون ومش عارفين الحقيقة اليهود عارف بدڵنیاییەوە فرتفێڵیان لێکراوە و ڕاستی نازانن مخدوعون وقطعا مخدوعون الكونفوشيوسيون الطاويون كونفوشيوسيين و نازانم چی أصحاب ديانة الزن الهندوس البوذيون هندوس و بوذی و هەموو ئاینەکان فرتفێڵیان لێکراوە و لە حەقیقەت لادراون تەنها ئێمە مسلمان إلا إحنا غير من قال لك تەنها ئێمە مسلمان لەسەر ڕاستی ستبدأ تشك تقول لماذا دەڵێت چێ دەڵێتن ئێمە لەسەر حەقین دەست دەکەی بە شک و گومان قد أكون أنا المخدوع دەڵێ ڕەنگ بێ من فرتفێڵم لێکرابی درۆم لەگەڵ کرابی أكون أنا ضحية كذبة كبيرة ڕەنگ بێ خۆم قوربانی درۆیەکی گەورە بووم واتە محەممەد پێغەمبەر نەبووە اسمها الإسلام ومحمد وكلامها كناوي إسلام ومحمد أو قصانية حين تقرأ هذه النقول بالذات كاتك أو فرمودانا دخوينيو بتعيبت أو فرمودانا دخوينيو وحين تصك بها أذنك مرة ومرة ومرة ألف مرة كاتك جلد بيتو تبدأ تشك دزدك بشكوكما أنا أقول بفضل الله تبارك وتعالى الله أعطاني الشجاعة والجرأة أن أفعل هذا من سنين وأن أدفع في صدر ما يسمى أحيانا الصحيح وغير الصحيح دەڵێ ئەڵڵا ئازایەتی پێم داوە و چاکەی پێم داوە کە ئەوەی پێدەوترێ فەرمودەکان ڕەتیکەمەوە عەدنان ئیبراهیم فەرمودەکان ڕەت دەکاتەوە لا يهمني أقول دائما لا يهمني لا تقولي لا بخاري لا مسلم عندي كتاب نا بخاري نا مسلم قبولني كتاب الله حين يتعارض البخاري ومسلم مع كتاب الله بطل كاتك دەڵێ من كتابي اللام هەیە کاتك بخاري ومسلم ناکۆکن لەگەڵ پەرتوچی الله طريقة لا تنصف ربي ولا كتابي ولا نبي أنا أقسم بالله أتعبد إلى الله وأتقرب خاشعا إلى الله برده واستسخافه والسخرية منه. ژمارە سێ ئەوەی لێت دەمێنجان دە بەڕێزان وەردەگرم بەڵام لە ژمارە سێ عەدنان ئیبراهیم عەقڵ و لۆجیک ڕەت دەکاتەوە و دەست دەکات بە جوێندان و سوکایەتی فەرموو بەڕێزان جێبگرن
پیاوی عقل و لۆجیک. محمد الداهوم يقول تريد ما عنوان رسالتك الدكتوراه وفي ئەوە کەسێکە چاپێکەوتن لەگەڵ عەدنان ئیبراهیم دەکەن دەڵێن کەسێک پرسیەتی عنوانی تایتڵی دکتۆراکەت چییە؟ کە چکەی ئای دکتۆر بوون دەکا کە گوای دکتۆرای لێ سیرکە. في أي جامعة ستتفاجأ أنه ليس دكتور. و دەڵێ خەڵک لێ کۆڵینەوەیان کردیەوە بۆیان بە دیار کەوتووە کە دکتۆرات نییە. إيه مسكين هذا كذاب هذا. دەڵێ ئەمە کەسێکی هەژارە ئەمە درۆزنە. هذا كذاب. طيب ليش اللغة؟ درۆزنە. دەڵێ باشە بۆچی بە جوێن وەڵامی دەیتەوە؟ بۆچی بە بەڵگە وەڵامی نادەیتەوە؟ ئەو پیاوەی تا ئێستا دەیگۆ بە بەڵگە قسە بکەن بەڵام ئەو خۆی هاتیە جوێن دەدا. طبعا لأنه هذا إنسان حاقد هذا اسمه دەڵێ ئینسانێکی حاقدە. هذا رجل كذاب شوف يكذب أما بيعمل دروزنا ولا يخجل وحاقد وحقود و کەسێکی حاقدە و شەرم ناکە. کاکە جواب دەوە بڵێ دکتۆراکەم لە فلانە شوێن وەرگرتی و لە فلانە زانکۆ و دراساتەکەمەوە بووە. وشان ترد عليه كل شيء دەڵێ باشە وەڵامی دەوە بڵێ لە فلانە شوێن و ئەو بە بەڵگە وەڵامی دەوە. رد بدون هذه العبارات. دەڵێ بەبێ ئەوەی ئەو شتانە بەکاربێنی ئەو جوێن و شتانە بەکاربێنی. بدون يقول لك ماذا قال هو طيب؟ نعم. لا أحتمل هذا الإنسان بالذات هذا الإنسان هذا النكر هذا لا أحتمله. دەڵێ بەتایبەتی ئەو مرۆڤی ئەو پرسیارەکرد من ڕێزی ناگرم. يعني أخذ رسالتي إن شاء الله بعد أشهر مطبوعة. دەڵێ دوای چەند مانجێ دکتۆرایەکەم دەبینی. ئەی چۆنە ناو لە خۆت نایەت دکتۆرات تاوە نەگریت چۆن ناو لە خۆت نایەت دکتۆر؟ خۆ تاوەکو تۆ شادەی دکتۆرا وەرنەگری خۆ نابی ناو لە خۆت بنی دکتۆر. باش مشکلە نییە. طيب أنت جاوبني أنا خليني أنا اللي سائل يعني إيش وين الماجستير وين الدكتوراه يعني. دەڵێ پێم بڵێ ماجستێرەکە لە چی و دکتۆرایەکە لە چیە؟ گوێ لە ماجستێرەکەی عەدنان ئیبراهیم بگرن گوێ لێ بگرن گوێ لێ بگرن ماجستێرەکەی لە چیە؟ بهذه البساطة حتى يعني تهدأ وتخبرني بهذا. دەڵێ هێ من بەرەوە بەهێمنی پێم بڵێ بۆی بتوانی ئاگادارم بکەیت و ماجستێرەکە لە چیە؟ إيه لأنه هذه حقارة فكرية يا أخي الكريم. دەڵێ ئەو کەسە حقارەی فکریە. کورەواز بێنە وەڵام ماندەوە بزای ماجستێرەکە لە چیە؟ بزای ماجستێرەکە لە گەردوون ناسیە لە بۆ نمونە یعنی مۆزوعێک بی مۆزوع بزانین چ مۆزوعێکە بزانین ماجستێرەکەت بزانین لە چیە زۆر میلیۆن بزانین. لا يجوز التشكيك في كل شيء هو الماجستير دكتور. دەڵێ نابێ شک و گومان لە هەموو شتێک بێ تۆ تا تۆزێک پێشتا دەگو ئێمە دەبی شک و گومان بکەین و پرسیارمان لا دروست بێ و ئەقلانی و لۆجیکی بین دەی مشکلە نییە. البكالوريوس من أوزاعي بتفوق بفضل الله تبارك وتعالى. بەکەلۆرۆزیۆسەکەم بە تەفەوق بوو. دواتر الماجستير ماجستێرەکەی بزانین لە چی هێناوەتەوە سەیریکەن گوێ بگرن. من جامعة فيينا. لە زانکۆی ڤێننا. وعن أمنا عائشة وكم كان سنها. ماجستێرەکەی سەبارەت بە دایکمان عائشە بووە. پیا و تۆ ماجستێر بینیوە سەبارەت بە دایکە عائشە. عائشە تۆ لەگەڵ عائشە ماجستێری لە ڤێن نابینیوە سەبارەت بە دایکمان عائشە تەمەنی دایکمان عائشە چەند بووە ماجستێر لە دایکمان عائشە بێنیتەوە باشە با بزانین تۆزێشتر با بڕۆن بۆ بابەتەکە بڕۆن حين بنى بها رسول الله. لە چەند ساڵی پێغەمبەری ئەڵڵا سەرجەی لەگەڵ کرد ئەوە ئینوانی ماجستێرەکەیتی يعني 2 ساڵ لێکۆڵینەوەت کردی سەبارەت بەوە بارك الله بارك الله. بتفوق والدكتورون نفس الشيء عن حرية الاعتقاد ومعترضاته في القرآن الكريم. ودكتوراکەم دەڵێ لەسەر ئازادی بیرڕا دەبێت لە قورئان جەنازم قورئان لەکوێ ڕێگەی بە ئازادی بیرڕاداوە دەی. من جامعة فيينا يا أخي سبحان الله. قل للدهوم أفندي ولمن يكذب له البروفيسور العالم الذي أشرف على عدنان إبراهيم. دەڵێ بەو درۆزنە بڵێ ئەو پرۆفیسۆرێک کە ئیشراف دەکات لەسەر دکتۆرایەکەم پێی وتم بزان چی پێوتیە. في المرتين. دوجار پێوتیمە قال عدنان إبراهيم مش عالم ومش مفكر. قلت عدنان إبراهيم نا عالمة نا مفكرة مصلح مثل مارتن لوثر لدينا هنا. أوه مارتن لوثر كينج دوجر بيوتي عدنان إبراهيم تو مارتن لوثر كينجي باو كرو عدنان إبراهيم. أوه أوه أها عدنان لوثر كينج مارتن لوثر كينج داي مشكلة يعني في المسيحية. طيب هذه شهادة البروفيسور مش حكاية دكتوراه ماجستير لسه. لجمارة شوار دلي زانا كان بعقل وجوج وسخيفا سيدك
خۆی ماجستێرەکەی لە دادا ئایشە هێناتەوە لە ژمارە 4 جوێن دەدا ئیهانە و سوکایەتی بە هەرچی زانایە دەکات سەیریکەن ئەوە لەوەی کۆتایی پێدەینم سەیریکەن العلماء معظمهم يتحولون إلى فلاسفة وإن دەڵێ زۆربەی زۆری زاناکان دەبن بە فەیلسوف كان معظمهم فلاسفة ضعفاء فلاسفة بەڵام کاتێک دەبن بە فەیلسوفی لاواز دەبن زاناکان کاتێک زانا زۆربەیان دەبن بە فەیلسوف بەڵام فەیلسوفێکی لاواز دەبن ضعفاء وأحيانا سخفاء وان دێجار دەبن بە فەیلسوفی سەخیف هیچ و پوچ زۆربەی زاناکان ئەو زانانەی کەوا دەبن بە فەیلسوف دەبن بە فەیلسوفی هیچ سووک و چروک هیچ پوچ سەخیف مثل ستيفن هوكينج وەک ستیڤن هۆکینگ سەخیفە ستیڤن هۆکینگ سەخیفە دەڵێ وەکو ستیڤن هۆکینگ باشە دەزان ستیڤن هۆکینگ چێیە ئەو زانایی کەوا مرد چەند مانجێک بەر لە ئێستا عەدنان ئیبراهیم دەڵێ ستیڤن هۆکینگ سەخیفە مثل ستیڤن هۆکینگ دەڵێ سەخیفە سخفاء جدا فلاسفة سخفاء جدا دەڵێ زۆر سەخیف بوو كان أذكياء البشر هم الفلاسفة ليس العلماء دەڵێ زیرەکترین مرۆڤەکان بریتین لە فەیلسوف نەک زاناکان يليهم كما قلت مرة الفنانون ثم دەڵێ یەکەم فەیلسوفەکان لە هەموو کەس گیرەکترن دووەم هونەرمەندان کە هەردووچی حرامە لە ئیسلام بەداخەوە فەلسەفە حرامە لە ئیسلام هونەر حرامە لە ئیسلام سێەم عولەما حرامە لە ئیسلام بزانین سێم بە سێمپلە زاناکان يليهم العلماء رتبة ثالثة سێمە ولا الثانية حتى زاناکان تەنانەت دووەمیش نین وەکو ستیڤن هۆکینگ سێمن یعنی یەکەم فەیلسوف ئەوی ئیبن تەیمیە تەکفیری کردیە دووەم بریتیە لە هونەر کە لە ئیسلام حرامە سێم بریتین لە چی بریتین لە زاناکان کە دووبارە حرامە بەڵام ڕوتبەی سێمیان وەرگرتیە اینجا الفنان أذكى من العالم فنان هونەرمەند زیرەکترە لە عالم لە زانا لكن أذكى الكل هو الفيلسوف بەڵام لە هەمیان زیرەکتر فەیلسوفە الفيلسوف ئێستا بزانین ژمارە 5 دەڵێتن پیاوانی ئاینی دەبەنگترین کەسان سەیری ئەو عەقڵی خۆی بکە خۆی پیاوێکی ئاینی دەڵێت دەبەنگترین کەسین سەیری کەسەیەکە سەیری ئەو بکە زۆر خۆشە بديهي مش رجل الدين الغبي أن يكون الأذكى دەڵێ ئەوە شتێکی بەدیهیە پیاوی ئاینی دەبی دەبەنگ بیتن هیچ مەجالی تێدا نییە ئەوە شتێکی بەدیهیە یعنی پێویستی بە سەلماندن نییە پیاوانی ئاینی دەبەنگن خۆشی دەگرێتەوە ئاگای لە خۆی زۆر جاروێ ئەو پیاوە کاتێک ناقسە دەکە ئاگای لە خۆی نامێنێ بەڕێزان خۆی چکە پیاوی دینیە دڵە شتێکی بەدیهیە یعنی پیاوانی دینی دەبەنگن پیاوانی دینی دەبەنگن مستحيل طبعا الواعظ الغبي أن يكون هو الأذكى ويغضب من هذا التصنيف لا 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 هو متأخر جدا عن كل هؤلاء دڵ پیاوانی دینی لە ولامیان خوارەوەترن دەبەنگن خۆی بەخۆی دەڵێت دەبەنگ خۆی بەخۆی دەڵێت دەبەنگ ئاگای لە خۆی نەمایە بەڵام زۆر جارەوە خۆی لەبیر دەکات کە خۆی پیاوی دینی نییە قسەکەی تەوجیهی مەلاکان دەگا بەڵام خۆشی دەگرێتەوە بزانین چیە ژمارە 6 مارکس کەسێکی دەبەنگ و سەخیفە گوێ لێ بگرن دەڵێ مارکس دەبەنگ و سەخیفە ماركس عنده عبارة مشهورة جدا أو عبارة خلينا نحكي عبارتين عبارة بتقول إيش دأب الفلاسفة عبر العصور على دەڵێ مارکس چەمکێکی زۆر مەشهوری هەیە یاخود بە قسە لەسەر دوو چەمک بکەین یەکێک لەوە دەڵێتن بە درێژایی مێژوو أن يفسر العالم فەیلسوفەکان تەفسیر بۆ گەردوون دەکەن وظيفتنا نحن أن نغيره دەڵێ مارکس گوتوێتی ئیشی ئێمە گۆڕینی جیهانە بزان ما هذا كلام سخيف جدا ما بعرف كيف ئەمە قسەیەکی زۆر سەخیفە کردوویەتی تخوا نازم ئەو قسەی لەکوێ هینەوە ڕخنە لە مارکس دەکرێت عەدنانی ئەڵبەتە مارتن لۆتەر کینگ یعنی تۆزێک ڕێگایت پێ دەچی مارتن لۆتەر کینگ ڕخنە لە مارکس بگرێ بەڵێ تۆش فەیلسوفەکەت دووجار پێگوتی تۆ مارتن لۆتەر کینگ یعنی دەکرێت مەجالی تێدا هەیە الفيلسوف يقولوا چۆن دەکرێت فەیلسوف قسەی وا بکە تۆ تازە گوتت فەیلسوفەکان لە هەمووی زیرەکترن مارکس فەیلسوف بووە ئێستا کەش دەڵێ قسەکەی سەخیفە وەڵحاصل مشکلە نییە ئێستا دووبارە جوێن بە نەک بە ستیڤن هۆکینگ بە مارکس ئێستا بە ریچارد دۆکینز دەدا سەیریکەن جوێنی پێدا تخفز لك التطوريون أو أحد أو جماعة من التطوريين یەکێک لەوانەی کە بڕوایان بە پەرەسەندن هەیە
بود سر هالدا ريتشارد دوكنز هذا وك ريتشارد دوكنز العالم الكبير في الأحياء كزاناي شي قوري لا احياء والفيلسوف المتهافت والسخيف جدا. وفيلسوف شي زور سخيفه ريتشارد دوكنز زور سخيفه زور سخيفه للروانجي عدنان ابراهيم لحد السخف تاوكو استي دبنجي استي سخيفي يقول لك الانتخاب الطبيعي طلب بيت ضلت ان البجاردي سرشتي ناتشورال سيلكشن، الانتخاب الطبيعي، الانتقاء الطبيعي، انتقاء طبيعي. تريد ان تفسر نشأة الكون بانتقاء طبيعي؟ ضل ديويت ليك دانوي جاردون درزبوني جاردون بهالبجاردي سرشتي ليك داتو كرة دبنك كيني درزبوني جاردوني بهالبجاردي سرشتي لي داتو سر هلداني بونوري بهالبجاردي سرشتي ليك داتو هاي دبنك هاي تركن. سوف أظهر لكم حجم ومدى التهافت والسخف في مثل هذا الاقتراح. ضل بيتان نشان دادم كأم بيج نياري چند سخيفة چند ترومبوچا رخنا لريتشارد دوكنز دقي انتخاب طبيعي، ما في انتخاب طبيعي. اشتقني بناوي هالبجاردي تفسر كل شيء بالانتخاب الطبيعي. وضحكوا على بعض الناس وجروهم الإلحاد والنفي والإنكار. وأنا من جهتي سأسدد ضرب قاضي أيضا. ومن لا يقوم يق ولامي دم كنت كرانة دمو بالريتشارد دوكي لدوكنز الآن وبمثال بسيط جدا. هو مثال جدا. وأنا أتحدى من كان يقتنع بهذا الرجل ليراسله. ومن تحدى إذا كم هرشي أوبيا ودناسي بأولا ما كيمني بابا بنوسي وبوي بنيري هو ليقول له أجبني عن هذا المثال. هذا أورده رجل مسلم عالم دين مسلم. أنا بقول لك هذا الاستهبال، هذه الحماقة يقع فيها إيش؟ هؤلاء الملاحدة. من ظلم أو دبنجيا أو نزانيا أو جوجيتيا ملحدة كان تيدا كون دوكنز يقع فيها كثيرا. وكو دوكنز أويش دبنجو إنه يلا نسمي هذا الشيء، ما عنديش تفسير أنا، ما أفهمش كيف ظهر. خليني أقول إنه جزيء ذاتي الاستنساخ. أنت صدقت؟ ما بس لا دي ان اي وكوبي دي ان اي وبابتي ايمانيه مشكله. لازم تقرا فرويد. يضحك عليك هالدوكنز، يختار عقلك. اوت فرويد قصب فرويديش ضليو وبفرويديش ضليو يتر ريتشارد دوكينج دون ان تدري هو عقله مغتال واغتال خوي كسيشي مختالو عقلي خلجي شي مختال كردي عقلك بضربه دون جوار هاش بزان شي دا جوين بتوماس اديسون دا باو كرو شي تريش عدنان ابراهيم او قصد نهشتو حرخوتان زيركن توماس اديسون سيدي كان اكبر وغد في القرن العشرين وغد هو اكبر مخترع. گەورەترین دز و جەردە لە سەدەی بیستەم کەسێکە کە گەورەترین داهێنەر بووە وەغد تۆماس ئەدیسن گەورەترین دز و جەردە بووە گەورەترین دز بووە گەورەترین جەردە بووە ترجمة حياته بالتفصيل سراق ولص كبير جدا جدا دز و جەردەیەکی زۆر زۆر گەورە بووە متخلف في علم الرياضيات وزۆر دواکەوتووە لە زانستی ماتماتیک یعنی پێغەمبەرەکەش زۆر متخەلیف بوو چکە لیان پرسی وە گوتووی ئێمە ملەتێکی نەزانی تەنانەت کاتێک دەژمێرین بە 50 محەممەدیش زۆر متخەلیف بووە دەزانی فەرمودەیەکی هەیە دەڵێ کاتێک ئێمە دەژمێرین بە 50 دەژمێرین و ئەڵڵاکەش زۆر متخەلیف بووە چکە لە ئاەتی 11 و 12 و 176 سوڕەتی النساء موضوعی میراتی نەزانیوە ماتماتیک سەرەتایی لذلك كان يبرر هذا التخلف لم يستطع أن يستوعب الرياضيات لكن كان صاحب رأس مال كبير أيها الإخوة دەڵێ بەڵام نەیدەزانی لە ماتماتیک بەڵام پارەیەکی زۆری هەبوو لە ڕێگای دز و جەردەی ويشتري الأفكار والنظريات ئەوە بوو ئەفکاری خەڵکی دەکڕیەوە نەزەریاتی خەڵکی دەکڕیەوە وينسب كل شيء إليه وە بە ناوی خۆی بڵاوی دەکردەوە 1500 داهێنان کەوا کردوێتی هی خۆی نەبوو لە خەڵک بە پارە کڕیوێتیەوە کارەبایی بۆ عەدنان ئیبراهیم داهێناوە کارەبانە بە ئێستا جەنابت نەدەتوانی لە کەناڵەکانی میدیا قسە بکەیت خۆش چاکەی تۆماس ئەدیسن نەدەیدەوە دەی غريب جدا أي شو على الأقل أكثر من 1000 اختراع ژمارەنەوە عەدنان ئیبراهیم معجزە دەکا ئێستاکە لە کاتێکدا بڕوای بە عەقڵ و لۆجیکە بوو ئێستا دەی باسی معجزە دەکا بەڕێزە فكنت في زيارة إلى إخواني طارق المصري وباسل دەڵێ سەردانی دوو برادرم کرد تارقی مصری و باسلە باسمە چییە؟ الزاوي في بلغراد لە بەلگراد دەڵێ سەردانم کردن دوو برای موسڵمان لە بەلگراد چوون بۆ لایە ما
بيقرأهم بالقريب يعني. فالمهم استقبلوني وجلسنا قليلا. دەڵێ ئەلمهیم کاتێک چوومە ماڵەکەیان پێشوازیان لێ کردم و تۆزێک دانیشتم لەگەڵیان في المطبخ ثم دخلت الغرفة لە مطبەخ دانیشتن اینجا چوون بۆ ئەو غورفەیە کە تێیدا بخەوم بزانین موعجیزەکە چی کردو عەدنان ئیبراهیم. كي أخرج للنوم فمددت يدي مباشرة دخلت هكذا يدي الشمال وجدت إبريز زي الكهرباء دەڵێ دەستم ئاوا درێژ کرد ببوورە دەڵێ کاتێک چوومە ژوورەکە تاریک بوو ها دەستی چەپم بە دیوار درێژ کرد پلاچی کارەبان بینی دامگرت پلاچی کارەبا بزانین چی ڕوویداوە ئێستاکە موعجیزە عەدنان ئیبراهیم. تحته ولع الضوء هما كان معي طبعا خلفي دەڵێ دوو برادەکەم هەوا لە پشتم خەوت بووم لە پشتم بوو يكبرون سمعتم هذا مني أكثر دەڵێ یەکسەر دەستیان کرد و برادەکەم بە تەکبیر الله ئەکبەر الله أكبر الله أكبر ماذا إيش في؟ گوتم چییە بۆچی تەکبیر دەکەن و الله ئەکبەر دەکەن چی بووە؟ مستحيل أضاء الضوء گوتیان مستحیل کارەبا پێ بوو گلۆب پێ بوو. غريب فطبعا لابد أن يضيء أنا أشعلت الضوء. گوتی پێم گوتن من دەستم بە پلاکەیدا و پێ بوو. يا شيخ يا شيخ مالي يا جماعة. گوتیان نا یا شێخمان ئەی عەدنان ئەی شێخەکەمان نا بزان چی بووە. رفع الإبريز ما في شيء. دەستم دووبارە پلاکەم هەڵ کردەوە کەوا بکوژێتەوە گلۆب نەما. هذه هكذا شغلة مخلوطة منظر فقط. دەڵێ ئەو شوێنەی پلاکەی کە من دەستم لێیدا بەڕێزان دەڵێت تەنها بۆ منزەر بوو شوێنەکەی کارەبا نەبوو جاروێ هەوا شوێنەکە دەیانوێت قەپات بکەن بە شوێنی هین ئەوها لەسەری دابنێن تەنها بۆ منزەر بوو هیچ پەیوەندی بە پێکردن نەبوو پێکردنی کارەبا بەڵام عەدنان ئیبراهیم موعجزەی کردی و کارەبا پێ بووە. ولا وراها أي شيء فقط لكي تغلق دائرة محور من غير أي شيء. قال الإبريز هنا على الجهة الأخرى على اليمين. گوتیان وەرە ئەوەتە پلاکە لێرەیە بەڵام ئەتو دەست لەو شتەیدا هیچ پەیوەندی بە کارەبانێک کچی کارەبا پێ بوو. بزانین وەڵامی عەدنان چی بووە ئەو ئەدیسۆنت ڕەزیل کرد بزانین لێکدانەوە چی بووە. ما العجب في ذلك؟ قالوا كيف العجب؟ قلت لهم ما العجب؟ گوتم نا عەجەب لەوە دانیە پلاچیش نەبی مادام پێ بوو عەجەب لەوە دانیە. أنتم تظنون أنه فعلا هي الإبريز هذا والكهرباء هو الذي يضيء؟ گوتی پێم گوتن هەر بە فعلی پێتان وایە لە ڕێگای پلاچێک کارەبا پێدەبی کارەبا پێبوون پەیوەندی بە پلاکەوە نییە بەڵکو پەیوەندی بە قودرەتی ئیلاهی هەیە ئەگەر ئەڵڵا بێوێ پێبیتن پلاکدا بگری پێدەبی ئەگەر ئەڵڵا نەیەوێ پێبی پلاکەشدا بگری پێنابیتن و ئەگەر ئەڵڵا بێوێ پێ بکاتن تۆ دەست بە دیواری ژوەنەی گلۆپەکە پێدەبی ئەگەر ئەڵڵا نەیەوێ پێبیتن دەست بە پلاکە ژوەنێ پێنابی لێکدانەوەی عەدنان ئیبراهیم خاوەنی عەقڵ و لۆجیک فەرموو بەڕێزان جێ بگرن. كيف شيخ؟ قلت لهم لا أنتم ما عرفتم العقيدة. نانا ئێوە لە عەقیدە نازانن كل هذا يخلقه الله تبارك. ئەوە هەمووی ئەڵڵا دەیخولقێنی. في هذه اللحظة شاء الله أن يريني وأن يريكم كيف يوجد هذه الأشياء بغير ما ظن أنه سبب فيها. دەڵێ لەو لەحظەیە ئەڵڵا پێی نیشانداین ئەو موعجزەی کرد بە دەستی من بۆی پێمان نیشان بدا مەوزوعەکە پەیوەندی بە پلاکی کارەبانیە بەڵکو مەوزوعەکە مەشیئەتی ئەڵڵایە ئەگەر بێ شتێک بێنێتە بوون ئەوە دەیهێنێتە بوون. لا في كهرباء لا في إبريز لا في وصلات لا في سلوك ولا في شيء. دەڵێ کارەبا نەبی هیچیش نەبیتن تەواوی ئەنی هین دەبیتن مەوزوعەکە. عەدنان ئیبراهیم لە پیاوی عەقڵ بوو بە پیاوی خوراپە ژمارە دا. ئێستا عەدنان ئیبراهیم جێمانێ بگوتی بڕوان بە بوخاری و موسلیم نییە بەڵام ئێستاکە بڕوای پێدەبێ بەڕێزان سەیریکە ئێستا بڕوای پێدەبێ جنۆکە و فەرمودەکان هەیە لێرەدا. جماهير أهل السنة والجماعة مذهبهم أن الإنس يرى الجني. دەڵێ جەماهیری خەڵکی ئەهلی سنە و جەماعە بڕوان وایە مرۆڤ جنۆکە دەبینێ. كما قلت لكم في أحاديث صحيحة يا أخي. هەروەک پێم وتن براکانم فەرمودەی ڕاستمان هەیە فەرمودەی صحیحمان هەیە کە مرۆڤ جنۆکە دەبینێ. وقائع بالألوف للعلماء واصطلاح. دەڵێ هەزارها حاڵەتی لەو بابەتە تۆمار کراوە و ڕوویداوە و زانایان یا کەسانی دواتر دەڵێ ساحیر و جادوکەر و ئەوانە جنۆکەیان بینیوە. وحتى الفسقة والسحرة والبطالين بالألوف يا إخواني. ابن تيمية تحدث في جامع شو اسمه هذا في في مجموع الفتاوى. دڵێ ابن تيمية بازەکە لە مجموع الفتاوى پەرتووکی مجموع الفتاوى عن رجل كان في دمشق في
الشوبك في قرية عفوا الشوبك مش في دمشق في قلعة الشوبك. دەڵێ ابن تەیمیە باسی پیاوێک دەکات لە منتیقەیەک بۆ لە سووریا دیمەشق دواتر ناوی ناوچەیشتر كان دەنی يطير أمام الناس في الهواء ويصير على رأس الجبل. دەڵێ لەبەر چاوی خەڵک پیاوەکە دەفڕی بەڕێزە دەڵێ پیاوەکە لەبەر چاوی خەڵک دەفڕی ئەوها دەچوو لەسەر لوتکەی چیا دەنیشتەوە ئەی عەقڵەکەت چی لێ لەگەڵ لۆجیک الشياطين والناس يرونه في عصر درە شەیتانەکان هەڵگیان دەگرت بەرجیان دەکردەوە ابن تيمية ورجل آخر و خەڵک زۆر باسییان کردی باسی ئەو ڕووداوە كان يذهب من جبل الصالحية أيها الإخوة إلى قرى من قرى دمشق يطير في الهواء ويدخل على الناس من نوافذ بيوتهم. و هەروەها دەجێڕنەوە لە چیای ساڵحیە پیاوەکە دەفڕی بەڕێتەنەوە پیاوەکە لە چیای ساڵحیە دەفڕی لەبەر چاوی خەڵک بەسەر گوندا دەچوو و لە پەنجەرەوە لە خەڵک دەچۆ ژوورەوە پیاوەکە لە پەنجەرە دەچۆ ژوورەوە ئەوە عاقڵەکەتانە. أيام ابن تيمية يعرف هذا الرجل يتحدث عنه. وابن تيمية وبياوي ناسي وقصي لزر في موجود هذا في كل زمان. ولا همو زمانك ده هي أما الآن لو واحد فينا إيش شفناه قاعد في الهواء هيك كذا. إذا تيجي كنا قد بيعرف بينه هذا هوا دانشتيا أوها لا هوا دانشتيا وكو أدنان إبراهيم أوها لا هوا دانشتيا بزين شو دبي سوف نوجد تلا شيء دبي ونخاف منه ونفكر ده ترسين مسحور لا وده زاني السحر لك راو. وعلى فكرة كان بعض الأولياء يفعلون ذلك. وبوزان يا رجال هندق لبياو شاكا كان أو كاريان كردوا لمجو إسلام ابن تيمية قدس الله سره. ابن تيمية باسي كرديا. قال كرامات عبد القادر الجيلاني. عبد القادر الجيلاني أو كاري كردوا أو هذا هواي دانش تو برزان. كلين شوي أو فريول لهواي أو على هواي هيك لجرنا أو هذا وستايا. لبرتشاوي خلق عبد القادر الجيلاني متواترة. وأما زور دوباره بوتوا تنها يك جار نبو عبد القادر الجيلاني زور جار روي دعوتوا متواترة. عبد السلام قال متواترة. ابن تيمية كرر لماذا؟ لأن مجلس وعظ الجيلاني قدس الله سره كان يحضره على الأقل 100,000 من البشر. شو مجلسي وتاركاني كاتك عبد القادر الجيلاني وتاري ده 100,000 كز آمادة دبو 100,000 كز آمادة وتاركاني عبد القادر الجيلاني دبو فقيرة دي بفري بوي همو بيبينا نام نحقي ناقرم براستي عدنان جان كل يوم ثلاثاء 100,000 يعني هذه مش أساطير. وين كان ضل 100,000 وأوا أفسانة نية أساطير نية يقعد كما ذكر الذهب وغيره في الهواء. ده شو أوا لهوا دادنشت عبد القادر الجيلاني أوا لهوا لسر كومالجي خلق دادنش بوي همو بيبين 100,000 زورة في الهواء عبد القادر لأنه يعني بالله لهوا دادنش بالله يشوفون الناس فيطلع بوي خلق بيبين أمام الناس يطلع ويضل قاعد في الهواء ويبدأ يعظ الناس. ضل أوا لبرتشاي خلق دفري بو هوا بوي خلق بيبين الناس تبكي فكل مجلس يهود ونصارى يسلموا حالة صعبة. ضل ولا هذا مجلس يجي عبد القادر الجيلاني خلق دبن بمسلمان خلق تحمل يعني ذكر تأمين أو معجزة ذاك معجزة كي فرسيات عبد القادر الجيلاني عدنان جان پیغمبرگت پیوستی بکری بالدار بو بوی بفری یعنی تو پیمان دلی عبد القادر الجیلانی محترم تر ولا پیغمبرگت چکو پیوستی بکر نبوه استاد دمانوی عندما باسی اومان بو کی عدنان جان يعني محمد بيوشتي بكري بالدار بوا بوي بتواني بفري چکه ابي جهل ابو حكمه چه ابو جهل داوي لك قاچك برسك وقاچك يترشت قوتوينات وانم بلان عبد القادر الجيلاني فري ولا برچاي خلق وابي تريان باست كر لسر فري وبوسر لوتكيتشا لسر لوتكيتشا هاتي در لبندر خلق جورا يعني اوانا يعني معجزه كان بقوه ولا محمد سيره تفضل قال لك الخوارق لا هذا موجود لا يمكنه الا جاهل او مباهت مكذب. دڵێ ئەم معجزەیە بوونی هەیە هیچ کەسێک ئینکاری ئەوە ناکات تەنها مرۆڤێکی جاهیل نەزان بێ عەقڵ نەبێ کەچی پێشتر باسی عەقڵ و هینی بۆ دەکردین ومتواترة قدس الله سره. دەڵێتن بەردەوام ئەو حاڵەتی دووبارە کردوتەوە مۆزوعی فڕین يقعد في الهواء ويعطي الدرس تبعه. دەڵێ دەچووەوە لە هەوا دادەنیشت و دەرسی خۆی دەبووتەوە وتار. الإمام الذهبي في النبلاء وقالوا منع وإمام الذهبي لنبلاء باسي الجيلاني عن هذا
أن الذين يجلسون في آخر المجلس، شوف 100,000 بشر دڵێ ئەوانەی دواوەی دایان بینی چکە 100,000 کەس ئامادە دەبوو زمان يسمعون صوته كالذي يجلس عنده ئەجیان لە دەنجی دەبوو وەگەوەی وایە لە تەنیشتی دابنیشن من غير ميكروفونات، بلوغ الصوت بەبێ مایکرۆفۆن. من كرامات الأولياء. يقول الإمام الذهبي اقروا ترجمة الجيلاني في النبلاء ترون العجب أو تروا العجب جواب الشر اقرأوا تروا. فبقول إيه؟ بقول كان أحد الناس في آخر المجلس عنده سجادة وتحتها خيط. دڵێ لە یەکێک لە مەجلیسەکانی عەبدولقادر گەیلانی پیاوێک لەسەر بەرماڵەکەی دانیشتبوو لەژێر بەرماڵەکەی خێتێکە بوو داوێکە بوو حتى الجمهور مش لا يتنبه له، ايش كان يعمل هذا؟ بعدين فهمنا القصة. دەڵێ ئەو پیاوە خەریکی گرێ لێدان بوو لە سەرەتا نازانین بۆچی ئەو کارەی کردی ئەو پیاوە گرێی لێداوە لە داوەکەی هەر گرێ بەڵام دواتر دەزانین مەوزوع چییە. يجي يهود يسلموا والناس تفرح والله أكبر ولا دەڵێ یەهودیەکان داهاتن دەبوون بە موسڵمان و خەڵک دەیانوت الله ئەکبەر يجي نصارى يسلموا ومسيحي داهاتن دەبوون بە موسڵمان دەیانوت الله ئەکبەر شوف كرامات الرجل الصالح غريب ايش الرجل هذا؟ يسلموا كثير. سەیری کەرامەتی بکەن پیاوێکی ساڵح بووە الناس أسوا بالآلاف على أيدي الجنان. بە هەزارها کەس بوون بە موسڵمان لەسەر يعقد عقدة كلما و ئەو پیاوەش کە لە سەر بەرماڵەکەی دانیشتبوو هەر چەند کەسێک دەبوو بە موسڵمان گرێیشی دروست دەکرد دوای بۆی بژمێری چەند کەس بوو بە موسڵمان دیارە داوەکە زۆر درێژ بووە عەدنان ئیبراهیم چکە تۆ دەڵێی بە هەزارها کەس بوو بە موسڵمان سەیری کە بەڕێزان دەڵێ بە هەزارها کەس بوون بە موسڵمان هەرچەند جارێک کەسێک دەبوو بە موسڵمان ئەو پیاوە گرێیشی دروست دەکرد دیارە دەبی پەتەکەی پێی بوو بێ 5 کیلۆمەتر درێژ بوو بێ 5 کیلۆمەتر درێژ بوو بێ هەر کەسێک بوو بە موسڵمان گرێیشی لێ بدا شو تقول هزارها باش. أسلم يهودي يعقد عقدة، بده يشوف كم واحد أسلموا. بوي بزاين شن بون بإسلام. واحد نصراني يعقد عقدة، فالإمام الجنيني هو قاعد في الهواء قال له أنا أحل وأنت تعقد. إن جاء إمام عبدالقادر الجيلاني أوى لهوا قلت من حلي دكام توش جريلي ردي كابرا دور لدواء دانشتبو عجيب أو شون زاني بزاني شون زاني فهو قال مستحيل بعينيني أنا كيف شافني پیاوەکە گوتی وە چۆن منی بینی من لە دوام ئەو لە ئاسمانە چۆن دەزانی من گرێ لێت دەم ما حدا شايف تحت لە ژێرەوەش فسكت هذا قال له أنت ما يا من يجلس في آخر أنت الذي تعقد الحبل أنا عەبدولقادر گەیلانی گوت تۆ ئەو پیاوەی لە کۆتایی دانیشتی لە ژێر بەرماڵەکەت خەریکی گرێ لێدانی أقول لك كيف طلع بي كيف شافوا الشيء لا إله آمنت بالله أنا أحل وأنت تعقد ئەدلان ئیبراهیم بڕوای بەم فەرمودانە هەیە کە باسی خوڕافە دەکەن بزانین چی دەڵێ لو إنسان يجعل همه الله تبارك وتعالى يجمع بسموه الجمعية الصوفية يجمع قلبه على آخر على الله ئەگەر الله دڵی کەسێک کۆ بکاتەوە یعنی پاچی بکە کۆی بکاتەوە و ئەوانەی پێیان دەڵێن سۆفی ولا يتزيد في الحديث و لە قسەکردن زیادە ڕۆیی ناکە يكون دقيقا جدا زۆر وردە لە قسەکانی ولا يبالغ و زیادە ڕۆیی ناکە نەک لە قسەکانی کەمی دەکاتەوە نە زیادی دەکات ولا ينقص بعون الله يكشف عنه الحجاب الله غیبی پێنیشان دەدا یعنی پەردەی لە ڕووی لا دەبا ئەوەی غیبە ئەو کاتە ئەو پیاوە دەیبینێ بزانین چی بوو ئێستا وفي ناس عبد الله بن عمر في صحيح البخاري استا صحيح بخاري برزان جاب گرنگاڵ تجاری مسلمانەکان دەڵێ عەبدوڵڵای کوڕی عومەر بن خەتاب صحیح بخاری ئاماژەی پێکرێ بزانین چی ڕووی داوە وشاف بینیویەتی بە چاوی خۆی ئەوی بینیوە جاوە لە بخاری هەیە تعرف الحديث ابن عمر مرة كان ماشي قال فرأيت رجل يخرج من الأرض دەڵێ عەبدوڵڵای کوڕی عومەر بن خەتاب دەڵێ دەڕۆیشتم بینیم پیاوێک لە زەویەوە دەرچوو هاتە دەرەوە لە ناو زەویەوە هاتە دەرەوە بەڕێزان لە زەوی لە گۆڕستان دەبیتن لە نزیک گۆڕستان دەبینی لە ناو گۆڕ پیاوەک دێتە دەرەوە سەیری يلتهب نارا و پیاوەکە ئاگری تێبەر بوو ئاگر لە ناو گۆڕەکە هاتە دەرەوە ئاگری تێبەر بوو ورجلين رأيت رجل يعني يضربانه و دوو پیاوی بینی لیان دەدا مەبەستی دوو فرشتەکەیە ئەوە عەبدوڵڵای کوڕی عومەر
دوو فرشتە لێیاندا بەڕێزان موضوعەکە جێە یعنی عەبدوڵای کوڕی عومەر لە صحیح بوخاری ئاماژەی پێکردیە بەلای گۆڕستانێکدا دەڕوا دەبینی پیاوێک لەناو گۆڕ دێتە دەرەوە ڕادەکە هەموو جانی بە ئاگرا دوو پیاویش بە چەکوچ بە دوای کەوتون کە فرشتەنە دەیانوێت لێی بدەن بزانین چی دەبیت فقال يا عبد الله يا عبد الله اسقني اسقني پیاوەکە هاواری دەکرد دەیگوت ئەی عەبدوڵڵا ئەی عەبدوڵڵا بۆ نمونە ئاوم بدەنێ باشە بەڕێزان لێرەدا سیرکەن پیاوەکە بە حکمی ئەوەی دەسووتا و ئازار و ئەشکەنجە دەدرا لە ناو گۆڕدا زۆر تینوبووی هاوار دەکات لە عەبدوڵڵای کوڕی عومەر بن خەتاب ئاوم دێ ئاوم دێ بزانین چ دەکات فقال يا عبد الله لا تسقي لا تسقي فضرباه قال فايه دوو فرشتەکە گوتیان ئەی عەبدوڵڵا ئەی عەبدوڵڵا ئاوی مەدێ ئاوی مەدێ یەکسەر بە چەکوچ لێیان داوە دوو فرشتەکە بزانین چی بوو خاب في الارض یەکسەر پیاوەکە چۆوە ژێر زەوی اتى الرسول في الوقت رسول الله رايته ابتسم قال له انت كذا فقال ذاك عدو الله ابو جهل گوتی عەبدوڵای بن عومەر بە پێغەمبەری گوت پێغەمبەری ئەڵڵا بە چاوی خۆم بینی گوتی پێغەمبەری ئەڵڵا گوتی ئەوە ئەبوو جەهل بوو لە زەوی هاتە دەرەوە ئاگری تێبەر بە دوو فرشتە بە چەقوچ بە دوای دەکەوتن لێیان دەدا کاتە کاواری گوتی ئاوم بدێ ئەو پیاوەی باسی عەقڵ و منطقی دەکرد ئێستا کە دەبینین باسی خوڕافە دەگا خۆی سەیریکەن ئەوە گاڵتە جاری موسڵمانانە وذاك عذابه الى يوم القيامه وأما ئازار و ئەشکەنجەی دەبی تاوەکو ڕۆژی قیامەت تفضل ابن عمر يقول لك انتم تحكوا خرافات صوفيه لا صحيح انه دەڵێ هەیە پێمان دەڵێتن ئێوە باسی خوڕافە دەکەن نەخێر ئەمە خوڕافە نییە ئەمە لە صحیح بوخاریدا هەیە قال يا اخي راى ذلك ابن عمر واشياء اعجب من هذا حدثت للصحابه ولا وشتی زۆر لەمە سەیر و سەمەرتر ڕوویداوە لە ناو یاوەرەکان بابی بابم العارفين والصالحين من التابعين وغيرهم كثير جدا جدا ناژمارە دەڵە خۆی جنۆکەیە عەدنان ئیبراهیم جنۆکەی هەیە و جنۆکە بەکاردێنی بەڕێزان سەیریکەن جنۆکەی هەیە و جنۆکە بەکاردێنی سەیریکەن انا احيانا كنت انجح الحمد لله واجيب علامات كويسه بالإيحاء لانه زي ما قلت لكم ما كنتش اقدر دەڵێ جارەوە بوو لە ئیمتحان دەرەچووم و دەرەجەی زۆر باشم دەینا دەڵێ جارێکیان هەندێک جار نەخۆش دەکەوتم لە ڕۆژگارەکانی ئیمتحانات تووشی نەخۆشی دەبووم دەڵێ جارێکیان نەخۆش بووم قال ايام امتحانات تصير لي مره صبري مرض شديد جدا جدا وما قدرتش ادرس ولازم اجيب صفر دەڵێ نەمتوانی بخوێنم زۆر زۆر نەخۆشم نەمتوانی بخوێنم لەبەرەوە من دڵنیابووم کەوا سفر دێنم بامتياز على حاجه صفر ولا فهم حاجه و هیچ تێ نەگەیشتم ئێستا نازم نەخۆش بوو یا تێن دەگەیشت وەلحاصل مشکلە نییە دەڵێ بەڵام دڵم خۆش بوو بێمنەت بووم و ئیمتحانەکەمان لە ڕیاضیات بوو لە بیرکاری و هیچ تێن دەگەیشتم وە لە هیچ سوالەکانم نەدەزانی رحت والله فعلا كانت امتحان رياضيات ولا فاهم ولا سؤال اقسم بالله هیچ پرسیار تێن دەگەیشتم اصحابي طلعوا في عارفين المريض يقولوا هم حاملين و هاوڕەکانم من نەخۆش بووم منیان هەڵگرت و منیان برد بۆ قاعەی ئیمتحانات دانا گوتیان دەبی ئیمتحانەکە هێر بکەیت و هیچ پەرتوکم نەکردبووە ولا فتح الكتاب وطول السنه فيش دراسه طبعا بە درێژایی ساڵ هیچ نەمخوێند وەرە خەریکی پەرتوچی خارج ئەشۆ تۆ کاگەجیان مارتن لۆتە کینگی دەبی پەرتوچی دنیا بخوێنیتەوە پەرتوچی منهەجی نەدەخوێندەوە بەڵام پەرتوچی خارجی دەخوێندەوە في كتب خارجيه فصاحبي هذا كما قال لي كيف قلت له بعض ولا ننجح دەڵێ برادەکەم گوتیەوە چۆن دەبیتن یعنی من پێم ناگوتی نانا خەمت نەبێ هیچم نەخوێندی و هیچ تێناگەم بەڵام دەرەچین ناجێت بزانین چۆن ناجێت دەبی انجح يا اخي هذا الايحاء هاو گوتی من ئیحاء واتە وەکو بروسکەدان یا کۆنتڕۆڵکردنی کەسێکی بەرامبەر وەکو تەنوین مۆغناڵتیزی ئیحاء وەکو وەحی کەوا تەئسیر لە کەسێکی تر بکەی بزانە ئێستا تەئسیر لە مراقیبەکەی ئیمتحان دەگاتن مراقیبەکەی ئیمتحان بەکاردێنی مامۆستای مراقیب کە بچی وەڵامی بۆ بێنی لە خوێندکارەکانی تر وە بۆ عەدنان بنووسێتەوە ئەوە لە دەفتەری عەدنان سەیریکەن بەڕێزان على المراقب بدي اسيطر على مين؟ دەمەوێت کۆنتڕۆلی چێ بکەم کۆنتڕۆلی چاودێر بکەم لە هۆڵی ئیمتحانات المراقب هذا المراقب غزل عن المعسكرات
وطبعا بيرحموناش هذول غزاز واحنا ئەوە باسی فەڵەستینەکە ئەو کات لە فەڵەستین بووە ما لناش علاقه بهم يعني مش مدرسين هم دەڵێ ئەگەر هاتو قۆپیەمان بکرد بایەتەوە و زەربێکی سۆریان بەسەردا دەینا قۆپیە و ڕاست بدەبن بزانین تا چ دەکات كلها بخطك احمر ترسم السنه كلها فيش وكثير كانوا يرسموا زي فيش راح عندهم فخلص انا وهي ولا اختي بيضاء خلص نترك گوتم تەواو ئەگەر وابی من وەرەقەی سپی دەدەم و با ڕاست بم چ بکەم كان ندخل في العالم الاخر ركزت عليه عند دەڵێ تەواو تەرکیزم کرد لەسەر مراقیبە تەرکیزی کرد بە چاوی عەدنان ئیبراهیم ئەوە مامۆستای ئەوها تەرکیز دەکا ئەی جنۆکە هیچ جنۆکەی موسڵمان هەیە لەم قاعەیە فریامان کەون ئێمە موسڵمانین مراقیبەکە کۆنتڕۆڵ بکەن سەیریکە سەیری ئەو گاڵتە جاری بکەن انا بوجهها بدك تيجي بقول بدك تيجي هنا پێم گوت دەڵێ ئەوە بوو کۆنتڕۆڵم کرد مراقیبەکەم کۆنتڕۆڵ کرد مامۆستای مراقیب گوتم دەمەوێ بیت بۆ لای من کۆنتڕۆڵی کرد دەڵێ پێم گوتم دەمەوێ بیت بۆ لای من هێشتا دێ سەیری بدك تجيب لي هذه الاسئله محلوله گوتی کاتێک هات بۆ لای من یەکسەر هات گوتی پێم گوت ئەو پرسیارانە دەبینی دەمەوێت بۆم وەڵامی هەر هەمووی بدەیتەوە ئەو پرسیارانە دەبینی دەمەوێت دەبی وەڵامی هەر هەمووی بدەیتەوە بزانین چ دەبی دواتر كلها يلا كلها هەر هەموو يلا وخلص بالفعل بغيب عن الحول يعني بضلني مركز عليه وعادي بسهوله دەڵێ من تەرکیزم لەسەری کرد تەواو کۆنتڕۆڵم کرد تەواو یعنی بە ئاسانی کۆنتڕۆڵم کرد بزانم چی دەکات بيصير بعمل العمليه هذه فيش ثواني هيك دقائق هو اجاني والله قدام زميلي هذا كمان هذا كانوا شباب دقائق دائما لما تصير ايش فيك انا قلت والله انا كنت بقدر استرجع وطبعا شوف مع غيري كيف پێی گوتم چۆن و والحاصل لەلاخیرەکەی نموت فيش رحي بالمره معي وعد معي انسان مختلف تماما دەڵێ لەگەر خوێندکارەکانی تر ئەو مراقیبە زۆر تند بوو وەکو نەمرود وابوو لەگەڵ من زۆر بەسیط بوو کۆنتڕۆڵم کرد بوو یعنی ببوو شبەیک لەبەیک عەبدوکە بەینە یەدەیک ئەها ببوو بە کۆیلەم وەک بڵێ مراقیبەکە بەس لەگەر وانتی زۆر بوو ڕێگای نەدا کەس سەیری کەس بکە مسكين مش عارف يصبر وخضع لي حاله دڵتەوە بۆ ملکەج بوو اوحيته انا طيب كيف اوحيته هاي القصه الان نفس الشيء دخلنا في الروح الان مش ملوش علاقه لا بالكلام لا بالنظرات هو شايفني هو دڵتەنا ڕێگای مەسائلی ڕۆحی تەئسیرم لێ کردو هو ماشي اكثر شيء بوحي له بكون بعطينا ظهره دڵتەنا کاتێک پشتی لێم دەکرد تاوا کۆنتڕۆڵم کردبوو ضغط عليه وبقول لي كذا فالمهم راح مسكين صار يروح ويشوف مين بيكتبوا كويس وخط حلو معنا فعلا شاطرين دەڵێ چوو بینی چێ بە خەتێکی جوان وەڵامی نووسیوە لە خوێندکارەکانی تر وەڵامەکەی بۆ دەهێنام و پێدەوتم من دەمنووسیەوە السؤال هذا وهم مش فاهمين يكتبوا ضلوا ماشي وراح جاي يرمي لي اياه ولا حدا شاف و هیچ کەسێکی نەیبینیەوە كل واجب علينا كامل احسن و باشترین دەرەجەم هێنا خلنا ايش امتحان قبول للطب في يوغوسلافيا ئێستا دواتر چوین بۆ ئیمتحانی داخیلبوون بۆ کۆلیژی پزیشکی لە یوگۆزلافیا کە دواتر تەواو ناکە بەڵام ئەو ئیمتحانەکەی بزان چی دەکات طبعا في ناس تقبل في ناس ترفض لانه امتحانوه خەڵکی ڕەفز دەکرێتەوە خەڵکی قبول دەکرێت چونکە ئیمتحانەکە قورسە و فیزیا و کیمیا و بایۆلۆجی و زمانە و زمانی خۆیان فيزياء كيمياء وبيولوجي واللغه طبعا السربيه سربی زمانی سربی کروات الطلبه كانوا خايفين وكذا المهم بعضهم عرف لي قالوا يا شيخ انا قلت لهم ولا يهمكم عاوزين دەڵێ هەموو خوێندکارەکان دەترسای من پێم وتن خەمتان نەبێ هەموومان دەرەچین گوتیان چۆن گوتم دەبینن بزان چی كلكم حتنجحوا هەمووتان دەرەچین كيف قلت هتشوفوا الان دخلنا طبعا هو صاله كبيره يمكن ربع هذا المسجد طبعا فيها يمكن 50 طالب دەڵێ چوین لە هۆڵەیەکی گەورە دانیشتین شوێنی ئیمتحانات تقریبا چارێکی ئەو مزگەوتەی خەڵکی لێبوو تقریبا 50 خوێندکار وار یەکمان لە ویتریان دوور بوو واحد بعيد عن الثاني وجاءت سيدة هيك عجوز شمطاء ژنێکی پیری قۆتڕ هات وەکو چاودێر لەسەرمان سکرتێرە بوو كانت هي وصعبه طبعا زۆر قڕز بوو زۆر تند و تیژ بوو لە گەرمان فيش طبعا انا كتبت الدرسين كتبوا كذا ما شاء الله الثاني هذول واحد متقطع مساكين خايفين حيرزقوا تەواو من دەمنووسی و زۆرێک لە خوێندکارەکان تۆقی بوون يعيد كمان مره سنه اخرى دەیان دەیانگۆ دەگەر وابیتن بەڕاستی قورسەوە ساڵی داهاتوو دەبی دابنشینەوە قلت لهم بس نخلص احنا بعد ما نخلص بصير خير
خلصنا بيع وخلص كل كذا بسرعه، خلصنا بفضل الله عن زي كان في ناس ولا حاجه. الان لابد ان تطرد هاي، لازم تطرد. تاو قلتي لبر اوي زمان والله ما نرزاني والله ما بينبو عندي شان زيرك ولا قال ما نسيبيان قلتم تاو او بيرجنا قطرة دبي دري كم لخول يعني لي نمينتو بوي بتوانين كوبي بكين كوبي بكين لسر اواني والله ميان بي ابزاين شلون دري لك ابراهيم ولما انطرده وهي طالعه طبعا بنبدل اوراق وصلت الواحد قلتي اوقات كاتك درم كرت لي ورق كان ما دقورينو وبعدين بنطلع كم مره وبنبدل وبنرجع ونرجع كلها. هذه كانت الخطه تبعتي. او اخطمبو بعد ما خلصت ثنائي خلاص تركتها وبقيت اسلط عليها، لازم تخرج. تمام قلتم دبي كنترول بكم واوجنا دبي له لك الرابكه او مراقبه دبي له لك الرابكه. انت هنا مكروه، انت هنا دي يقول لدلي خوم دموت بدل وحي باش نكر لدلي خوي تمقول لدلي خوي نقصبك تو كسيشي ناپسندي رقمان لدبيتو اللي ركزتو خوش ناوي دبي بروي دبي بروي دبي بروي ابزاين شي لدي استاجنا تيدا محقوره. انت هنا حد يحترقي انت اللي رب مينيتو دسوتي ايه والجلاء روحيا اللي روحيه وان بدو جنت صارت ملائكه وكانه في شيء دخل فيها دليل ما كاوك دا او قصانم كرجنك الشد دستي بقي جوهات وهوار كرت وەک ئەوەی شتێک چوبی تەناویەوە جنۆکە مەبەستی جنۆکەی شتێک ئێستا بزانین چی لێەکە خبطت الطاولة صرخت وخرجت دەڵێ هاواری کردو دەرچوو لە قاعەکە خبطت الباب كذا بسطوا هذول السودانيين كانوا معنا كذا بدلوا كل شيء. دەڵێ سوودانیەکانمان لەگەڵدا بوو وەرەقەکانمان گۆڕی و وەڵامەکانمان گۆڕی و هەموو شتمان گۆڕی و لەگەڵ دەڵێ دانەی شتریان نات. طيب خلصنا كذا لازم كل واحد ترجع يورق والحين له نفس الشيء قلت لهم في واحد دەڵێ هەمان شتم کرد لەگەڵ ئەوەی دووەمیشیان چاودێری دووەم هاتەوە شێتم کرد و هاواری کرد و دەرچوو. كان اسمه ادم حمدي ادم سوداني حمدي راسك لان لازم دەڵێ ئەوی دووەمیان کاتەکاتەوە خوێندکارێکمان لەگەڵدا بوو ناوی حەمدی بوو مامەستایەکە لە پشت حەمدی ڕاوبوو چکە ئەوە منم ئەوە خوێندکارێکە ئەوە مامەستایەکە گوتم حەمدی گوتی چێ گوتم سەری خۆت نزمکەوە بۆ ئەوەی ڕووی چاودێرەکەم لێ دیاربی بۆی تەسیری لێ بکە تەنوین مغناطیزیە ئەڕزە ئێبزان چی لێ کرد لا شتێکی عجیب بوو لا إله إلا الله دەڵێ دی سەری خۆی نزم کردو فوویەکم لە دەموچاوی مامۆستایەکەی کرد گوتی فوم لێ کرد مامۆستاکە شێت بوو كردوا لقاعي درتشو أويش كله نجاح هذا هم الناجح بو أواشي كلية طب عدنان إبراهيم بيروزة جان بيروزة كلية طبت بيروزة ظلام نتواني باخوة تواوي كي أي عدنان تو فاشلي أي فاشل أي ساقتشي تالاكا يعني بالله أوان أواشيني. الشيخ عبد الشيخ سام السفر كيف يفهم؟ الروحية هنا روح هي تتسلط على روح أضعف منها. ضلي من روحي بهيز دتواني ظلمي بس روحي لا واس بالله. شفت؟ غزو نوع من الغزو. فتح داخلي فتح. غزو دقا فتح إسلامية جمارة سينزا. شوي كان شيطاني كي قش زردي بوده برزا. جنوكي كي جن كقجي زرد تاويشينا رومتي وقوله بيقر قوله أو هوري شمه چيزر والله جنوكي چه قش زردي بوده شوك ليلة دجورو سيركا أنا خرجتني مرة شك شيطان الساعة 10 الصباح دەڵێ جارێکیان جنۆکەیەکی ژن شەیتانە جنۆکەیەکی ژن کاژمێردەی بەیانی لێم هاتە ژوورەوە دەڵێ ئەو کات بۆ براکانیشم باسم کردی ئەنی ڕەفیقەکانی ئەوی لەگەڵی دابوون دەڵێ چەند جارێک هات
دەڵێ خرجت لي في شكل جميل جدا 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 دەڵێ لە شێوەی ژنێکی زۆر کچێکی زۆر جوان دەڵێ وە خەیاڵم نەدەکرد هەڵوەسم نەدەکرد چکە دەموچاوی کەسانی ترم دەبینی ئەویشم بینی في شكل جميل جدا جدا لا خيالات الوسائل كما ارى وجه الاحمر وەک چۆن مبارەک دەبینم وجه صغير ابيض دەموچاوی بچووک بوو سپی بوو چاوی شین بوو جوان بوو و مکیاجی کرد بوو وزرقاء العينين شاوي شين بو. وجميل حتى المنكور هذا عامل شو اسمه هذا المكياج الاحمر مکیاجی سووریشی لە خۆیدا بوو وە چاوی لێ دەچقاندم ئەوە دەن و قانداوی ئەوە چاو بازی لەگەڵ دەکردم حەز لێ تغمس لي بعينها سوين الله سبحان الله وتغمز لي بعينها والله العظيم سبحان الله عند راس الكرسي ابدا كما ارى اخوي المضرب دەڵێوەتە سەری بەقەت ئەتە ئاستی کورچەکەی و هەروەک چۆن کاکە مبارەک دەبینم ئەویشم ئاوا دەبینی قلت انا ما اخاف من تحت دەڵێ نەترسا گوتم باشترین شت ئەوەیە بیگرم بۆ خۆم جنۆگەی بگری شيء ساخفض عليه وبعدين ايش اداعبها دواتریش ئیتر دەستگەمەی لەگەڵ دەکەم دەیگرم گوتی دەڵێتم گوتم لی ناترسێن باشترین شت ئەوەی بیگرم دواتر دەستگەمەی لەگەڵ بکەم ئانەنگاڵتە بە عەقڵی گەنجان دەکەن ليش جيت مع النقاش ما خفت منه وقعدت اريد بهدوء عشان ايش يعني يغف اخفض عليه هيك مفاجاه هەرویستم ئاوا بەهین بێم ئیتر دەستی بەستەردا بگرم بیگرم بەڵام دەڵێتن زۆر ئەو خێراتر بوو لە من ئەو مەلعونە اسمع مني ملعون اختفت في لحظه الله لە چرکەیەکدا ون بوو مره جاءتني شيطان سبحان الله وەجارێکتر ئەو جنۆکە شەیتانە جنۆکە مینە شەیتانم بۆ هات كان عنده افتتاح منزل عشان اقرا في القران الكريم في البوسنه وهو قتل عشان صلاه الفجر السبتين دەڵێ کەوا خەریکی خوێنەوەی قورئان بووم لە بۆسنە کاتی نوێژی بەیانی هەتاوەکو دوایی جلس قمت وانا مسكت على نفسي الباب طبعا تعرف وزاك والسلام الله اكبر الكرسي تبعي هذا امامي قاعد عليه فتح وشق دەڵێ کاتێک چوون بینیم لەسەر کورسیەکەم چی دانیشت بوو کچێکی قژ زەرد وەڵڵا بە قژی خۆی بە دوو قاچی خۆی وەجلی لەبەردا بوو اقرا والله عادته ما فتاه مش عارفه رجليها وبلابسه لكن معطيني ظهرها مليح دەڵێ بەڵام پشتی لە من بوو زۆر جوان بوو شفت وجهها دەڵێ دەمچان نەبینی اشقر زي الذهب ئەشقەر بوو وەکو ئاڵتون وا بوو قژی قلت لها عدنان تكون تحلم انت گوتم ئەی عەدنان ڕەنگ بێتەوە خەون ببینێ بەڵام دەڵێت نا خەون نەبوو خەیاڵ نەبوو والله فرقت عيني وتكون بتتخيل يكون هاي خيال شيء عجيب ما في كما ارى انسان امامي قلت لا اله الا الله اروح ازق اتكلم معها اشوفها خفت بصراحه دەڵێ گوتم دەچم قسەی لەگەڵ دەکەم بەڵام ترسام ئەو جاریان ترسام هذيك مره خفت لا كبيره هذه وجه صغير هذه كبيره دەڵێ ئەویان گەورە بوو چووک نەبوو وەکو ئەوەی هذا یەکەم كان فجعلت اتلو ايه الكرسي اختفت تبخرت كما يظهر البخار والله دەڵێ ئاەتل کورسیم خوێندەوە یەکسەر ون بوو هەروەک چۆن شتێک بە هەڵم دەبی الصوره غامت ثم اختفت بالكامل قمت توضأت وصليت الحمد لله تعالى جنۆکەی موسڵمان سەردانی عەدنان ئیبراهیم دەکەن بەڕێزان جنۆکەی موسڵمان سەردانی دەکەن ئەو جارە مره جاءني اخواني حبيتهم والله هذول فعلا حبيتهم جاءني جماعه من اخواني من الجن دەڵێ جارێکیان کۆمەڵێک لە برایانی جنۆکەی موسڵمان سەردانیان کردم کۆمەڵێک جەماعە من ئیخوانی منە الجن المسلمین کۆمەڵێک لە برایانی جنۆکەی موسڵمان سەردانیان کردم دەڵێ ئەو کات براکەم لەگەڵمدا بوو لە ژوور اخي معي في الحجره اخ مصري فاضل والله يتقبل برایەکی مصری بوو لەگەڵم بوو وە لە خواترس دەڵێ ئەو مصریە چوو دەستنوێژ بشوە و من چاوەڕێم دەکرد چونکە من پێش ئەو دەستنوێژم شۆری بوو و دانیشت بووم نوێژی سنەتم دەکرد ذهب يتوضا وانا انتظره يعني توضأت قبله وجلست سلست وجلست وهو ذهب يتوضا فجاءوني اسمعهم ولا اراهم دەڵێ هاتن بۆلام نەجۆم لە دەنجیان بوو نەدەم بینین دەیان گوت بزانین بەڵام قسەیان لەگەڵ عەدنان دەکرد
دەڵێ ئەو جارە نەدەم بینین فەجاؤونی ئەسمەنا دەڵێن هاتن بۆلام گوێم لە دەنجیان دەبوو بەڵام نەم دەبینین بزانم چییە دەڵێ بە ئەوە بەدەنج ئەی برا عەدنان ئەی برا عەدنان دەی ئەوە بانجیان دەکردم والله يا اخوان هكذا يا اخي ادعو الله لك قلت لهم خلاص ايام كثير كنت اشوفهم كذا ما كنت عادي كاني انا بشر ما اخاف ولا بەڵام دەڵێ ئەو جارە ئێستا دەڵێت نا ئەوانم بینی وەک ئەوەی مرۆڤ وابوون یان ئۆی برا عەدنان ولا اي شيء لیان نەدەترسم يا اخي انا فكروني ايش ما سمعتش دەڵێ پێیان گوتم ئەی برا عەدنان سێ جار دوعامان بۆ بکە دوعامان بۆ بکە لای ئەڵڵا يا اخي انا ادعو الله انا دەڵێ منیش پێم گوتم ئینشاءالله مرات انا اقول لهم ان شاء الله دەڵێ ئەوە بوو دڵیان خۆش بوو ڕۆیشتن دووە ئەوی ڕقی لە ئال بەیت بیتەوە ئەوی ڕقی لە موحەممەد و عەلی و مناڵەکانی عەلی بێتەوە ئەگەر ژن بێ سووری مانگانە خوێنی سووری مانگانە لە قینجی دێتە دەرەوە ئەوە عەدنان ئیبراهیم سەیدیکەن جێ بگرە ئەوە دوا ڤیدیۆیەکەوە ابن عباس باز دەکا هذا نبأ السلقلقية سەلەقلەقیە بزانین چێ دواتر پێمان دەڵێ سەلەقلەقیە مانای چییە رضي الله عنهما أن امرأة أتت أبا الحسن عليه السلام فقط دەڵێ ژنێک هات بۆ لای ئەبا حەسەن واتە لای عەلی بن ئەبی تاڵب قالت له إني لأبغضك ولا ژنەکە بە عەلی گوتی من ڕقم لە تۆ دەبێتەوە أحبك و تۆم خۆش ناوێت هكذا لعل عليا قتل أباها أو جد دەڵێ ڕەنگ بێ عەلی باوکی کوشت بێ برای کوشت بێ کەسێکی کوشت بێ لەبەر ئەوە من الظلمة الذين تصدوا له وحاربوه مبطلين دەڵێ ڕەنگ بێ برا و باوکو و ئەو کەسێکەوە عەلی کوشت بێتی لەو کەسانە بوون کەوا زوڵمکار بوون کە عەلی ئەوانی کوشت بێ علي تقريبا باتفاق كل أهل الحق في هذه الأمة دەڵێ عەلی بە ئیتفاقی هەموو زانایانی ئومەتی ئیسلام مصيب في كل حروبه لە هەموو شەڕی خەڵکی کوشتووە في الجمل وصفين والنهروان لە شەڕی جەمەل نەهڕین و صفوان صفين عند معظم علماء الأمة على الإطلاق لا يخالف في هذا إلا منكود مدعوس دەڵێ هەموو زاناکانی ملت لەسەر ئەوە هاوڕان کە لە شەڕەکان خەڵک قالت له أنا أبغضك ولا أحبك قالها دەڵێ ژنەکە گوتی ئەی عەلی من ڕقم لە تۆ دەبێتەوە تۆم خۆش ناوێت فأنت إذا سلقلق عەلی گوتی کەواتە تۆ سەلەقلەقی بە ژنەکەی گوت دواتر زانین سەلەقلەق مانای چییە فأنت إذا سلقلق سەلەقلەق قالت وما السلقلق ژنەکە گوتی سەلەقلەق چییە ئەی خۆم ڕۆ قال لي رسول الله صلى الله عليه وسلم عەلی گوتی پێغەمبەری ئەڵڵا پێی گوتم أي مرة جارێکە مرة يا أبا الحسن لا يبغضك من النساء إلا السلقلق عەلی دەڵێ پێغەمبەری ئەڵڵا جارێکیان پێی وتم ئەی عەلی هیچ کەسێک ڕقی لە تۆ نابێتەوە تەنها کەسێکی سەلەقلەق نەبێ بزانین سەلەقلەق چییە فقلت يا رسول الله وما السلقلق قال التي تحيض من دەڵێ گوتم ئەی پێغەمبەری ئەڵڵا سەلەقلەق چییە گوتی پێغەمبەری ئەڵڵا گوتی ئەو کەسەیە کە خوێنی سووری مانگانە لە قوونی دەرەچێ دوبریها منحرفة الطبع والخلقة خوێنی سووری مانگانە لە پێشەوە دەرەچی بەڵام سەلەقلەق لە قوونی دێت دەرەوە ئەوی ڕقی لاهین بێتەوە ژنەک سەلەقلەق بیتن خوێنی سووری مانگانە لە قوونی دێت دەرەوە ئەڵڵا وای دروست کردیە وإلى الجو لا ينحرف عن أهل البيت لا يستشعر الانحراف فضلا عن البغض لأهل البيت إلا منحرف مطعون إما في رجولته إما في إيمانه ئەو کەسێ ڕقی لیان بیتەوە یا ناپیاوە یا کێشەیەکی لە پیاوەتی یا کێشەیەکی لە ئیمانی یا کێشەی یا ژنێکی سەلەقلەقە کە لە جیاتی ئەوەی خوێنی سووری مانگانە لە پێشەوە بێتە دەرەوە لە قوونی دێتە دەرەوە إما في طبيعتها إما في خلقه إما في شخصيته یا لە ئەخلاقی یا لە کەسایەتی لا يكون شخصا طبيعيا أنا أقسم بالله على هذا لا يبغض عليا وأهل البيت رجل أو امرأة يكون طبيعيا عشاق المجد عشاق الكمال عشاق الإيمان عشاق المعاني العالية يهيبون عشقا بأهل البيت حتى غير المسلم أيها الإخوة قالت لنا غير مسلمان هذا هو
الحسن صدق رسول الله. دڵژنەکە گوتی ئەی علی ئەی ئەبا حەسەن پێغەمبەری ئەڵڵا ڕاز دەکا من خوێنی سووری مانگانە لە قوونم دێتە دەرێ ژنەکەەوەی گوتیە أنا البعيد سلقلق. من سەلقلقم باشە بەڕێزە بینیتان چۆن گاڵتە جاروێ بیانەوێ خۆیان نیشاندن کە خاوەنی عەقڵ و منطق و پیاوی زانست و ڕەخنەگر بینیتان بوخاری و مسلم ڕەفز دەکەنەوە بەڵام دواتر خطووە کاتە خۆیان لەبیر دەکەن دەگەڕێنەوە سەر ئەسڵی خۆیان ئەوە هەر عاقڵەکەیتیان کە زۆرێک لە گەنجانی کورد لە کوردستانی خۆمان معجبن پێی بینیتان 15 ڤیدیۆ بوو کەوا چۆن ئەوانە منافقن چۆن گەنجان لە خشتە دەبن وە گاڵتە بە گەنجان دەکەن و بڕوایان بە هەمان خوڕافە هەیە لەبەرەوە ئەوانە ئیسلام کاکەجان ئیسلام ناتوانێت نوێکاری بهێنێتە ئاراوە بەبێ ئەو چیرۆکە خوڕافیانە ئیسلام هیچ تێدا نامینێ چکە قورئانەکەیان خوڕافیە بۆ نمونە تۆ بڕۆ سەیری چیرۆکی ئازیزان سەیری چیرۆکی سولێمان بکەن لە تەورات خوڕافەی تێدا نییە باسی با و فەرش و نازانم ئەو شتە قۆڕانە ناکە بەڵام کابرایەکی مێباز بووە 700 ژنی هەبووە باسی ئەوە ناکە بەڵقیسی بۆ هاتووە جنۆکە و عەفریت چوونە هیناویانەوە باسی هودود ناکە چۆن نامەی بۆ بردیە نەخێر ئەسڵ و ئەساسی نییە قسەی قۆڕە باشە ڕۆن سەیرکەن ویا کاتە کاتیە بەسەر شوشەدا ڕۆیشتیە و قاچی خۆی بینی و بینیویەتی و گوتویەوە ئاو گوتوینە ئەوە ئەسڵ و ئەساسی نییە بە پێچەوانەوە کاتێک ئەوەی پێ دەڵێت بەڵقیس دێ سلەیمان واینی پێشکەش دەکات لە ناو شتێکی شوشە گڵاسێک کە ئەو ژنە ئاشنایەتی نەبوو بە شوشە گوتی ئەمە چییە؟ گوتی ئەوە بە ناویدا دەتوانی بیبینی باشە گوتی ئەمە لە لمە بە ناو لمدا دەتوانی بیبینی ژنەکە دەڵێتن من بە ناو لمدا هاتووم بەڵام چۆن دەکرێت بە ناو لمدا ببینی دەڵێ هان سەیری ئەمە بکە شەرابەکەی داتی دەڵێ بەڵێ وایە محەممەد گڵاسی خواردنەوەی شەرابی لێبوو بەچی زەویەک هەمووی لەسەر بنەمای قسەی قۆڕ و لەسەر بنەمای خوراافە و هەتاوە کودوایی باش کابراایکی ئەو پڕمێ بازیش بووە باش 700 ژن هەر بە جێرەی تەورات لەگەڵ 700 ژن خەوتیە باش ئەبڕۆدەی باشە بابەت لەسەر مەلاکرێکار و تەلەڤیزیۆنی NRT قسەمان کرد لەسەرەتا بەڵام دواتر هینام کەوا چۆن هەرهەمیان گەنجان دەگەوجێنن جا چ مەلاکرێکاربی چ ئەوانەی باسی تەزدیدی خیتابی دینی بکەن هەر هەمیان یەک بابەتن هەر هەمیان یەک شتی قۆڕن هیچ جیاوازیان نییە من لە جیاتی ئەو موسڵمانانە بن کە لە جیاتی ئەوی بنجێن پشتیوان عەبدوڵڵا بدەن کوڕم بڕۆن جیهاد بکەن باشە بڕۆن جیهاد بکەن بڕۆ بزانام قوونتان بەرگەی جیهاد دەگرێت مەگەر جیهادی دووبر بکەن تەنها ئەوەتان بۆ ماوەتەوە تەنها ئەگەر بتوان چەند جیهادی دووبر بکەن باشە تەنها ئەگەر بتوان جیهادی دووبر بکەن کڕم ژیانی گەریلایی ئەو چەکەی کەوا خاتونەکانی ڕۆژهەڵات ڕۆژ ئاوا ببورن و هەروەها پەکەکە هەڵیان گرتووە بە ئێوە ناکرێت باشە بە ئێوە ناکرێت ئێوە مرۆڤێک کۆمەڵێک مرۆڤی منافقن لە کوردستانی عێراق دانیشتون تەمبەڵ تەوەزەل بەرگری لە ئیسلام دەکەن لەوەگەر ئەوە هیچ لە ئیسلام بزانن هەمووتان منافقن فرتان بەسەر ئیسلامەوە نییە هەمووتان خەریکی ژیانی خۆتانن ڕۆژانە خەریکی زیناکردن و قسەی قۆڕ و پرۆپوچن تاو ئێستا کاک بارزان فەرموو ئازیزم کاک دکتۆر سڵاو هەربژیت کاکە برا پێشۆکەت زۆر سپاس دەکەم بۆ سەرخۆشەکەت سواسی پێزانین هەربژیت کاکە برا من دەمویست بڕاچەکەی پەیوەندیت پێوە بکەم تەنانەت لە گروپ چاتیش قسەم کرد کەس ژمارە تەلەفۆنتی نەبوو دەمویست پەیوەندیت پێوە بکەم بەڵام نمتوانی کاکە بەشداری خەمتم زۆرشم پێ ناخۆش بۆ ڕۆژانە
دەمگوت ئێستا کە ڕەنگ بێگازاندە و گلەیش بکاتم بەڵام من نەژمارە تەلەفۆنم هەیە نە هیچ نازم چۆن پەیوەندی پێ بکەم ڕاستەوە باس دەکەم کاکە دکتۆر تەمەند درێژی بۆم لا بەجێڵابێ بەنسبەت باوەتەکە و مەلاکرێکە کە ئەڵەن مەلاکرەکە لە وتاری لای خۆمانەوانەی کوردستان ئەڵێ لە ئیسلام تێنەگەشتۆ باشە کابراایك من لە وتەیەکی خۆ بینیم 63 ساڵ تەمەنێتی ئەڵێ من لە 89 ساڵی فقه و شریعەی ئیسلامی خوێنم کابرا شارەزای لە دینە کاک دکتۆر من ناتوانم ئێستا من ناتوانم منافەسەیەکم لەگەڵ دکتۆر لەگەڵ عفو لەگەڵ مەلا کرێکارێکە بڵێم تۆ شارەزانی کابرا شارەزای واز لەوێش بێنە بڵێن عەرەبی نازانێ زۆر مەلا و مەلای عەرەبە کە خوان عەرەبن ئەگەر مەلاشی نەبێت کە مەلا بۆ کوردەکان باسەکە و ڕوونکردنەوەی قورئانە داخوان عەرەبن لە قورئانەکە تی ئەگەن باسی ئەحمەد قەبانچی بکەین وتیانەوە شیعە بەڵێ باشە ئەی عەدنان العرور سووریە و سونەیە ئەڵێ وێژ داعشە ئەی داعش چییە؟ داعش کێیە؟ ئێوە عەدنان ئیبراهیمیش دەی ئەوە ئێستا نیشانماندا ئەوە عەدنان ئیبراهیم ئەوە لەولاوە یەکیشتان هەیە دەی کوردستانی خۆمانەوەی دکتۆر کوردستان مشکلت چییە؟ کوردە مەلاکانی خۆیان دانی پیانەنە ئەزانن کە داعش ئیسلامی ڕاستی ینی پیان ناکرێت تا سەد دەردی خۆتان تا کەس تەکفیری کرد ئەوە پرسیارە ئەنجا برادران زۆر ئەڵێن ئاگام لێ لە کۆمنتەکانە ئەگەر تۆ داگواڵکی ئیسلام نەبووە تۆ کافرە بووی هینە دوو لە ڕووجرانە زۆر دەرەچووی باشە کە ئەو پرسیارە یەتە پێشەوە هەر ئەسڵەن ئەو پرسیارە حەقە نەیکە نەزانین بۆ چکە کە عەبدوڵای کوڕ باوکی پیامبەر کە ئامینەی بۆ هینێنە بۆ عەبدوڵای هێنا بڵێ عەبدولمەطەلیب باوکی عەبدوڵا عەفوو کە ئامینەی بندوهەبی بۆ بڵێ کە هێنای بۆی مەوسوعەکە چی بوو لەو کاتەشە عەبدولمەطەلیب حەزی لە هالە کرد کە هالە خوشکی ئامینە بوو لە هالە ئامۆزای ئامینە بوو لە یەک شەوە گواستنەوەیان کردەوە بوو کە عەبدوڵا چوو بەرەو شام لە یەک شەوە بڵێن گواستیانە سەرجیان لەگەڵاکردن عەبدوڵا چوو بۆ شام لە ڕێگا مرد کاتەوە ویستی بێتەوە کە حەمزە ژەکاتە مامی پەیامبەر وە کاتە ئامۆزاشی باشە بۆ لەو کاتا 4 ساڵە فەرقە خەڵکەکە پرسیارەکە 4 ساڵەکە ئەوەی بەرزان ئازیزم کاک بەرزان بەڵێ لەسەر ئەلات والعوزا والمەنات مارەیان کردن کە بت بوو و ئاینێکی ئاسمانی لە دورگەی عەرەبی نەبوو خۆ بە ئێعترافی محەممەد کە باپیرەی باوکی بتپەرست بوون و جێگان ناوەندی دۆزەخە و مەسیحی نەبوون تاوەکو بڵێ لەسەر ئاینی مەسیحی مارەکران لەسەر بتپەرستن مارەکران من چزانم باشە فەرقی چییە لە نێوان بتپەرستی لەگەڵ کەسێک کەوا لەسەر هیچ ئاینێکی ئاسمانی بۆ نمونە هاوسەر گیری ناکەم من نازانم واتە محەممەد زۆڵە محەممەد زۆڵ بووە بە جۆرەی ئەو قسەی کەوا خۆیان دەیکەن حەق و پرسیارت نەگەن زای بۆ چکا پێش محەممەد ئیسلام کۆ هەبوو ئەوان ئەوە تا ڕۆژانەی بینین کۆمنتشتەکان مسیح نازانم هەر شەو لەگەڵ کەس نازانە باوکی بەڵام ڕاستە کاکە بەڵام ئاینی سەردەم هەبوو ئاینی مەسیحی هەبوو لەگەڵەوەش باوکی محەممەد مەسیحی نەبوو واتە زۆڵ بوو واتە لەسەر دەستورێکی ئاسمانی شەریعەتێکی ئاسمانی ئامینی نەکرد واتە محەممەد زۆڵە وەیان بە هەمان پێوانە بڵێ پێم خۆشەوەکێت باسی و مۆزوعانەکە بۆمان ڕوون کاتو بزانیاوان چۆن یەکیان مارە کرد بەڕاستی ئەگەر تۆ مەسیح و یەهود پێش طبعاً پێشوان بووە کە سوبی پێشەرم یان چونکە یەکشت هەیە با پێت بڵێم یەکشت هەیە قورئان دەڵێتن ئەگەر هات و کەسێک پێش ئیسلام لەسەر ئاینی پێشووتر مردبێت ئەوە جێگای بەهەشتە باشە چکە ئاینی ئیسلام نهات بوو بڵێ باشە بەڵام محەممەد دەڵێ باوکم لە ناو دۆزەخە پیاوەک دێ پرسیاری لێ دەکات دەڵێ پێغەمبەری ئەڵڵا باوکم لەکوێیە دەڵێ باوک لە ناو دۆزەخ پیاوەکە دەڕوا دەڵێ وەرە دەڵێ ئەبی و ئەبووکە في جهنم في النار دڵێ باوکم باوک لە ناو دۆزەخم دڵێ بتپەرست بووینە خۆی وەدەڵە ئەو ڕوونکردنەوە بۆ منە دووڕێکردنەوە بوو یعنی ئەگەر مەلاکرەکان لە دین تێنەگەشت بێ و ئەحمەد قەبانچی لە دین تێنەگەشت بێ و نازانم ئەو کوڕەژێ غەیتە تەمیمی کە خۆی عەرەبە سونەشە چکە تەمیمی شیعە و سونەیان هەیە ئەوڵە داعش بەڵێ ئیسلامە لێ عەدنان عەرور وەڵێ یعنی بەڕاستیەوان هیچ شارەزانی تۆ شارەزای کوردێکی بەڕاستی نابێت شتیوە ئەنجا یەک دینیشمێ بۆ ئەو خانمەوە زەم شوشوخان بوو باسی قسەی کردەوەی ئەنارتەکە کە زمانی عەرەبی تیاکا کە من لە هینەکە ژیان لە کۆمەڵگەکە مەجبور زمانی عەرەبی بەسەرمانە زاڵ بۆ ئێستا منیش زۆربەی قسەکانم لەوانەیە زمانی عەرەبی تیابێت زۆربەی کەس ئێستاش نازانین بڵێن بۆ نمونە ئەڵێ بزەبت ناتوانین بڵێن دەقا و دەق ئەڵێ بزەبت تاو بەڵێ ئەتر با کاتە زۆر نەنگ دکتۆر جان دەست خۆشی لێ یەکەم و سپاس دەکەم و چای هەڵڕێم ماچەکەم زۆر سپاس هەربژی لەگەڵای خۆتدا بخەیتەوە سپاس دەکەم
هەر بژیت باشە چاوەکەم سەرچاو کاکە برا هەر بژیت چۆن داخرێت ئەگەر دابگری ئەوە شاشەکەی دابگری یەکسەر سێ گۆشەیەکە زەربێکە ئەوە دەتوانی دای بگری ئەگەر ئەو کامیرەی کەوالەی قسەی دەکەی ئێستاکە دایبگرە پەنجەی لێ بدە لە بەشێکی زەربێک هەیە بە دیار دەکەوێت یەکسەر دەست لە زەربەکەی دابنێ لە گۆشەی سەرەوەی دەستە ڕاستە یا دەستە چەپە هەر نەبوو یەک دەق کاکە برا یەک دەق عجیب غەریب چی بووە خوا منیش ئەوم لێ تێک چوو بینیە منیش لێم تێک چوو ئەوە تەواو دەرچوو بەڕێزان دەنجی من دێ یان نا کاک واران باوەڕ بگرین فەرم زۆر سپاس عەدنان ئیبراهیم خۆی ئەتراف دەکات دەڵێ ئیسلام لە پاشەکشدایە تەنزف مسلمانی اسم القوتادە فلۆفیسۆلەکانی دنیا فلعونەکانی دنیا هەموو بوون بە مسلمان چیتریش ئەی نابینی ئەو پەرتوگەی کەوالەی نووسراوە 100 زانا بەناوبانکە یعفور کوڕی مەسکوبیش بەڵێ ئەو پاکستانیەکە بەڵێ ئەی گوتیەتی ئەوروپا هەموو زانستەکانی لە قورئان بەڵێ ڕێک وایە نا بەڵێ ڕێک وایە بالضبط بەڵێ یعفور کوڕی مەسکوب بەڵێ حاڵم بە قوڕ نەگرتبن ئێوە هێشتا ماوە جیا بکەنەوە جیاوازی بکەن لە نێوان أعوذ بالله من الشيطان الرجيم لقل أعوذ بالشيطان من الإله الرجيم ما ثم بقر نقرت من تتاني بين مناقشة لقل بشتيوان عبد الله بكان تتاني بين مناقشة لقل بشتيوان عبد الله بكان سيرا شبه رزق ديوي قصبك سيروان صابر جیاوازی ناکەن لە نێوان بسم الله الرحمن الرحیم لەگەڵ بسم الشيطان العظيم جیاوازی ناکەن لە نێوان صدق الله العظيم صدق الشيطان العظيم ئەخر دەتانەوێ بێن یعنی سەیرە بەڕاستی دەتانەوێ بێن کاکەی کەس نەهاتووە کامیرە نەهاتووە شوشو تۆ کامیرەت نییە کەیڤان فەرموو بەڕێزم ئەوە تۆ جیاوازی ناکەی لە نێوان صدق الله العظيم لەگەڵ صدق الشيطان العظيم دەتوێت بێ ڕەخنە بگری بڵێ قسەکانت ئەسڵ و ئەساسی نییە تۆ لە خۆتەوە قسە دەکەیت دکتور جان و کاتت باش هەر بژیت کاکە برا سەرچاو ڕێست هەیە بەڕێزی ڕاستی من نەمزانی بابەتەکە لەسەر چییە هێندێکم جۆدانە تەلەڤیزیۆنی KNN چاوپێکەوتنیشی مەلاکرێکاری کردی ناوە مەلاکرێکار دەهێنی و چاوپێکەوتنی لەگەڵ دەکات تیرۆریستێکی وە کەچی ئیدعاینەوەی نوێ و گۆڕانکاریش دەکات ئێوەش گۆڕانکاریە دکتور دانێ بمانگەڕێنەوە سەر 1400 ساڵ لەوە پێش ئێوەش گۆڕانکاریە فەرقی چییە ڕاستی بێ لەسەر و بابەتەکەمانێ بە قسە بکەین ئەگەر ماگە سیر بکەین فکرەی ئیسلامی هیچ کات لە بین ناچێت گە بڵێن لە بین دەچێت
لەبەرەوەی ئێمە بینە پێشەوە آخر شت داعشە پێش داعش میساڵن ئەلقاعدەیە بووکو حرامە تاڵبانە دوایی دەی تا دەگەڕێتەوە سەر خودی محەممەد واتە فکری ئیسلامی لەبەرەوەی لە نێو مێشکدایە لە بینبرنی زۆر زەحمەتە زۆر زەحمەتە بەڵام ئەگەر بە شێوازێک لە مزگەوتەکان بێتە دەرێ و بچێتەوە ناو ماڵەکان وەکو دینێک کە دایک و باوکی من و تۆ هەیەە ئەو کات کێشەیەک بۆ کەس دروست ناکە بەڵام هەتا مەلاکرێکار و حیفیشە بۆ بڵێن مەلا چون مەلا وشەیەکی باشە وشەیەکی جوانە مەلایانی پڕ بەس ئەو پڕە لە خاڵی بەڕاستی ئەو فکرانە لە بین ناچێت تاکە ڕێگا ئەوەیە کە یاسا و عەقڵ پێشە شتانە بگرێ چون ئێمەگە سەیری مرۆڤ بۆ خۆی شتێکی تێدایە وەکو وەحشیگەری لە هەموو مرۆڤێکدا هەیە بە دووشت لای بردۆ بە دووشت کوشتن کەم بۆتەوە یەکیان بە یاسا یەکیان بە عەقڵ کاتێک کە یاسا و عەقڵ بەکاردێنین دەتوانین پێشە شتانە بگرین ئێمە بە یاسا و عەقڵ دەتوانین پێش داعش بگرین پێش کرێکار بگرین پێش نازام ناوەکانی من باش نازانم بەس هەمویان هەموو فکرە ئیسلامیانە لەبەر ئەوەی ئەگەر ڕەنگە گەر یاسا و عەقڵ نەبێت لە ئەوروپاش ئەو وەحشیگەریە هەر هەبێ نەکرد لە وڵاتی ئیسلامی بەڵام کاتێک کە ئیسلام دێنێ ئیمزای دەکا ساینینگی دەکا تەوقیعی دەکا وەڕێ دەدا ئەو وەخت دەبێتە کارەساتێکی وەکو شنگال وەکو کارەساتێک کە لەسەر کوردەکان بۆ خۆ لەسەر هەموو کوردەکان کاتی ئیسلام کارەسات ڕوویدایە بەس چونە و کات ئێمە نەبووین کامیران نەبوو ئەو شتانە نەبووە بەو شێوازە نیمانە بەس لە نووسینەکاندا هەمانە نووسینەکانیش بۆ خۆت دەزانی کات لەبەرەوەی ئیسلام حکمی کردو زۆر جار ڕێ پێ نەدراوە هەموو شتێک بەڕاستی بنووسرێ ئەو هاوڕێژ باسی زمانی کرد ڕاستی زمان شتێکە بۆ قسەکردن بۆ یەکتری ناسین ئەوە زۆر کێشە نییە ئەوە هیچ بابەتێکی مهم نییە و ئێمە ئەوەی کە ئەلان دێنن فەڵتە دەدەن خۆ بێمە فەڵتە ئەلو دەنگت بەڵێ فەرموو دەنگت گەڕایەوە ئەلو دەنگت گەڕایەوە فەرموو دەقەیەشتر بۆتەوە بۆ یەک دوو بەڕێزی تریش وەربگرم فەرموو ئازم دەنگ نییە لە چێ لەسەر پینەکەی بەدیار دەکەوێ تووشی چێشی کردوون و ناوەیە کاگواران فەرموو جارێکتر بۆتەوە کارت باش کاکی سەرچاو چۆنی کاکە برا هەواڵ چۆنە باشی نەبی ڕێزت هەیە سەبارەت بۆ بابەتەی کاکی زۆر ئەمە نەوەی نوێی داعشی ئەو فکرێک کە شاسوار خاوەنیتی بەڕاستی ئەمە خۆ یەکەم جاربێ دکات تۆرە من ناوەم کابرایە دێنێ من نازانم ئایا لەباری یاساییەوە ڕاستە شوێن نەمایە من چەند پێشنیارێکم کرد یاوەتە وەزارەتی ڕۆشنبیری دەبی ئیجرعات وەربگرێ چکە کەسێکی تیرۆریستی هێناوە وا دەوێتن شعبیەتی پێ بدە و شاسوار لە پێناو هەڵبژاردن بەکارێنەوە کێشەی خۆیەتی مشکلە نییە خاڵی دووەم ئەوەیە بۆ نمونە پشتیوانی داعشی کردیە لەگەڵەوەش داعش دەستدرێژی سێکسی کردوتە سەر 5,000 AZD خاڵی سێم ئەوەیە ئیهانە و سوکایەتی بە پێشمەرگە کردووە کە دەڵێ ژنەکانیان حەڵاڵ نین حرامن واتە ژنەکانیان لەگەڵیان بە زینا ماونەتەوە مناڵەکانیان زۆڵن لەبەرەوە دەبی ئەوانە سکاڵا پێشکەش بکەن و NRT دەبی دابخرێ بەڕاستی یا سزا بدرێ ئەوە لەلایەک و لەلایەکی شۆباری لەباری ئەخلاقی میدیاییەوە تمشای بکەیت بەڕاستی ئەمە ئەخلاق نییە کە تۆ بێ بڕۆی تیرۆریستێک بێنی کە لەسەر شاشە قسە بکە هەرچە نێمە تیرۆریستمان لە کوردستان زۆرە هەرە مەلاکرێکار جەماعەتەکەی ئێستا خاوەن حەزبن ئێستا جەماعەتەکە مەلاکرێکار کاکە عەلی باپیرت و کاکە ڕەماشتەوە خاوەن حەزبن و نیارەکردن و خاوەن دەنگ و کورسین بەڵام ئیتر مادەم لەم دوایە کە ئێمە دیاردەیەکی زەق بە ناوی داعش هات و ئەم کابرایە سەلمانی کاکە من داعشم و پشگیری کرد و
قسەکانی جەنابەت کە فەرمووت یعنی بەڕاستی نە لەباری ئەخلاقی میدیاییەوە نەک لەباری یاساییەوە ئەم شتە زۆر هەڵەیە من هیوادارم نازانم ئێستا بۆ نمونە ڕۆژێک بەڵێ ئێستا زۆرێک لە برادر قسەیان کرد سەبارە بەوەی NRT دەورەیەکی قورئان کرابەوە لە هەڵەبجە نەقلی کرەوە کەیفی خۆیەتی میدیای چی دەکات چی ناکات بەڵام ئەگەر هاتو تۆبەی تیرۆریستێک بینی لە کوردستان اعتیباری پێ بدەی وە خۆی دەستی هەیە لە تیرۆر اینجا لە میدیاکان بڵاوی کەیتەوە لە پێناو بەدێ سێنانی چەند دەنجێک ئەمە ڕاستیەکەی کارەساتە ئەوە قابلی قبول نییە. ئێستا من لە شتێکی تریش زۆر ئەوە نامێ بڕۆمنەوە سیاست بەڵام لە شتێکی تر ئەوم کە ئەم حزبەکانی بەرامبەری شاسوار کە ئێستا دەسەڵاتیشان لە دەسا کە دژی ئەویش نانە دەنگبێن نازان بۆ نانە جواب من ئەوە منی کوشتیە کاکە هەمویان موافقن لەگەڵ مەلاکرێکار تۆ پێ دوایە یەگەرتو ئیسلامی ناموافق بووی پێ دوای بوو بستنەوەی گۆڕان ناموافق بی پێ دوایە کۆمەڵ ناموافق بی هەرمیان موافقن ئەخ لە بیر نەکەی تا ئێستا کەش مەلاکرێکار پشتیوانی لە بەرنامەی گۆڕان دەکات پشتیوانی لە نەوشێرەوە مستەفا دەکرد چاک ئاگادار بە لەو مۆزوعە چاک ئاگادار بە لەو مۆزوعە بەڵێ بەڕاستی زۆر بەداخەوە یعنی نازانم چی پێ بڵێ خۆ ئەوانەی بستنەوەی گۆڕانیان بەو حاڵە برد مجموعە کەسانێکی وەکو مەلاکرێکار بوون و ئیخوانەکانی ناوبستنەوەی گۆڕان بوون تۆ پێدوا بوو چێ بوو پێدوا بوو کەسانێکی ئازادی خواز بوون بستنەوەی گۆڕانیان بەلا ڕێدابرد هەرگیز کەسانێکی وەکو مەلاکرێکار و کەسانێکی وەکو عەلی حەمە و کەسانێکی وەکو چوزانم چێوشی ئەوانە بوو بەڵێ بردنەوەی گۆڕان سەری لە خۆیشی تێکدا لەلایەکەوە چوە بەندبێژێکی هێنە کە بە هەموو یاساکانی ئیسلام ئەو بەندبێژە ئەسا حرامە گوێی لێ بگیرێت لەلایەکەوە چۆ مەلایەکی نییە کاندیدی مەلای هەیە و کاندی بزانیتەوە سەر لە شێوانە تا چه ئاستێک گەیشتە سە ئاستی علەساس ڕۆشنبیرەکان و گۆڕانخوازەکانی کۆمەڵگامان لەوەتی ماوەی پەرلەمانی کوردستان درێژ بوویتەوە عەلی حەمە ساڵح قسەیەک ناکە چونکە لە بەرژەوەندی خۆیەتی 8,300,000ەکە وەردەگرێ 8,300,000 وەردەگرێ بەڵێ بێدەنگە پێی خۆشە پێی خۆشە لەوەتی درێژ بوویتەوە نقەیەک ناکە قسەیەک ناکە بۆچی درێژکراوە نابی نوێژ درێژ بکرێتەوە نە پێی خۆشە زۆر پێی خۆش بووەوە بەڵێ باشە دوکێ گیان بەرادرانی تر وەرگرە زۆر ڕێز خۆشەویستی هەمووتان بۆ بەرادران ئێستا خۆم دایەکەم هەربژی زۆر سپاس بۆ بەشداریت بەڵێ دەستگاکانی ئەمریکاوە ئاگادارن کاکە جێن دەزانین ئەمریکا پشتیوانی لێ دەکەن و ئەوانە من دەزانم کێوشیان لە ئەوروپا بەڕێزم شوش و تۆ باوەڕ بگرین فەرموو بەڵێ مۆسادی ئیسرائیلی پێیان گوتم مەلاکرێکار ئیش دەکا بۆ ئیستخباراتی ئەمریکی وەروەها نەرویجی دەیانەوێت زۆرێک لە توندڕەوەکانی ئەوروپا لە ڕێگەی مەلاکرێکارەوە کەشف بکەن وانێک لە پیاوەکانی مەلاکرێکار بۆ پارتی ئیش دەکەن وەروە بۆ شکل شێوێ بەڵێ سڵاو لە هەمووتان دەست خۆشکەری و لەکەم بۆ بەرنامەکە بەڕاستی جوانە من خۆم دوێنێش و ئیشمە کرد و بینیمەوە بەرنامە قسەکانی لە یوتیوبە جا من بۆ دەست پێەکەم ئەڵێ لە هەموو دز و جەردەیەک وایە تۆش ئەوەیت لە هەموو زۆڵێک وایە تۆش زۆڵی بێباوکی لە زۆربەی کۆمنتەکانە بەداخەوانێ کە ئەم کەسانە زۆر نەفامن یعنی من پێم خۆش نییە و شێ بەکاربێنم بەڵام بەداخەوە ئەبێ بەکاری بێنی ئەم نەفامانە واکەن کە پێیان بڵێ بە کچکە زۆربەی کات ئەمە بە کۆمنتەکانیانە تۆ ئەگەر ئیسلام نەبووە دایک و باوکە نازانی چێ تفێک داوێن تفەکە بەرخۆیان دەکەوێت گوێ بگرە ئاخر پێغەمبەرەکەیان خۆی زۆڵ بووە باوکی نەزانراوە کێ یعنی قسەگیان بۆ خۆیانە وەلە بۆ خۆیان بەکارێنەوە لە کەرێتیتیان ئەگەر کەر نەبن ئەسڵەن باسی ئەو مۆزوع ناکەن دای دەخەن ڕاستەکەی بەڵێ ئەنجام من بەتەمای بەرنامەیەکەم یعنی یەک دەستپێکەری لایڤەکانی خۆم ئیتر نازانم لە ڕێی فەیسبووکی منەوە بێ لە پێیجەکەی تۆ بێت کە زۆر شتێکی جوان بەچاوان ناوەکەت ئەد دەکەم ئەو من بەیانی دوو بەیانی سێ بەیانی لە ماڵەوە ئیشم نیە 3 ڕۆژ لە ماڵەوە ئەو بەرنامەی بخەمە بەیانی کە ڕۆژان تر زۆر سەرقاڵ بووم دوو بەیانی
من بە چاوان هینی دەکەم ئادی دەکەم. بەڵێ من بە تەمام ڕۆژی شەممە شەوەکەی بیکەم بۆی کوردستانیش ئاگادار بێ. بەرنمەیەکی زۆر جوانە، من زۆر حەزم لە خوێندنەوەی نەخۆشیەکانە و لێسەر یەکێکیش لێکۆڵینۆم کردووە و کە پەیوەندی بە میدیاکانی شەوە هەیە بە تایبەتی فەیسبووکەوە لە ڕووی سیکۆپاتەوانەیە کە پێغەمبەرەکەشمان ئەوە بووە. ینی سیکۆپاتێکی تەواو بووە. من کاتێک کە خوێندوو نەتەوانێت لە سەرچاوەیەکی تایبەتیشەوە هێناومە کە وەردپرێسە لە ساڵی 2006 کە نووسراوە لەسەری و ئەوانش کە سیکۆپاتن بەداخەوە ئەژڵێم، بەڵام زۆربەی پیاوەکان زۆر داوای لێبوردنتان لێکەم، بەڵام ئەمەیە ژنەکانی شتیا هەیە بەڵام ئەوان نەرمترن. ئەوانن کە ئەو نیشانانەی کە لە پێغەمبەرا بووە بۆی کە بووە بە کەسێکی بێهەست کە بەس کەسێکەوەی کە چواردەورەکەی بگرێ، هەروەکو چۆن ئەمەش پەیوەندی بەم کەناڵی NRTەوە هەیە کە شاسوار بەڕێوەیە با کە کەسێکی پێشکەوت و خواز و ئەوانەیە، بەڵام بەداخەوانێ ئەمە خۆی بانگێشە بۆ داعشەکە چکە مەلایەکی هێناوە مەلاکرێکار جارێ خۆی کەسێکە کە لا بڵێن لە نەرویج ئەژیت و لەسەر سۆسیالی ئەو وڵاتە ئەژیت کە هەمووی کافرن. نازانم بەڕاستی بۆ ناگەڕێتەوە بۆ کوردستان شەڕی خۆی بکە. بەڵێ بۆ مۆزوعی هەر یەک فەرمودەی محەممەد هەیە دەی سلمێنی محەممەد سایکۆپات بووە. بەڵێ فەرمودەکە ئەوەیە من القتال الضحوك دەڵێتن من بەقاقای بکوژم لە کاتی کوشتن بەقاقات پێ دەکەن. بەڵێ ئەمە ئامانجی ئەو کەسانەی کە سیکۆپاتن ئەوەیە کە مێشکی کەسەکان ئەشۆنەوانێ و جیایان ئەکەنەوە، ینی ئیسۆلێرایان بەڵام هەر هەمووشیان لە کاتی کوشتن خۆشی دەبینن، ئارامی دەبینن، لەزەت دەبینن، پێ دەکەنن، دەدەن لە قاقای پێکەنین. ئەمە سیماتێکی مشتەرەکە لەگەڵتان. بەڵام یەک شتی تریش هەیە کە ئەوەیە ئەوانەی کە ئەبنە قوربانی ئەوانش وایان لێت کە ئەکەونە ژێر کۆنترۆڵێکی تەواوی ئەوانە، ینی ئەو کەسەوانێ کە ئەو کۆنترۆڵە شیە کە وایان لێیە کە ببن بە شێوەیە کە ببن بەوەی کە مدمین ببن، ینی کە بە هیچ جۆرێک نەتوانن لێ بێتەوە. ئەمە ڕێک وەکو کۆمەلگاکەی خۆمان کە ناتوانن دەست لەم موسڵمان بوون و لە خۆ پێغەمبەر هەڵبگرن، ینی تەواو ینی بە ئاشکرا ئەتوانی تەطبیقی کەی بەسەریا. جا بەڕاستی وەکو وتم ئەو کەناڵەش خۆی خاوەنەکەی پاشەڵی باوکی زۆر جوان بووە، پێم وانییە کەسێکی خەفی سلەیمانی نەبێ ئەم بەڕێزە نەناسێ خۆی و باوکی چی بوون. جا بە شێوەیەکیش کە باسم کردووە، ینی ئەو کەناڵە بەڕاستی حەزەکەم دابخرێ من چکە ئەو خۆی بڵێن هێمایەکە بۆەوەی کە چەندین جار هێناویەتێ سەر ئەوەی ئیدعایە بۆ داعشکردنە ئیدعایە بۆ داعشکردنە. من ڕەنگ بێ لەگەڵ تەواو داخستنی دەبم، بەڵام دەبێ عقوبە بدرێ و بۆ ماوەیەک 3 مانگە 6 مانگە دەی بە تەواوی دەبیدا بخرێت. نا من هەرچەند هەیە سیرکە سەبارەت بەمە هەم وەزارەتی ڕۆشنبیری دەتوانانی ئەم کارە بکە، هەم ئێزیدیەکان دەتوانن سکاڵا لەسەر NRT بەرزکەنەوە، هەم پێشمەرگە و هێزە تایبەتەکان دەتوان سکاڵای لەسەر بەرزکەنەوە و هەم ئەوانەی کە سوکاریان لە ڕێگای مەلاکرێکارەوە ئەنسار سوننە کاتی خۆی کوژرا شەهید بوو دەتوان سکاڵا لەسەر NRT بەرزکەنەوە. کێسێکی زۆر بەخۆت دەبێت و بە زووترین کات دەتوانن دای بخەن وەکو عقوبەیەک 6 مانگ. هەموو کاناڵەکانی NRT دابخرێ بۆ ماوەی 6 مانگ. منیش لەگەڵتان چکە هەر بەرنامەیەک هەر پرۆگرامێکیان ئەبینی ئەمانە بەحسابنەوەی نوێن و ئەم نەوانەی کە گەنجن تازە پێ ئەگەن ئەوان دروستیانەکەن، بەڵام بەداخەوانێن مێشکیان ئەشێوێنن، مێشکیان تەواو ئەشێوێنن کە نەتوانن بیر بکەنەوە گەشە بکەن، کە نەتوانن خۆیان بن. هەروەکو یەکێک لە هاوبیران وتی ئەیانگەڕێنەوە بۆ 1400 ساڵەوە پێش و ئاواتی شاسواریش بەڕاستی ئەمەیە چکە خۆی ئێوێک چکە لە بەرەوەی کەسێکی پسیکۆپاتە و ئەڵێن کە گیا لەسەر بنجی خۆی ئەڕوێتەوە کە باوکیشی کەسێکی وا بووە کە من تەواو ئەیان ناسم.
ئەوێ خۆی باڵا دەست بێ و ئەوانەی تریشی ژێر دەستە بن و نەفام بن نەزان بن و جا لە ڕێی کەناڵەکەیەوە ئەمە پەیامەکەیەتی و هەروەکو دروستکردنی چاڤیلاند بۆچی شوێنێکی وا بۆچی ئەو شوێنێکی وای دروست کرد بۆ بەدەستهێنانی پارە بوو بۆی پارەی دەستکەوێت ینی ئەیتوانی کارێکی خێرخوایی بکە مەکتەبێک بکاتەوە شوێن زانکۆیەک بکاتەوانێ وانە ینی هەموو شتەکانی دیارە ئەو کەسانی کە ئامانجی هەروەکو چۆن محەممەد ئەم مۆڵەی هەبووە ئەم ئامانجەی هەبووە ئەوانیش ئەیانەوێت هەر ئەو هەمان ئامانج بپێون بەڵام بەڕێگەیەکی تر بەڵام لە هەمان کاتیشە هەر ئەو دینە بەکارەهێنەوە هەر هەمان یاساکانی ئەو دینە بەکارهێنەوە کە یاسای داشە ینی ئیتر درۆیە هەر کەوتت من موسڵمانم تەواو تۆ داشی بە بەڵگەوە تەواو تۆ داشی شکە خۆی مەلاکرێکار ئەوەتانێ سەرماندی کە تۆ داشی کە قسەی بە پێشمەرگەوت کە جژیان وەستێتەوانێ ینی بە ئاشکرا و بە گوێری وتی ینی تاکەی ئەبێ ئەمە قبول بکرێ تاکەی ئەبێ قبول بکرێ بۆ کەسێکی ئازادی خواز ناتوانن بهێنە سەر یەکێک لە کەناڵەکانیان یاخود زۆرترین بربەستی بۆ دروست ئەەکەن کەواتە منیش هاوڕاتم پێویستە بە پێی زۆرینەیەکی دەنگ ئەو کەناڵە بۆ ماوەیەک جەزا بدرێ جا من وەکو وتم بەرنامەکەم زۆر جوانە بێ هیوادارم لەڕێی لایڤەکەی تۆ پێجەکەی تۆ بیکەم ئەمە پەیوەندی هەمووی باگراوندی و بناغەی ڕیشەی ئیسلامەوە هەیە و بۆ ئەم سەردەمەی ئێستش ئاگادارکردنەوەیەکە بۆ خانمان و کچانی تازە پێگەشت و کە نەبنە قوربانی ئەم سیکۆپاتانە هیوای ڕۆژێکی خۆش بۆ هەر هەمووتانە خوازم هیوادارم هەمومان لە ڕێی خۆمانەوانێ ئەم شۆڕشەی کە دەستمان پێ کردووە بەردەوام بین بڕوا بکە ئاوا گەشەی کردیە لە کوردستان بەڵێ ئاگادارم و ئێمەشتی زۆر باش ئەەکەین من لە ڕێی خۆمەوانێ هەوڵەیەم ینی تەواو هەوڵی خۆم ماوە و بە هەموو جۆرێکیش پاڵ پشتانم زۆر سپاس بۆ ئێوە زۆر سپاس بۆ ئێوە کاتێشات یەک دەقە زەندای بخەینەوە تو هاوڕێت چێ دەوێت قسە بکاتن ئەوانەی وەریانگرتی ڕجان ناتەوە مەریان بگرمەوە هیلاکم دەیبچم پشوو بدەم ئەگەر هات و هەرە هاوڕێیەکی تر بێوێ بگری ئەگەر بزانم ئەو هاوڕیانەی خۆمان ینی موسڵمانان کامێرەتان دەوێت باسی چی دەکەن خەر کامێرە دەتانەوێت بزانن دەتانەوێت باسی چی بکەن موسڵمانان کامێرە وەربگرن بڵێن مەلاکرێکار لە ئیسلام تێنەگەیشتووە بڵێن عەدنان ئیبراهیم لە ئیسلام تێنەگەیشتووە دەتانەوێت باسی چی بکەن بێن دەتانەوێت باسی چی بکەن بڵێن تازە بڵێن داعش نوێنەری ئیسلام ناکە بزانم داوای چی دەکەن بزانم دەتانەوێت بێن داوای چی بکەن ینی چۆن مەلاکرێکاریش لە ئیسلام تێنەگەیشتووە نییە کاکژی لەمەوە فەرموو کاک کامیرەت نییە کاکە برا کامیرەت نییە کامیرەت نییە هەر لەمە باش موسڵمانان بێن بڵێن داعش ئیسلام نییە ئەو ڤیدیۆی مەلاکرێکار ئەو ڕۆدامنا بەردەوام لەسەر دێسکتۆپەکەم دەوێت یەکسەر وەری دەژەرم بۆتان لێت دەم یەک کلیک بۆتان لێت دەم یەک کلیک ئاوە ئەوجە یادەی بڵێن مەلاکرێکار گووی خوارد یادەی بڵێن خۆتان گوتان خوارد جا گوو خواردنەکە خۆتان هەڵی بژێرن یا بۆ مەلاکەریکار بێ یا بۆ کەرێکی وەک تۆ بێ بەلای منەوە گرنگ نییە هەر کامێکتان کەر بن چکە حەمەی پێغەمبەرتان زۆر معجبی کەر بوو تەنانەت یەکێک لە کەرەکانی ناوی یعفور بوو و بەکەری باڵدار فڕی و تڕی ڕۆی بۆ ئۆرشەلیم لەوێوە بۆ ئاسمانەکان بەلای منەوە مشکلە نییە کامەتان کەر دەبن کەر بن یا مەلاکەری کەر با کەر بێ یا ئێوە کەر بن کامەتان کەر دەبن کەر بن بەلای منەوە مشکلە نییە باش نییە بەلای منەوە مشکلە نییە باشە تاو دەبرا ئێستا بزانین فەرموو سەیرە
خوێنەی کچان دەدوزن و دادەنن و دێن ئێتر جوێنێک دەدەن سەیرە ئەو لووسکان سڵاو دکتۆر دەرچاو هەر بژیت ئەمڕۆ تو بۆ وا دەکەی فەرموو معقول نییە دکتۆر سەبارەت بە NRT دکتۆر هەموو تاکێکی ئاسایی ئەتوانێت داواکاری پێشکەش کات لەبەر ئەوەی وەخت خۆی مەلا کرێکار بە پێشمەرگەکانی ئەوانی سەر بەیەکێتین و ئەوانی سەر بە پارتین وتیتی مرتەدن و کافرن ژنەکانی لێنە حەڵام حرامە و هیچ بنماڵەیەک نییە کە پێشمەرگەیەکی نەبێت یان شەهیدێکی نەبێت بۆیە هەموو کەسێکی ئاسایی ئەتوانێت وە مەلا کرێکار بۆ NRTشەوە هەم خۆشت باس کرد کە مەسەلێکی سیاسیە کە هێناوێتی ئەوە ناچێتە ناو چوارچەوەی ئازادی ڕادەربڕین ئەمە قسەی قۆڕە نەخێر نەخێر بە هیچ جۆرێک ناچێتە ناو چوارچەوەی ئازادی ڕادەربڕین کەسێکە لە ئاستی نێودەوڵەتی تۆمەتی تیرۆری لەسرە و خەڵکی کوشتووە و اعترافی کردووە خەڵکی کوشتووە و خۆی اعتراف دەکاتن دەڵێ کەسێک پەیوەندی پێوەکردن گوتم بڕۆ خۆت بتەقێنەوە چوو دواتر لە مووسڵ خۆی تەقاندەوە ئەمە ناچێتن کەسێکی تیرۆریست میدیای بخرێتە اختیارەوە بێ بە کەیفی خۆی ئیتر هان بدە ئەمە هەرگیز ناچێتە چوارچێوەی تیرۆرەوە چکەوە نەهاتووە مناقەشەی فکری بکە ئەوە هاتووە هانی تیرۆر بداتن ئەوە جیاوازەکەی بەڵێ فەرموو لە هەمان کات شاسوار بەکاری دێنێت ئەگەر بزانیت پێشتر مەلاکرێکار پشتگیری گۆڕانی دەکرد و پشتگیری فکرەکەی نەشیروانی دەکرد بەڵام ئێستا کە گۆڕان کاڵبیتەوە شاسوار ئەوە بەهەڵ دەزانێت ئەوە بەگە مەلاکرێکاریش لە دوای پارە دەگەڕێ خۆ تۆ پێ دوایە بە خۆڕای ئەم کاران بڵێ بڵێ دەزانی چێن دەرنیسکان دەینی وەکو هەولێری گوتی دەزانی چێن دەرنیسکان سەر تەلەڤیزیۆن چونکە مەلاکرێکار بەڕاستی پێرم دکتۆر گەورەیە کەسایەتێکی گەورەیە بەو مانایە کە باش بێت بەڵام وەک چۆن ئێستا ئەو بەکر بەغدادیش گەورەیە مەلاکرێکار ناگاتە بەغدادی کاکەجان با تڕی گەورە نەکەین وەڵات تڕی ئەفوریە مەلاکرێکار بەس ناری گەورەیە دکتۆر نەخۆی بابمیز نییە گرروپێکی هەبوو ئەنساری سنە و کاتی خۆی بەرامبەر بە یەکێتی و لێیاندا و گەورەیان کرد و چۆن هەندە خوێڕی و سەرسەری هەندێک هاوڕیانی خۆمان گەورەیان کرد مەلاکرێکار چییە ڕاستیمە یعنی مەلاکرێکار چییە هەر بە جدی کاکە من یەک دقە ساڵی 2011 لە ڕێگای برادێکەوە کاتە گەڕامەوە هەولێر گیرام و بەربووم بۆ خەڵک ئازادی تەکنیک لە سلێمانی گوتی بۆچ پەیوەندی بە مەلاکرێکار نەکەین خەڵکی زۆرە لە شاری هەولێر کێشەمان هەبوو خەڵک بین نەسەر جارە من ئەو کات مەلاکرێکارم ینی ئاوا نەمدەناسی بە دەرەجەی باشە گوتم باشە پەیوەندی پێوە کرد خۆی وابزەم ئەو مەکوانە بوو وەڵامی ئازادی تەکنیکی داوە چکە درۆ دەکات دەڵێ لە سلێمانی بوو لە سلێمانی نەبوو لە ئەوروپا بوو پەیوەندی پێوە کردو گوتی باشە تەلەفۆنتان بۆ دەکاتەوە لە دوای نوێشت تەلەفۆنی کردەوە قسەمان کرد من پشتیوان عەبدوڵڵام گوتی بەڵێ دەزانم و کەفارەتە و نازانم چێ کرد بەرد بووم لایەن ئاسایشی پاراستن گوتم پێویستم بە خەڵک هەیە ئایا خەڵکت هەیە لە هەولێر بێنە سەرجارە گوتی بڕواپە گوتی کەسم نییە لە هەولێر گوتی لە سلێمانی باە بەڵام لە هەولێر گوتی کەسم نییە دکتۆر من دەستخۆش ڕوونکردنەوەکی ئەمڕۆ بەڕاستی شتێکی وات کرد زۆر جیاواز بوو لە بەرنامەکانی کەشەتا پامێکش بگەێنم دەستخۆشی لە کاک سەفان و کاک ئازاد بکەم کە بەڕاستی هەنگاوێکی زۆر گەوریان ناوە و دەرەجەیەکیش بۆ کاک ئازادی بەڕێز لەبەرەوەی کاک سەفان هەرچەنێک ئەوە بێت بە دوو ڕۆژ کە دێتەوە ئەوروپا و مەترسی کەمتر دەبێتەوە ئەو هەنگا گەورەی کە کاک ئازاد ناوێتی هەنگاوێکی گەورە بوو بەڕاستی هەقووە ئێمەش دێرەوە دەستخۆشی لەگەین بە هەموو برادران ئیتر ڕۆژی ئەوش هاتووە کە ئێمە هەمومان ببینە دەستێکی بەهێز سەرکەوتنش بەڕێوەیە و سوپاس بۆ هەم هاوڕێیان هەر بژیت زۆر سپاس بۆ بەشداریت کاتێش خۆش بۆ هەم هاوڕێیان هەر بژیت ئەگەر دایخەیتەوە لای خۆ زەحمەت بەڵێ کاک هاوار خاڵی کچە پاکستانیەکە اینجا جەنابی چوو بوو لە نایت کلاب دیعای بۆ پەرتوکەی کرد نایت کلاب کە شوێنی ڕەقس و دانس و کۆندۆم و سێکس و
ئیتر خواردنەوە و مەشروباتە لەوێ چوو بوو دیئای بۆ پەرتوکەی دەکرد تۆ ئافرین زەلام بچی لەناو هۆڵێکی نای دیئای بۆ پەرتوکەدوکەی هەموو گاڵتە بە عەقڵی خەڵک دەکەن هەر هەمووی گاڵتە بە عەقڵی خەڵک دەکەن من قسەیەکم نەماوە بزانم هیچ بەڕێزێک ناوێت قسە بکە بەڵێ لە باوەشی کرد بزانم هاوڕێنی خۆمان باشە بەڕێزان کاتێکی شاد بۆی بەڕێز و ئازیز تاوەکو بەرنامەیەکی تر هەر شاد و بەختەوەرم منیش دەیوتم پشوو بدەم بەڕاستی کاتێکی شاد هەر بژین